بسم الله الرحمن الرحيم. كتاب خانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب ئایا ئیسلام چارەسەرە بۆ کێشەکانی مرۆڤایەتی؟ نووسینی زاکیر نایک، وەرجێڕانی گروپی زاکیر، خوێندنەوەی ئاری ڕەفیق، مۆنتاژ و کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن، پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان، کۆی لاپەڕە 222 لاپەڕەیە. تێبینی سەرجەم کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی گزارش لە لۆچوونی نووسەر دەکەن و بە هەموو شێوەیەک بازرگانی پێوەکردنیان قەدەغەیە بە هیوای سوودبینین. الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده وعلى آله وموالاه أما بعد. سرتا بناوی خدای بخشندەی میهرەبان، درود و ستایش بۆ سەرگیانی محەممەدی پێشەوەی ئیسلام. خوێنەری بەڕێز، مسلمانانی خۆشەویست و کوردستانیانی ئازیز، لە سۆنگەی هەستکردنمان بەربەر پرسیارەتی بەرامبەر گەیاندن و بەرەو پێشبردننی ئاینی پیرۆزی ئیسلام و هەستکردنمان بە بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ئەلمانیەت و بێدینی لە جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی، و لابازی و سستی و هەستنەکردن بە بەرپرسیارەتی تاکی کوردی مسلمان بەرامبەر بەرنامەی پیرۆزی ئاینی ئیسلام و تەنەزولکردن لێی و نەشارەزایی جیلی نوێی تاکی کوردی لە بەرامبەر پرۆگرامی ئیسلام و کەوتنە دوای تۆڕی ژەهراوی و کوشندەی دژەدین و ئەلمانیەکان، ئێمە وەک گروپی زاکیر بۆ لادان و ڕەوانەوەی گومانەکان بڕیارماندا هەستین بە وەرگێڕان و کردنە پەرتووکی تەواوی بەرهەم و کۆڕ و سیمینارەکانی کۆمپیوتەرەکەی ئیسلام دکتۆر زاکیر نایک بۆ ئەوەی بتوانین خزمەتێک بە تاکی کوردی مسلمان بکەین و کتێبخانەی کوردیشی زیاتر پێداوڵەمەند بکەین. خوێنەری بەڕێز، ئەم پەرتووکەی کە لە بەردەستتدایە یەکێکە لە بەرهەمەدا نسقەکانی وەرگێڕاوی گروپەکەمان کە بریتیە لە کۆڕێکی بەڕێز دکتۆر زاکیر نایک کە لە ساڵی 2016 بە ناونیشانی ئایا ئیسلام چارەسەرە بۆ کێشەی مرۆڤایەتی پێشکەشی کرد. ئێمەش لە دووتوی پەرتووکێکدا بۆ ئێوەی زێدە ئەزیزمان سازداوە. لەم پەرتووکەدا ئاشنا بە بەخشندەی ئیسلام و پەیامبەر و وەڵامێکی شەبۆ بێ باوەڕان کە ئیسلام بەڕۆتێکی تونڕە و لە قەڵەم دەدەن و وەڵامدانەوەی هەندێک لەو ئاەتانەی کە دەیکەنە بەڵگە بۆ تند و تیژی کەچی ڕاستی ئاەتەکە بەم شێوازە نییە. لە کۆتاییدا لە پەروەرێن داواکارین کە پاڵپشت و پشتیوانمان بێت و توانی بێتمان خزمەتێکمان بە ئاینەکەی کردی بێت و لە جێ ڕەزامەندی ئەودا بوو بێت و داوای لێبوردن لە خوێنەری کوردیش دەکەین لە هەمبەربوونی هەر هەڵە و کەم و کورتیەک لەم پەرتووکەدا. گروپی زاکیر، ئایا ئیسلام چارەسەرە بۆ کێشەی مرۆڤایەتی؟ لاپەڕە 5. وشەی ئیسلام وەرگیراوە لە وشەی سەلام واتە ئاشتی یان سیلم ئارامی، ئەمیش هەر بە مانای ئاشتی دێت. وەرگیراوە لە وشەی سەلم خۆبەدەستەوەدان لە زمانی عەرەبی و ئەمەش بە مانای خۆبەدەستەوەدانی مرۆڤە بە ئارەزووی خۆی بۆ خودای گەورە. بە کورتی ئیسلام واتە ئەو ئاشتیەی مرۆڤ بەدەستی دەهێنێت لە ڕێگەی خۆبەدەستەوەدانی بۆ خودای گەورە. کەواتە بابەتی وتارەکەی ئەمڕۆمان ئەوەیە ئایا ئەو ئاشتیەی مرۆڤ بەدەستی دەهێنێت لە ڕێگەی خۆبەدەستەوەدانیدا بۆ خودای گەورە چارەسەرە بۆ مرۆڤایەتی؟ ئیسلام جیاوازە لە ئاینەکانی تر و ڕەوشتەکانی تری ژیان. ئەوانی مانا دەبەخشن بەڵام بە پێویستبوون بە جەستەیەکی دارایی ویان لایەنێکی ڕۆحی هەندێک بیر و باوەڕ وەک بیر و باوەڕی مادیەکان و شیوعیەکان و ئەوانی وەک ئەمان بە پلەی یەکەم پێویستیان بە جەستەیەکی داراییە. بەڵام ئیسلام سپاس بۆ خوددا هەردوو ماناکە دەبەخشێت، پێویستبوون بە جەستەیەکی دارایی و جەستەی ڕۆحی. ئەمەش ڕۆڵێکی پێویستی هەیە. کاتێک کارەکە پێوەست دەبێت بە چارەسەر بۆ مرۆڤایەتی، قورئانی پیرۆز تاکە کتێبی کارلێکەری زانستیە لە جیهاندا. ئەمە ئاگاداریەکە بۆ مرۆڤایەتی. ئەمە تێکەڵەیەکە لە بەزەیی و دانایی و ئاگادارکەرەوەیەکە بۆ بێئاگاکان. ڕێگەنیشاندەرە بۆ هەڵەکاران، ئارامیە بۆ ئەوانەی ئازار دەچێژن و هیوایەکە بۆ بیهیواکان. قورئان وەحی سروشێکە بۆ چارەسەری کێشەی مرۆڤایەتی. کاتێک کەسێک چارەسەرێکت پێ دەڵێت ئەوە ئارەزوو دەکەن سەرچاوەکەی بزانن و کۆڵنەوە لە کارایی و تەندروستی چارەسەرەکە. بۆ نمونە، ئەگەر هاتوو نەخۆش کەوتن و کەسێک چارەسەرێکی پزیشکی پێدان، ئەو کاتە ئارەزوو دەکەن بزانن کێ نووسیوەتی، ئایا پزیشکە؟ ئایا توانای زانستی ئەو کەسە چەندە؟ هەر بەو شێوەیە خەڵکی دەیانەوێت بزانن کێیە و ئەوەی قورئانی نووسیوە
و دەیانەوێت دەربارەی ڕاستگۆیی دڵنیا بن لی. بەڵام بە دڵنیایی من ناتوانم کەوا چارەسەر پێشکەش بکەم بۆ کێشەی مرۆڤایەتی، چونکە من هیچ نرخێکم نییە. لە ئیسلامدا باشترین پێشکەشکار بۆ کێشەی مرۆڤایەتی دروستکەری مرۆڤە. ئەو دروستکەری مرۆڤە، دروستکەری جیهان و دروستکەری گەردوونە. وەکێ دەتوانێت چارەسەر پێشکەش بکات لە نمونەی کێشەی مرۆڤایەتی، کەوا ئەو خۆی ڕۆزی بەخشە و خاوەنی مرۆڤایەتیە و جیهان بەگشتی و گەردون هەمووی. وەبەر لەوەی کەوا بینە سەر بابەتەکە، دەمەوێت چەند خولەکێک بدوێم دەربارەی هەواڵی ڕاستی و دروستی ئەم کتێبە و سەرچاوەکەی. دەمەوێت بە کورتی بیسەلمێنم قورئانی پیرۆز وشەی خودای گەورەیە و دەمەوێت بوونی خودای گەورە بسەلمێنم بۆ ئەو کەسانی کە باوەڕیان پێی نییە. کاتێک بێ باوەڕێت دێت و لێم نزیک دەبێتەوە دەڵێت من باوەڕم بە خودا نییە و من یەکەم شت کە دەیکەم دەستخۆشیکردنە لێی و خەڵکی سەرسام دەبن و دەپرسن کەوا بۆچی دکتۆر زاکر دەستخۆشی لە بێباوەڕێک دەکات. هۆکاری دەستخۆشیکردنم لەو بێباوەڕە ئەوەیە کە ئەو بیر دەکاتەوە. زۆرێک لە خەڵکی لەسەر ڕێگەیەکی کوێرانە باوەڕ دەهێنن. فلانە کەس مەسیحیە چونکە باوانی مەسیحین، فلانە کەس هیندۆسە چونکە باوانی هیندۆسن، و بەشێکیش لە مسلمانان چونکە باوانیان مسلمانن. ئەو بێباوەڕە بیر دەکاتەوە. ئەو بێباوەڕە بیر دەکاتەوە دەیەوێت و دەبێتە پاشبەندێکی ئاینی، بەڵام هاوڕا نابێت لەگەڵ باوانی لەسەر ئەو خودایی کە دەیپەرستن، کەوا بۆ شێوەیە بێت. بۆیە ئەو باوەڕ ناکات بە بوونی خودا. و هۆکاری دەستخۆشیکردنم لێی ئەوەیە کە دەڵێت بەشی یەکەم لە شایەتومانی ئیسلام بەشی یەکەمە لە بیرۆباوەری ئیسلام، کە ئەویش لا ئیلاهە، واتە هیچ خودایەک نییە. جگە لەوە من پێویستە بۆی بسلمێنم ئیلا الله، جگە لە ئەڵڵاه، و ئەوەش ئەو شتەیە کەوا بەتەمان بیکەم ئینشاء الله. و لەم بارەشەوە بەشێک لە کارەکەم پێشتر کردووە. و بۆ جگە لە مسلمانەکان ئەوەی پێویستە یەکەم جار بیکەم ئەوەیە کە بیسەلمێنم ئەو خودایی کە دەیپەرستن خودایەکی ڕاستەقینە نییە. ئەوە لە بەشی یەکەمی کارەکەم نیوەی هاتۆتە جێ. هەندێک گومان لە بوونی خودا دەکەن، بۆیە تاکە کار لەسەر ئەمە ئەوەیە پێویستە بوونی خودای بۆ بسەلمێنم. ئەویش خودای ڕاستی کەوا ئەڵڵایە. ئەمەش ئەوەیە کە بەتەمان بیکەم ئینشاء الله. زۆرێک لە بێباوەڕان وا دەزانن کەوا زانست گەردیلەیە. سەردەمی پێش و ئێستاشمان سەردەمی زانست و تەکنەلۆژیایە و دەڵێن زانست گەردیلەیە. و ئەگەر لە هەر بێباوەڕێکتان پرسی وای دابنێن کەوا لێرەدا کەرەسەیەک یان ئامێرێک هەیە هیچ کەس پێشتر لە جیهاندانەی بینیوە، هیچ کەستیش دەربارەی هیچی نەبیستووە. ئەگەر هاتو ئەم ئامێرەتان هێنا بۆ ئەم بێباوەڕ و پرسیارتان لێی کرد کێیە کە یەکەمین کەس زانیاریمان بداتێت دەربارەی ئەم ئامێرە، ئەوە بێباوەڕەکە وەڵام دەداتەوە دروستکەری ئامێرەکە. هەندێک دەڵێن کارگەکەی و هەندێک دەڵێن دروستکەرەکەی، هەندێک دەڵێن ئەوەی بیری لێ کردوتەوە یان ئەوەی بەدی هێناوە، و هەر شتێکیش دەڵێن ئەوە هەر وەکو ئەو وەڵامەیە. وەڵامەکە ئەوەیە دروستکەرەکەی، کارگەکەی، بەدیهێنەرەکەی یان بیریارەکەی، شتێکی لەم جۆرە. مەیوەستێنن لە کاتی قسەکردن، بەڵام بیری بخەنەوە ئەی ئێمە چۆن دروست بووین. پێتان دەڵێن لە سەرەتادا بە تەمێکی چڕ دەستی پێکرد، دواتر ترازانێکی مامناوەند و دواتر تەقینەوەیەکی گەورە وەک ئەوەی ئەمڕۆکە پێی دەڵێن گەلە ئەستێرە، وە خۆر و هەسارەکان و گۆی زەوی کەوا لەسەری دەژین. ئەمەش پێی دەڵێن بیرۆکەی تەقینەوەی گەورە. و کاتێک لە بێباوەڕێک دەپرسین کەوا چۆن ئەمە تزانی گەشەکردنی جیهان و تەقینەوەی گەورە، ئەوە پێت دەڵێت ئەمە زانراوە بەر لە 30 تا 40 ساڵ پێش ئێستا. و ئەو کاتە پێی دەڵێن ئەم زانیاریانە دەربارەی گەشەی جیهان لە قورئاندا باسی لێوە کراوە لە پێش 1400 ساڵ زۆر بە چاکی. ئەوش لە سورەتی ئەنبیا ئاەتی ژمارە 21 ئاەتی 30. أولم ير الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون. واتا ئایا ئەوانەی بێباوەڕ بوون نەیان بینیوە بۆیان ڕوون نەبووتەوە بەڕاستی ئاسمانەکان و زەوی یەک پارچە بوون و لەوە و دوالێکمان جاکردنەوە لە ئاویش هەموو شتێکی زیندومان فراهەم هێناوە. ئەو زۆربەی پێکهاتی لەشی ئادەمیزاد و زیندەوەران و ڕوەک پێک دەهێنێت. ئایا ئەوانە هەر باوەڕ ناهێنن بۆ ڕاستیەوە بۆ دەسەڵاتە بێسنوورەی ئێمە؟ بیرۆکەی تەقینەوەی گەورە ئەوەیە کە باس کراوە لە قورئانی پیرۆزدا بەر لە 1400 ساڵ پێش ئێستا. بەڵام کێ ئەمی باس کردووە؟ ئەوە پێت دەڵێت ئەمە لەوانەیە بەبەخت بێت. مناقەشەی لەگەڵ مەکەن، بەردەوام بن. ئەی شێوی زەوی چۆنە؟ پێتان دەڵێن
خەڵکی لەمە پێشوایان دەزانی ئەو زەوی کە لەسەری دەژین ڕووتەخت بووە. لە ساڵی 1577 فرانسیس دریک بە دەریادا گەشتی کرد بە دەوری جیهاندا. سلمان دیکەوە شێوەی گۆیی زەوی وەک تۆپە. دەڵێن ئێوە لە 1577 دەتانزانی باس کراوە لە قورئاندا پێش 1400 ساڵ. لە سورەتی ئەننازعات ئاەتی ژمارەسی باس کراوە کە لەوێدا والأرض بعد ذلك دحاها، واتە دواتر زەویشی بە شێوەیەکی هێلکەیی بەدی هێناوە. یەکێک لە ماناکانی دەحاها لە زمانی عەرەبیدا الئیمتیداد، فراوانبوون، زەوی بۆ فراوانبوون، و مانایەکی تر لە زمانی عەرەبی وەرگیراوە دەحیە کەوا بە مانای هێلکەیی دێت. ئێستا دەزانین ئەو زەوی کە لەسەری دەژین شێوەی وەک تۆپ نییە بە تەواوەتی، بەڵکو لە جەمسەرەکانیەوە ڕووتەختە و کراوەیە و لە بنکەکەیەوە شێوەی لە تۆپ دەچێت. وشەی دەحاها بە مانای هێلکەی ئاسایی نایەت، بەڵکو بە مانای هێلکەی نەعامە دێت بە ڕوویەکی تایبەت. ئەگەر شێوەی هێلکەی نەعامەشمانشی کردەوە دەبینین هاوشێوەی شێوەی تەکنیکی گۆی زەویە. کێ دەتوانێت پێمان بڵێت شێوەی گۆی زەوی هێلکەییە بەر لە 1400 ساڵ؟ بێباوەڕەکە دەڵێت لەوانەیە پێغەمبەرەکەتان محەممەد صلی الله علیه وسلم پیاوێکی زیرەک بوو بێت. لە مەتەقی لەگەڵ مەکەن و بەردەوام بن. ئایا ڕووناکی مانگ هی خۆیەتی یان ئاوێنە سیفەت دەیداتەوە؟ بێباوەڕەکە دەڵێت ئێمە وەمان دەزانی لەمە پێش کەوا ڕووناکی مانگ لە خودی خۆیەوە دەردەچێت و لە کاتێکی زوودا لە سەردەمی زانست بە نزیکەیی 100 یان 200 یان 300 ساڵ زانیمان کە ڕووناکی مانگ لە خودی مانگەوە دەرناچێت، بەڵکو بە پێچەوانەوەیە. بۆ ئەمە قورئان باسی ئەمەی کردووە لە سورەتی فورقان، سورەتی ژمارە 25 ئاەتی ژمارە 61. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا. واتە زۆر گەورە و مەزنە ئەو زاتەی لە ئاسماندا چەندەها خولگەی گەورەی بۆ هەسارە و ئەستێرەکان بەدی هێناوە. هەروەها چرایەکی پڕشنگدار کە خۆرە و مانگێکی ڕووناکیشی بۆ زەوی دابین کردووە. وشەی عەرەبی ئەشەمس بەکار هاتووە، ئەویش خۆر کەوا ڕووناکیەکەی باز لە بەردەوامبوون دەکات بە پێدەر و بەوەرگر. و وشەی عەرەبی ئەلقەمەر بەکار هاتووە، ئەویش مانگە. ڕووناکیەکەی هەموو کات بە مونیر هاتووە یان بە نوور، کە ئەمەش بە مانای ڕووناکی وەرگیرا و یان ڕووناکی دەرەوە دێت. لێرەدا یەک بابەت نییە لە قورئاندا کە باسی ڕووناکی مانگ بکات کەوا لە خودی خۆیەوە دەربچێت. ئایا کێیە کەوا ئەمەی باس کردووە لە قورئاندا بەر لە 1400 ساڵ پێش ئێستا؟ لەوانەیە کەسی بێباوەڕ دوای وەستانێکی درێژ بڵێت لەوانەیە پێغەمبەرەکەتان لە سەروی زیرەکی زیرەکەکانەوە بێت. دەمەتەقی لەگەڵ مەکەن، بەردەوام بن. ئەو کاتی لە قوتابخانە دەرچووم لە ساڵی 1982 فێربووم لە بابەتی زانست و جوگرافیا کە خۆر هیچ کات لە دەوری خودی خۆیدا ناخولێتەوە، تەنها لە دەوری خولگەکەی خۆیدا دەخولێتەوە. بێباوەڕەکە دەپرسێت ئایا ئەمە باس کراوە لە قورئاندا؟ لە وەڵامدا دەڵێم نەخێر، بەڵکو ئەمە لە قوتابخانەدا فێری بووم. ئەمە ئەو شتەیە کەوا لە قوتابخانەکاندا فێری بووم پێش 25 ساڵ. وەکاتێک ئاەتێکی قورئانم خوێندەوە لە سورەتی ئەنبیا، سورەتی ژمارە 21 ئاەتی ژمارە 33 وهو الذي خلق الليل والنهار والشمس والقمر كل في فلك يسبحون. واتە هەر ئەو زاتەیە کە شەو و ڕۆژی بەدی هێناوە، خۆر و مانگیشی دروست کردووە، هەر یەکیان لە خولگەکەیدا دەسوڕێتەوە، زەوی بە دەوری خۆردا و مانگیش بە دەوری زەویدا. وشەی عەرەبی یەسبەحون باس لە جەستەیەکی جوڵاو دەکات. ئەمە وەکو وشەی عەرەبی بەوەی خۆر لە تەنیشت سوڕانەوەی بە دەوری خولگەکەیدا بە دەوری خۆشیدا دەخولێتەوە. زانست ئێستا دەڵێت کەوا خۆر 25 ڕۆژی پێویستە بۆ ئەوەی خولگەیەک بە دەوری خۆیدا تەواو بکات. ئایا کێ ئەمەی باس کردووە لە قورئاندا بەر لە 1400 ساڵ؟ هەرچەندە زانست بەر لە چەند ساڵێک ئاشکرای کرد، ئەو کاتی من لە قوتابخانە بووم نەمدەزانی، و ئێستا هەموو کتێبەکانی قوتابخانە بە ئاشکرا دەڵێن کەوا خۆر دەخولێتەوە و لە دەوری خۆشی جگە لە خولانەوەی لە خولکەکەیدا. بەڵام ئایا کێیەکەوە ئەمەی باس کردووە لە قورئاندا؟ دەبینیم بێباوەڕەکە بێدەنگ دەبێت، بەڵام چاوەڕێی وەڵام مەکەن، بەردەوام بن. تا ئێستا زانست دەڵێت گەردون فراوان دەبێت، ئەمەش ئاشکرا نەکراوە، تەنها لە 200 ساڵ بەر لە ئێستا نەبێت. قورئان ئەمەمان پێ دەڵێت لە سورەتی ئەذاریات، سورەتی ژمارە 51 ئاەتی ژمارە 47 والسماء بنيناها بأيد وإنا لموسعون. ئێمە گەردونمان بەدی هێناوە و ئێمەش فراوانی دەکەین. وشەی عەرەبی موسیعون
بە مانای فراوانکردن یان گەورەکردن دێت. زۆرێک لە ڕەخنەگرانی ئیسلام دەڵێن ئەگەر قورئان بدوێت دەربارەی فەلەکناسی ئەوە شتێکی گەورە نییە بە سێرکردن لەوەی کەوا عەرەب پێشکەوتون لەباری فەلەکناسیدا. منیش هاوڕام لەگەڵیان بەوەی کە عەرەب پێشکەوتون لەباری فەلەکناسی، بەڵام بەبیرتان دەخەمەوە بەوەی عەرەب کاتێک پێشکەوتن لە فەلەکناسی کە چەند سەدەیەک لە دوای دابەزینی قورئانی پیرۆز بوو، کەواتە عەرەب فەلەکناسی لە قورئانەوە فێر بووە نەوەک بە پێچەوانەوە. و لە زانستی سووڕی ئاودا کاتێک لە بێباوەڕێک دەپرسین کەی بە نوێبوونەوەی ئاوتانزانی واتە سووڕی ئاو، ئەوا دەڵێت بیرنارد باریسی یەکەم کەس بووە کە باسی نوێبوونەوەی ئاو یان سووڕی ئاوی کردووە لە 1580 کە چۆن ئاو دەبێتە هەڵم لە زەریادا و دوایی دەبێتە تەمی دەریا و دەچێتەوە نێو یەکتری و دەبێتە باران. و ئەمە خۆنوێکردنەوەی ئاوە بە جۆرێک سووڕی ئاو یان خۆنوێکردنەوەی ئاو لە قورئاندا بە شێوەیەکی پوخت باسی لێوە کراوە لە بوختەکەیدا 1400 ساڵ پێش ئێستا. هەروەها قورئان باسی ئەوە دەکات کە ئاو لە زەریادا چۆن دەبێتە هەڵم و دەبێتە تەم و دەچێتەوە نێو یەکتر و دەگۆڕێت بۆ باران و دەبێتە سووڕی ئاو. قورئان قسە دەکات لەسەر زانستی ئاو و زانستی سووڕی ئاو زۆر بە وردی و بە پوختی. ئەمەش لە چەندین ئاەتدا لە سوورەتی زومەر سوورەتی ژمارە 39 ئاەتی ژمارە 21 ألم تر أن الله أنزل من السماء ماء فسلكه ينابيع في الأرض ثم يخرج به زرعا مختلفا ألوانه ثم يهيج فتراه مصفرا ثم يجعله حطاما إن في ذلك لذكرى لأولي الألباب. واتا آياتو نتبيني وسرنج نداوة براستي خوال آسمان وباراني باراندوة ولوودوا لناو ناخي زويدا كوي دكاتوا پاشان بشوي كاريزو كاني داري دهينت أو ساهر بو آوە کشتوکاڵی هەمەجۆر و هەمەڕەنگ دەڕوێنێت. اینجا وشک دەبێت و زەرد هەڵدەگەڕێت پاشان دەری دەخات و ورد و خاشی دەکات. جا بەڕاستی ئالەو شتانەدا یادەوەری و یادخستنەوە هەیە بۆ کەسانی ژیر و هۆشمەند. لە سوورەتی ڕوم سوورەتی ژمارە 30 ئاەتی ژمارە 24 و لە سوورەتی مؤمنون سوورەتی ژمارە 22 ئاەتی ژمارە 18 و لە سوورەتی حیجر سوورەتی ژمارە 15 ئاەتی ژمارە 22 و لە سوورەتی نور سوورەتی ژمارە 24 ئاەتی ژمارە 43 و لە سوورەتی ڕوم سوورەتی ژمارە 30 ئاەتی ژمارە 48 و لە سوورەتی ئاعراف سوورەتی ژمارە 7 ئاەتی ژمارە 57 و لە سوورەتی ڕەعد سوورەتی ژمارە 13 ئاەتی ژمارە 7 و لە سوورەتی فورقان سوورەتی ژمارە 25 دو ئاەتی 48 و 49 و لە سوورەتی فاتیر سوورەتی ژمارە 35 ئاەتی ژمارە 9 و لە سوورەتی یاسین سوورەتی ژمارە 36 ئاەتی ژمارە 34 و لە سوورەتی جاثیە سوورەتی ژمارە 45 ئاەتی ژمارە 5 و لە سوورەتی قاف سوورەتی ژمارە 50 دو ئاەتی 9 و لە سوورەتی واقعە سوورەتی ژمارە 56 ئاەتی 68 تا 7 و لە سوورەتی مولک سوورەتی ژمارە 67 ئاەتی ژمارە 30 و لە سوورەتی تارق سوورەتی ژمارە 86 ئاەتی ژمارە 11 دەتوانن بەردەوام بن لە شایەتیدانی ئاەتەکان. قورئانی پیرۆز دەربارەی سووڕی خۆنوێکردنەوەی ئاو لە پوختەیەکی بەرچاودا. ئایا کێیەوە ئەمانەی نووسیوە لە قورئاندا بەر لە 1400 ساڵ پێش ئێستا؟ چاوەڕێی وەڵام مەکەن بەڵکو بەردەوام بن. قورئان قسە دەکات دەربارەی زانستی چینەکانی زەوی هەتاوەکو باز لە دەرچەکانیشان دەکات لەنێو چیاکاندا کەوا دەکات بمێننەوە لەسەر زەویدا قڕکانەکان. ئەمە باس کراوە لە سوورەتی نەبە سوورەتی ژمارە 78 ئاەتی 6 و 7 لە بواری زانستی و زەریاکاندا زانیومانەکەوە دوو جۆر ئاو هەیە سوێر و شیرین. بەڵام قورئان یەکەم جار ئەمەی بۆ ڕوون کردوینەتەوە لە سوورەتی فورقان سوورەتی ژمارە 25 ئاەتی ژمارە 53 وهو الذي مرج البحرين هذا عذب فرات وهذا ملح أجاج وجعل بينهما برزخا وحجرا محجورا. واتا هەر ئەو زاتەیە کە ئاوی دوو دەریا یان دوو ڕووبار لە پاڵ یەکدا وەک خۆیان دەهێڵێتەوە تێکەڵ نابن چونکە چڕیان جیاوازە. ئەمەشیان شیرین و خۆش و سازگار و ئەوی تریان تفت و تاڵە لە نێوانیاندا بەربەست و کۆسپی فراهەم هێنا و ناهێڵێت تێکەڵ ببن. ئەمڕۆکە دەزانین ئەو نێوبەندەی لە قورئاندا باسی لێوە کراوە ئێستا زانەکان دەڵێن کە لە زانستی زەریاکاندا ئەم نێوبەندە ناوی دیواری نەبینراوە. هەروەها قورئان دەربارەی زانستی زیندەوەرزانی
قسەی کردووە و لە سوورەتی ئەنبیا سوورەتی ژمارە 21 ئاەتی ژمارە 30 وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون واتە لە ئاویش هەموو شتێکی زیندومان فراهم هێناوە ئاو زۆربەی پێکهاتی لەشی ئادەمیزاد و زیندەوەران و ڕۆک پێک دەهێنێت ئایا ئەوانە هەر باوەڕ ناهێنن بەو ڕاستیەوە بۆ دەسەڵاتە بێسنوورەی ئێمە کێ باوەڕ دەکات لە بیابانێکی هاوشێوەی دوورگەی عەرەبی بەر لە 1400 ساڵ بەهۆی ئەوەی لە دەست بێ ئاویدا دەناڵێنێت بەوەی هەمووگیان لە بەرێکی زیندوو ڕێچکەی ژیانی لەسەر ئاودایە بەڵام ئەمڕۆ زانست ئەمەی سەلماندووە و لە بواری زانستی ڕووەکیدا قورئان دەڵێت لە سوورەتی تاها سوورەتی ژمارە 20 ئاەتی ژمارە 53 الذي جعل لكم الأرض مهدا وسلك لكم فيها سبلا وأنزل من السماء ماء فأخرجنا به أزواجا من نبات شتى واتە ئەو زاتەی کە زەوی بۆ ئێوە بارهێناوە وەکو لانکە و بێشکە و لەسەری دەحەوێنەوە هەروەها جۆرەها ڕێگەی زەمینی و ئاسمانی و هاوایی تێدا بۆ فراهم هێناون لە ئاسمانیشەوە باراندا دەبەزێنێت کە بەهۆیەوە چەندەها جووت و ڕۆکی پێڕواندووە لە پێشتردا نەمان دەزانی بەوەی کە ڕووەک پێکهاتی هەردوو ڕاگەزە نێرومێ قورئان دەڵێت لە سوورەتی ڕەعد سوورەتی ژمارە 13 ئاەتی ژمارە 3 ومن كل الثمرات جعل فيها زوجين اثنين واتا لهمو بروبومك جوتي فراهم هنا ولا هردو جور ولا زانست باري آجالي دا قرآن لسورة أنعام سورة جمارة 4 آيات جمارة 38 دلت وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمثالكم ما فرطنا في الكتاب من شيء ثم إلى ربهم يحشرون واتا هیچ زیندەوەر و گیان لەبەرێک نییە بەسەر زەویدا بڕوات و هیچ باڵندەیەک کە باڵەکانی بفرێت و ئەوانیش ئومەت و گەلێکن وەکو ئێوە دڵنیا بن هیچ شتێک نییە پشتگوێمان خست بێت لە کتێبە تایبەتیەکەی لەوح المەحفوظدا لەوە دووە هەر هەموو ئەوانە کۆ دەکرێنەوە بۆ لای پەروەردگاریان بۆ ئەوەی دادگایی بکرێن و هەموو کەس مافی خۆی وەردەگرێت یان تۆڵەی ڕەوای لێ دەسێنرێت قورئان دەدوێت دەربارەی هەڵسوکەوتی هەنگ لە سوورەتی نەحل سوورەتی ژمارە 16 آياتي 68 و 69 وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون واتا پەروەردگاری تۆ ئەی ئینسان نیگا و ئیلهامی کردووە بۆ هەنگ کە جێگە بۆ خۆی ساز بکات لە کوون و کەلێنی چیاکاندا هەروەها لە کارەبەری درەختەکان و لەو شوێنانەش کە ئادەمیزاد بۆی ئامادە دەکات لەوە دووە فێرمان کردووە کە لە هەموو بەروبووم و شیلەی گوڵان و شتی بەسوود بخوات و پێمان ڕاگەیاندووە ئەو نەخشانی کە پەروەردگارت بۆی کێشاویت بە ملکەچیەوە ئەنجامی بدە لە دروستکردنی شان و مژینی شیلە و دروستکردنی هەنگوین و پورەدان بە دەوری شاردا و بەخێوکردنی گەراکان و هەتا دوایی جا لە ناوسکی ئەو هەنگانەوە شیلەیەکی ڕەنگ جیاواز دێتە دەرەوە کە شیفای تێدایە بۆ زۆر نەخۆشی خەڵکی سەرە ڕایتامی شیرین و خۆشی بەڕاستی لەمەشدا بەڵگە و نیشانی بەهێز هەیە بۆ کەسانێک کە بیر دەکەنەوە و سەرنج بدەن لە هەنگ و شانەکانی لە فڕین و هاتوچۆی لە هەنگوین و تام و بۆن و ڕەنگی و هەتا دوایی و قسە دەکات لەبارەی ژیانی جاڵجاڵۆکە لە سوورەتی ئەلعنکەبوت سوورەتی ژمارە 29 ئاەتی ژمارە 41
مثل الذين اتخذوا من دون الله أولياء كمثل العنكبوت اتخذت بيتا وإن أوهن البيوت لبيت العنكبوت لو كانوا يعلمون. واتا نمونەی ئەوانەی جگە لە خودای گەورە کەسانێکی تر دەکەنە پشتیوانی خۆیان، وەک نمونەی جاڵجاڵۆکەیەک وایە کە ماڵێکی بۆ خۆی ساز کردبێت. بەڕاستی لاواسترینی هەموو ماڵەکان ماڵی جاڵجاڵۆکەیە ئەگەر سەرنجیان بدایە و تێبگەیشتنایە، چونکە ماڵی جاڵجاڵۆکە نە بناغ و نە دیواری هەیە، نە سەر و نە دەرگا و نە پەنجەرە، نەدەتوانێت بەرگەی باو باران و ڕووداوەکان بگرێت. مێیەکە ژنێرەکە لە ناو دەبات دوای جوتبوون، پاشان بێچۆکانیش دایکە لە ناو دەبن. قورئان قسە دەکات دەربارەی ژیانی مێرولە لە سورەتی ئەنەمل سورەتی ژمارە 27 ئاەتی ژمارە 18. حتى إذا أتوا على واد النمل قالت نملة يا أيها النمل ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون. واتا هەتا گەیشتە دۆڵی مێرولە مێچکەیەک هاواری کرد و وتی ئەها مێرولەینە بچنە ماڵ و کون و کەلەبەرەکانتانەوە، نەوەکو سولەیمان و سەربازانی پێشێلتان بکەن لە کاتێکدا هەستان پێ ناکەن. ئێمە ئەومان نەدەزانی بەر لە 50 یان 100 یان 200 ساڵ. و لە باری پزیشکیدا قورئان دەڵێت لە سورەتی نەحل سورەتی ژمارە 16 آياتي 68 و 69 وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون. واتا پروردگاری تو ای انسان نیگاو الهامی کردووە بۆ هەنگ کە جێگە بۆ خۆی ساز بکات لە کون و کەلێنی چیاکاندا، هەروەها لە کەلەبەری درەختەکان و لەو شوێنانەش کە ئادەمیزاد بۆی ئامادە دەکات. لەوە و دوا فێرمان کردووە کە لە هەموو بەروبووم و شیلەی گوڵان و شتی بەسود بخوات و پێمان ڕاگەیاندووە کە ئەو نەخشانی کە پەروەردگارت بۆی کێشاویت بە ملکەچیەوە ئەنجامی بدا لە دروستکردنی شانە و مژینی شیلە و دروستکردنی هەنگوین و پورەدان بە دەوری شانەدا و بەخێوکردنی گەراکان و هەتا دوایی. جە لە ناوسکی ئەو هەنگانەوە شیلەیەکی ڕەنگ جیاواز دێتە دەرەوە کە شیفای تێدایە بۆ زۆر نەخۆشی و خەڵکی سەرەڕای تامی شیرین و خۆشی. بەڕاستی ئا لەمەشدا بەڵگە و بنیشانەی بەهێز هەیە بۆ کەسانە کە بیر بکەنەوە سەرنج بدەن لە هەنگ و شانەکانی لە فڕین و هاتوچۆی، لە هەنگوین و تام و بۆن و ڕەنگی و هەتا دوایی. لە ماوەیەکی نزیک پێش لە سەدا زانیمان کەوا هەنگوین لەسکی هەنگەوە دەردەچێت و هەنگوین مادەیەکی زیندەگی تێدایە. سیر نییە کەوا خەڵکی ڕووسیا بەکاری دەهێنن بۆ داپۆشینی برینەکانیان. ئێمە نەمان دەزانی تەنها لەم ماوەیەدا نەبێت. لەباری زانستی کردداری بەشەکانی جەسەدا قورئان قسە دەکات دەرباری سوڕی خوێن و دروستبوونی شیر بە چەند شوشەیەکی کەم لە سورەتی ئەنەحل سورەتی ژمارە 16 ئاەتی ژمارە 66. وإن لكم في الأنعام لعبرة نسقيكم مما في بطونه من بين فرث ودم لبنا خالصا سائغا للشاربين. واتا بەڕاستی لە بوونی ماڵات و زیندەوەرانی جۆرا و جۆردا پند و ئامۆژگاری هەیە بۆتان و جێگەی سەرنج و تەڕامانە. لە نێوان ئەو شتانی کە لە سکیاندا هەیە لە گوژوگای هەرسکرا و خوێندا شیرێکی پاک و بێگەرد و خۆش و بەتام و گەواهار بەرهەم دەهێنین بۆ ئەوانەی دەیخۆنەوە. لە بواری زانستی جێنشینیدا قورئان دەڵێت لە سورەتی ئەننەجم سورەتی ژمارە 55 ئاەتی 45 و 46 وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى. واتا هەر ئەو زاتەش دوو جۆری دروست کردووە کە نێر و مێیە لە نوتفەیەک لە خاڵێکی زۆر بچووک، ئەویش ئەگەر ویستی خۆی لەسەر بێت کاتێک لە جێ خۆی دادادەنرێت. هەروەها لە سورەتی ئەلقیامە سورەتی ژمارە 75 لە ئاەتی ژمارە 37 تا 39 ألم يك نطفة من مني يمنى ثم كان علقة فخلق فسوى فجعل منه الزوجين الذكر والأنثى. واتا
باشە ئایا کاتی خۆی نوتفەیەک نەبووە لەمەنی کە دەڕژێنرایە شوێنی خۆی کە منداڵدانی دایکە پاشان خۆ هەڵواسەرێک بوو گەشەی کرد و ڕۆح و دەستگاکانی دەرەوە و ناوەی بەڕێکوپێکی پێبەخشی اینجا هەر لەمەنیە هەردوو جووت نێرومەی دروست کردووە کە تەواوکاری یەکترن و ئەگەر پیاوێکی خاوەن ڕەگەز بپرسێت کێ ڕەگەزی منداڵی تازە لەدایک بوو دیاری دەکات و ئەوەمان پێشتر زانی و قورئان قسە دەکات دەرباری زانستی جینایەت زۆر بە پوختی لە سوورەتی العەلەق سوورەتی ژمارە 96 ئاەتی ژمارە 2 خلق الإنسان من علق مرۆڤی لە ئاو خوێن دروست کردووە قورئان قسە دەکات دەربارەی گەشەی جینایەتەکان جیاوازیەکانیان لەگەڵ یەکتردا زانست ئەو کاتە هیچی ئاشکرا نەکردبوو دەربارەی جینایەت تەنها لە ماوەیەکی کەم لەمەوبەر نەبێت لە سوورەتی المؤمنون سوورەتی ژمارە 23 ئاەتی ژمارە 12 تاوەکو 14 ولقد خلقنا الإنسان من سلالة من طين ثم جعلناه نطفة في قرار مكين ثم خلقنا النطفة علقة فخلقنا العلقة مضغة فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحما ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين واتا سند بخوا بەڕاستی ئێمە ئادەمیزادمان لە ئاوێتەیەکی پێکهاتوو لە قوربەدی هێناوە و لەوە دووە لە جێگەیەکی پارێزراو لەباردا کە منداڵدانی دایکە لە شێوەی نوتفەیەکی زۆر بچووکدادامان مەزراندووە لەوە دووە نوتفەیەکمان کردووە بە خۆ هەڵواسەرێک سەرەمیەکتوێک پاشان خۆڵواسەرەکەمان کردووە بە گۆشتەپارێک اینجا شێوازی گۆشتەپارەکەمان بە پەیکەری ئێسک گۆڕیوە و بە گۆشت پەیکەری ئێسکەکەماندا پۆشیوە ئەوسا لە شێوەیەکی تردا دەرمان هێناوە کە شێوەی ئادەمیزادێکی ڕێک و پێکە و ڕۆحی پێبەخشراوە بەڕاستی خوای مەزن خوای بەرز و پیرۆز مبارەکە و چاکترین بەدیهێنەر و چاکترین دروستکارە تەنها دوو شتی تر باز دەکەین وەک هەمیشە بێباوەڕەکان ڕخنە دەگرن لەسەر چۆن خوددا کاتێک ئێمە دەمرین و لە زەویدا دەشاردرینەوە لە ژێر خۆڵدا چۆنی خوددا دەتوانێت ئێسکەکانمان کۆ بکاتەوە و لە دوای شیبوونەوەیان و چۆن دەتوانێت کۆیان بکاتەوە لە ڕۆژی دواییدا خودای گەورە لەم بارەیەوە دەفەرمێت لە سوورەتی القیامە سوورەتی ژمارە 75 ئاەتی ژمارە 3 و 4 أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي بنانه واتا آیا ئینسان وا دەزانێت هەرگیز ئێسکەکانی کۆ ناکەینەوە بەڵێ لەوە زیاتریش دەکەین و توانامان هەیە کە نەخشەوردەکانی سەر پەنجەکانی بەدی بهێنینەوە لە ساڵی 1970 کاتێک زانا فرانسیس گۆڵد شێوازی پەنجەمۆری داهێنا وتی لە نێوان ملیۆنان مرۆڤ یان ئەگەر پەنجەمۆری گشت خەڵکی جیهان کۆ بکەیتەوە هی دوو مرۆڤ وەکو یەک دەرناچێت هەرێک لە دەستگای هەواڵگری و دەستگای پۆلیس و بەشی لێکۆڵینەوەی ڕەگەزەکانی بەریتانیا و بەشە فیدراڵیەکان بۆیە ئەمڕۆکە بەکاری دەهێنن بۆ ئەوەی کەوا ناسنامەی کەسی تاوانبار بە دەرکەوێت چه سیستەمێکی پەنجەمۆرە خوددا دروستی کردووە 1400 ساڵ لەمەوبەر مرۆڤ وا هەست دەکات کەوا ئێسکەکانی کۆ ناکەینەوە بەڵکو توانادارین هەتا لەسەر پێستی پەنجەکانیشیان و کاتێک لە بێباوەڕ ملحیدێک دەپرسین کێ ئەوانەی وا لە قورئاندا باس کردووە ئەوا تاکە وەڵام کەوا دەتوانێت پێشکەشمانی بکات ئەو دروستکەرە داهێنەرە بیریارە بەدیهێنەرە بەرهەمهێنە ئێمەی مسلمانان بانگی لێ دەکەین ئەڵڵاه هەوڵمدا کەوا وتارەکەم بکەم بە دوو کاتژمێر بە ناونیشانی ئایا قورئان وتەی خوددایە لە ماوەی 15 خولەکدا بە نزیکەیی بۆ ئەوەی کاتێکی باشتر بهێڵینەوە بۆ بەشی پرسیار و وەڵام وەک ڕێزێک بۆ ئەوانی کەوا لێرە ئامادەن ئەلبێرت ئەنیشتاین کە ئەو دەڵێت زانست بەبێ ئاین شەلە و ئاین بەبێ زانست کوێرە مۆڵەت بدەم بە بیرتان بهێنمەوە قورئان کتێبی زانستە سروشتیەکان نییە زانستی سروشتی بەڵکو کتێبی ئاياتە نیشانەکان قورئانی پیرۆز خۆی زیاتر لە 6000 ئاەت دەبینێتەوە و زیاتر لە 1000 ئاەت هاتووە دەرباری زانستی سروشتی من نامەوێت دەست بە زانستی سروشتیەوە بگرم و بیسەلمێنم قورئان دروستە قورئان پێوانەی ئیمانە سەبارەت بە ئێمەی مسلمانان بەڵام سەبارەت بە بێباوەڕەکان و تایبەتتر ملحیدەکان زانست پێوانی باوەڕە دەمەوێت بیریان بخەمەوە پێوانەکان بەرجەستە بە 50 تا 100 تا 200 ساڵ بەر لە ئێستا و پێوانی بەرجەستەی ئێمە قورئانی پیرۆزە 1400 ساڵ لەمەوە بەرەوەیە هەر بۆیە زانستی ئەمڕۆکە ڕەتی بوونی خوددا ناکاتەوە بەڵکو خودای ساختە ڕەت دەکاتەوە لا إله إلا الله هیچ خودایەک نییە جگە لە ئەڵڵاه کەواتە ئەمە قورئانی پیرۆزە چارەسەرە بۆ کێشەی مرۆڤایەتی دابەزنراوە لەلایەن خودایەکی بەدیهێنەر و ڕۆزیدەر و خاوەنی مرۆڤایەتی و گەردوونە بەگشتی و خودایەکی گەورە و بەهێزدای بەزاندووە کۆمەڵە کتێبی ئاسمانی بۆ سەر زەوی
بەڵام هەموو کتێبە ئاسمانیەکان پێشتر دابەزیون پێش قورئان کە دوایین کتێبی ئاسمانیە و کۆتاهێمینیانە. کتێبەکانی پێشوو تایبەت بوون بە کۆمەڵێکی تایبەت لە خەڵکانێکی دیاریکراو و تەنها بۆ کاتێکی دیاریکراو نێردراوە کەوا خەڵکی پەیڕەوی لێ بکەن. بەڵام ئەوەی کەوا قورئان دوایین کتێبی ئاسمانی نێردراوی خودای گەورەیە دابەزیوە ئەوە نەهاتووە تەنها بۆ مسلمانان و عەرەب بەتەنها، بەڵکو نێردراوە بۆ مرۆڤایەتی بەگشتی. ئەمە هاتووە لە قورئاندا لە سوورەتی ئەلبەقەرە سوورەتی ژمارە 2 ئاەتی ژمارە 185. مانگی ڕەمەزان ئەو مانگەیە کەوا قورئانی تێدا هاتوۆتە خوارێ، ڕەنیشاندەرە بۆ خەڵکی و ڕوونکەرەوەیە. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. واتا مانگی ڕەمەزان ئەو مانگەیە کە قورئانی تێدا هاتوۆتە خوارەوە، لە کاتێکدا ئەم قورئانە ڕێنمونی بەخشە بە خەڵکی و بەڵگەی زۆری تێدایە لە ڕێنمونی و جاکردنەوەی ڕاست و ناڕاست و حەق و ناحەق. کەواتە قورئان نەنێردراوە بۆ مسلمانان بە تایبەتی یان عەرەب بەتەنها، بەڵکو نێردراوە بۆ مرۆڤایەتی. هەمان پەیام دووبارە دەبێتەوە لە سوورەتی ئیبراهیم سوورەتی ژمارە 14 ئاەتی ژمارە 1. ئەلیف لام را كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بإذن ربهم إلى صراط العزيز الحميد. واتا سرنجي سراتاي سورة البقرة بدأ ئەم قورئانە کتێبێکە دامان بەزاندووە بۆت ئەی محەممەد صلی الله عليه وسلم تا خەڵکی لە تاریکەکانی بێباوەڕی و نەزانی سەر لێشێواوی دەربهێنیت بەرەو نور و ڕێبازی ڕۆشنایی ئیمان بەویستی پەروەردگاریان تا دەگەنە ڕێبازی ڕاستی خۆی باڵادەست و شایستەی سوباسگوزاری. و لە سوورەتی ئیبراهیم سوورەتی ژمارە 14 ئاەتی ژمارە 52 هذا بلاغ للناس لينذروا به وليعلموا أنما هو إله واحد وليذكر أولو الألباب. واتا ئەم قورئانە ڕاگەاندنێکە بۆ خەڵکی بەگشتی تا بەهۆیەوە وریا بکرێنەوە و ئامۆژگاری پێوە بگرن بۆ ئەوەی بزانن بێگومان ئەو زاتە خوایەکی تاک و تەنیایە، هەروەها بۆ ئەوەیە کە خاوەنی بیرە و هۆشەکان یادەوەری وەربگرن و تێبفکرن لە هەوڵی ئەوەدا بن خۆیشیان و خەڵکیش لە سزای دۆزەخ ڕزگار بکەن. هەروەها لە سوورەتی ئەززومەر سوورەتی ژمارە 39 ئاەتی ژمارە 41 إنا أنزلنا عليك الكتاب للناس بالحق فمن اهتدى فلنفسه ومن ضل فإنما يضل عليها وما أنت عليهم بوكيل. واتا بێگومان ئێمە ئەم قورئانەمان بۆ تۆ دابەزاندووە تا هەرچی ڕاستیەکانە بۆ خەڵکی ڕوون بێتەوە، جا ئەوەی ڕێبازی هیدایەت بگرێتە بەر ئەوە خۆی قازانجی کردووە، ئەوەش کە گومڕابووە گومڕابوونەکەی لەسەر خۆی دەکەوێت و نەبێت تۆ چاودێر و پاڵپێوەنەریان بیت تا بە زۆر بیان خەیتە سەر ڕێبازی هیدایەت. بە هاوپێچبوون لەگەڵ ئاەتەکانی پێشوو ئەوە قورئان نێردراوە بۆ هەموو مرۆڤایەتی. بۆ نمونە هەموو ئەو پێغەمبەرانە پێشووتر هاتوون پێش محەممەد صلی الله عليه وسلم نێردراون بۆ کۆمەڵک خەڵکی بەتەنها تا بەدمەندیش لە پەیماکان پێی هاتوون خەڵکی بۆ ماوەیەکی کاتی پەیڕەوی بکات. بەڵام بە تایبەتی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم دوهەمینی پێغەمبەران و نێردراوانە. ئەوە ئەو نێردراوە تەنها بۆ مسلمانان ویان تەنها بۆ گەلی عەرەب بەتەنها نییە، بەڵکو نێردراوە بۆ هەموو مرۆڤایەتی. خدای گەورە دەفەرمێت لە سوورەتی ئەنبیا سوورەتی ژمارە 21 ئاەتی ژمارە 107 وما أرسلناك إلا رحمة للعالمين. واتا أي محمد صلى الله عليه وسلم ئێمە تۆمان ڕەوانە نەکردووە تەنها بۆ ئەوە نەبێت کە ببیتە ڕەحمەت و بەرەکەت بۆ هەموو جیهانیان، جیهانی ئادەمیزاد و گیاندار و ڕووەک و پەری و هەتا دوایی. و هەمان پێیان دووبارە دەبێتەوە لە سوورەتی سەبە سوورەتی ژمارە 34 ئاەتی ژمارە 28 وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا ولكن أكثر الناس لا يعلمون. واتا ئێمە تۆمان ڕەوانە نەکردووە مەگەر بۆ ئەوە نەبێت کە بۆ هەموو خەڵکی ببیتە مژدەدەر و ترسێنەر، بەڕوانین لەوەی کە هێشتا کۆمەڵک خەڵک نازانن ئێمە کۆڕی لەم جۆرە دەبەستین و لە هەمان کاتی ئێستاشماندا ئەگەر بخوێنینەوە و گوێ ڕابگرین و هەست ڕابگرین لە تۆڕە میدیایە جیهانیەکان ئەوا دەبینین کەوا هەڵسوڕانێکی پیس هەیە لە دژی ئیسلام جگە لە ڕۆژنامە جیهانیەکان و گۆڤارە جیهانیەکان و کەناڵە جیهانیەکان و کەناڵە تەلەڤیزیۆنەکانی جیهان و کەناڵە ئاسمانیەکان دەبینین ئەوان بیرۆکەی هەڵە دەربارەی ئیسلام بڵاو دەکەنەوە لە میدیاکان و ڕاگەیاندنەکاندا. لێرەدا هەڵمەتێکی پیس هەیە دژی ئیسلام و دەڵێن ڕاپۆرتێک بڵاو بۆتەوە لە گۆڤاری نیوزویک لە 16 4 1979 لە نێوان ماوەیە کە دەکاتە 150 ساڵ
لە نێوان 1800 بۆ 1950 دەڵێت زیاتر لە 60,000 کتێب نووسراوە دژی ئیسلام. ئەگەر ژماردنێک بکەین بۆ ئەو کتێبانی کە نووسراون لەسەر ئەو ژمارەی ڕۆژەکان دەڵێت زیاتر لە 60,000 کتێب نووسراوە دژی ئیسلام. ئەگەر ژماردنێک بکەین بۆ ئەو کتێبانی کە نووسراون لەسەر ژمارەی ڕۆژەکان دەبینین کەوا لە کتێبێک زیاتر نووسراوە ڕۆژانە دژی ئیسلام. لە دوای 11/9/2001 ئەم کارە شەنەی سند هەروەک پەتایەک ڕۆژانە کتێبێک دەنووسرا دژی ئیسلام. ئەگەر دەتەوێت بەناوبانگ بیت کەواتە کتێبێک بنووسە دژی ئیسلام ئەوە گریمانێک هەیە ببیتە پڕفرۆشترین کتێبی ئەم ساڵ. سەرنج دەدەین کەوا هۆکارەکانی میدیای جیهانی جۆرەها استراتیژی جۆر بە جۆر بەکاردەهێنن بۆ بڵاوبوونەوەی بیرۆکەی هەڵە دەربارەی ئیسلام و یەکەم استراتیژیەت بریتیە لە دەست خستنە سەر خراپترین نمونە لە نێو کۆمەلگای ئیسلامیدا و پێشکەشکردنی وەک نمونەیەک بۆ هەموو موسڵمانان. نمونەی خراپ لە نێو هەموو کۆمەلگایەک هەیە. میدیا چی دەکات؟ دەست دەخاتە سەر خراپترینیان لە نێوان موسڵمانان بۆ خراپکردنی موسڵمانانی ڕاستەقینە. ئەوانی هەوڵی فێربوونی ئاینەکەیان دەدەن، بەڵام ئەوانە تەنها موسڵمانانن بەناو. هەر بۆیە میدیا دەست دەخاتە سەر ئەو کەسانە پێشکەشیان دەکات وەک نمونەیەک بۆ هەموو موسڵمانان. ئەگەر ویستان تاموچێژی گەشتکردن بە ئۆتۆمبیل ببینن و دانیشتن لە دوای کەسێک کە نازانێت شوفێری بکات بۆ هۆکاری ڕوودانی کارەسات ئەوە کێ سەرزەنش دەکەن؟ ئایا سەرزەنشتی ئۆتۆمبیلەکە دەکەن یاخود شۆفێرەکە؟ کێ سەرزەنش دەکەن؟ ئۆتۆمبیل یاخود شۆفێر؟ بگومان شۆفێرەکە. ئەگەر ویستان تاموچێژ ببینن لە گەشتێکی ئۆتۆمبیل ئەوە پێویستە پشکنین لە باش و خراپی ئۆتۆمبیلەکە بکەین، ڕێژی بەکارهێنانی سوتەمەنەکەی و خێرایی و گۆڕینی خێرایەکەی و ڕێژی سەلامەتی. لە دوای زانینی ئەم زانیاریانە دەتوانیت بڕیار لەسەر لێخوڕەکەی بدەیت. و ئەگەر بتانوێت ئۆتۆمبیلەکە خۆتان تاقی بکەنەوە ئەوە پێویستە لە دوای شۆفێرێکی خاوەن ئەزمون دابنیشن و ئەگەر بتانوێت بڕیار لەسەر ئیسلام بدەن و هەڵی سەنگێنن و ئەگەر بتانوێت لە کەسێکی نمونەیی وەربگرن ئەوە باشترین نمونە پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم. سەری ژیاننامەکەی بکەن، مێژوەکەی هەڵبسەنگێنن. ئەو سادڵنیا دەبن ئەوە ئێوە بەبێ دوودڵی لەو ئاینە و بە شوێنکەوتنی ئەو ئاینە پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم کەسایەتێکی سەرەکی بوو لە بڵاوکردنەوەی ئیسلامدا. ئەو کاریگەریەی بەکاری دێنن بۆ ناشرینکردنی شێوەی ئیسلام بریتیە لە وەرگرتن و دەرهێنانی ئاەتەکانی قورئان و یاساکانی ئیسلام لە شوێنی خۆی لە کتێبە ئاینەکان و لە دەرەوەی سەرچاوەکەی خۆی. بۆیە دەبینین زۆرێک لە ڕەخنەکان ئەگەر کاتێک خوێندنەوە بکەین لە زۆرێک لەو کتێبانی کە هێرش دەکاتە سەر ئیسلام و ئەگەر سەری ئینتەرنێتیش بکەیت ئەوە دەبینین ماڵپەڕی زۆر هەند لە دژی ئیسلام و ئەوە نیشان دەدات نمونەی پچڕاوی وەرگیراو لە قورئاندا و ئەو ئاەتانی دژمنانی ئیسلام بە پڕشراوی وەری دەگرن. لە سوڕەتی تەوبە آياتي 5 فإذا انسلخ الأشهر الحرم فاقتلوا المشركين حيث وجدتموهم وخذوهم واحصروهم واقعدوا لهم كل مرصد فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فخلوا سبيلهم إن الله غفور رحيم. واتا جاکاتێک مانگە حرامەکان بەسەر چوون کە بریتیە لە ذوالقعدە، ذوالحەجە، محەڕەم و ڕەجەب ئەوە هاوڵگرانی پەیمانشکیان بکوژن لە هەر کوێ دەستان لیان گیر بوو یاخود بەدیلیان بگرن و سنووردا بنێن بۆ چالاکیان، هەروەها کەمین و بۆسەیان لە هەموو شوێنێکی لەباردا بۆ دابنێن. جا ئەگەر پێش ئەوەی دەستی ئێوەیان بگاتێ تەوبەیان کرد و وازیان هێنا لەو کارەیان و نوێژیان کرد و زەکاتیاندا ئەوە وازیان لێ بهێن و ڕێیان بۆ چۆڵ بکەن، چونکە بەڕاستی خوا لێ خۆشبوو دلۆڤانە. ئەگەر ڕاست بکەن خۆ ئەگەر بەڕاستیشیان نەبێت ئەوە حسابی ڕواڵەت بکەن. ئاڕون شووری ئەم ئاەتی بەکارهێناوە یەکێکە لە گەورەترین دژمنانی ئیسلام لە وڵاتەکەوا هیندە. ئاڕون شووری کتێبێکی نووسی بە ناوی جیهادی فتوە، زۆرێک لە ئاەتەکانی قورئانی خستە ناو کتێبەکەی. لەوانە لە سوڕەتی تەوبە ئاەتی 5 دەڵێت قورئان هانی موسڵمانان دەدات بە کوشتنی بێباوەڕان هەر کاتێک دەستیان پێیان گەشت، بەبەستی پێی بێباوەڕانی هیندۆسە. دەڵێت قورئان دەڵێت لە سوڕەتی ئەتەوبە سورة جمارة آيات جمارة 5 فإذا انسلخ الأشهر الحرم فاقتلوا المشركين حيث وجدتموهم وخذوهم واحصروهم واقعدوا لهم كل مرصد فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فخلوا سبيلهم إن الله غفور رحيم. واتا جاکاتێک مانگە حرامەکان بەسەر چوون کە بریتیە لە ذوالقعدە و ذوالحەجە و محەڕەم و ڕەجەب ئەوە هاوڵگرانی پەیمانشکان بکوژن لە هەر کوێ دەستان لیان گیر بوو یاخود بەدیل بیانگرن و سنوور دابنێن بۆ چالاکیان، هەروەها کەمین و بۆسەیان لە هەموو شوێنێکی لەباردا بۆ دابنێن. جا ئەگەر پێش ئەوەی دەستی ئێوەیان بگاتێ تەوبەیان کردن و وازیان هێنا لەو کارەیان و نوێژیان کرد و زەکاتیاندا ئەوە وازیان لێ بهێن و ڕێیان بۆ چۆڵ بکەن.
چونکە بەڕاستی خوا لە خۆشبوو دلۆڤانە ئەگەر ڕاست بکەن خۆ ئەگەر بەڕاستیشان نەبێت ئێوە حسابی ڕواڵەت بکەن ئەگەر قورئانتان خوێنتەوە و وەرگێڕانەکەشتان خوێندنەوە دەبینین ئەوەی وتوویەتی تەواو ڕاستە لە سوورەتی تەوبە سوورەتی ژمارە 9 ئاەتی ژمارە 5 بەڵام ئاەتەکە دەرهێنراوە و لە شوێن و سەرچاوەکەی خۆی بۆ وەرگرتنی مانای تاوی ئاەتەکە پێویستە لە ئاەتی 1 تاوەکو ئاەتی 9 بخوێنینەوە کاتێک لە سەرەتا تاوەکو کۆتایەکەی دەخوێنیتەوە پشتی ئاەتەکە و هۆکاری داوەزینی ئەم ئاەتە دەزانن ئەوا دەزانن ئەمە بەڵێننامەیەکی ئاشتیانە بوو لە نێوان موسڵمانان و بێباوەڕانی مەککە و بێباوەڕانی مەککە لەلایەنێک ئەم بەڵێننامەیان شکاند هەر بۆیە کاتێک بێباوەڕان پەیمانەکەیان شکاند لەلایەنی خۆیانەوە خودای گەورە لە قورئاندا فەرمووی لە سوورەتی تەوبە سوورەتی ژمارە 9 ئاەتی ژمارە 1 تا 2 خوددا مۆڵەتیان دەدات بۆ ماوەی 4 مانگ براءة من الله ورسوله إلى الذين عاهدتم من المشركين فسيحوا في الأرض 4 أشهر واعلموا أنكم غير معجز الله وأن الله مخزي الكافرين واتا ئەمە بەریبوونێکی گەورە و گرنگە لەلایەن خوا پێغەمبەرەکەیەوە بۆ ئەوانی کە پەیمانتان لەگەڵدا بەستە بوون لە هاوڵگران واتە پسان و نەمانی ئەو پەیمانەیە کە لەگەڵ هاوڵگراندا بەستراوە چونکە ئەوان دەست پێشخەر بوون لە شکاندنی پەیمانەکەدا جاکەواتە ئەی هاوڵگران بۆتان هەیە 4 مانگ بەسەر زەویدا بگەڕێن تا شوێنێک بۆ نیشتەجێبوونی خۆتان بدۆزنەوە بشزانن بەڕاستی ئێوە دەسەوەسانکەری خوانین و لەدەست ئەو دەرناچن بەڕاستیش خودای گەورە ڕیسواکەری بێباوەڕانە وەگەرنا ئەوە جەنگ ڕادەگەیەنێت لەسەریان و دوای ئەوەی 4 مانگە حرام کراوەکە تێپەڕی خودای گەورە فەرمووی لە سوورەتی ئەتەوبە سوورەتی ژمارە 9 ئاەتی ژمارە 5 فإذا انسلخ الأشهر الحرم فاقتلوا المشركين حيث وجدتموهم وخذوهم واحصروهم واقعدوا لهم كل مرصد فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فخلوا سبيلهم إن الله غفور رحيم واتا جاكاتك مانغا حرامكان بسرچون كبريتيا لذو القعدة وذو الحجة ومحرم ورجب أو هاولگراني پيمانشكن بكوجن لهر كوي دستان ليان گيربو ياخد بديل بيانگرن سنور دابنين بو چالاكيان هروها كمين بو سيان لهمو شوونێکی لەبەردا بۆ دابنێن جا ئەگەر پێش ئەوەی دەستی ئێوەیان بگاتێ تۆبەیان کرد و وازیان هێنا لەو کاریان و نوێژیان کرد و زەکاتیاندا ئەوە وازیان لێ بهێن و ڕێیان بۆ چۆڵ بکەن چونکە بەڕاستی خوا لێ خۆشبوو دلۆڤانە ئەگەر ڕاست بکەن خۆ ئەگەر بەڕاستیشیان نەبێت ئێوە حسابی ڕواڵەت بکەن کام دژمنانە ئەوانی کە پەیمانی ئاشتی دەشکێن و جەنگ بەرپا دەکەن لەگەڵتان هەر بۆ جۆرە دەزانین لە سەرچاوەیەکەوە کەوا ئەم ئاەتە لە نێو مەیدانی جەنگدا بەزیوە لە مەیدانی جەنگدا کاتێک پێشێلی پەیماننامەی ئاشتی دەکرێت ئەو کاتە دوژمنیش هێرشت بۆ دەهێنێت پێویستە نەترسن بەڵکو پێویستە کەوا خۆڕاگر بن و بجەنگن و ئەوانیش دوژمنەکانیان دەکوژن دەیان دۆزنەوە ئەمە شتێکی ئاساییە هەر سەرکردەیەک سەربازەکانی هەم بدات لە مەیدانی جەنگدا وریان بەرز کاتەوە و داوایان لێ بکات لە بەرامبەر دوژمندا بجەنگن باوادا بنین کەوا جەنگێک لە نێوان ئەمریکا و ڤێتنامدا هەیە سەرۆکی گشتی سوپای ئەمریکی دەڵێت بە سەربازەکانی لە هەر شوێنێک ڤێتنامیەکانتان دۆزیەوە بیان کوژن ئەمە مەبەستی دەربڕینە بەڵام ئەگەر ئەمەتان بە شێوەیەک لە سەرچاوەیەکەوە وەرگرت و وتتان سەرۆکی گشتی سوپای ئەمریکی ئەمڕۆکەوا دەڵێت لە هەر شوێنێک ڤێتنامیەکتان دۆزیەوە بیان کوژن ئەوە سەرکردەکە وەکو ئەمە وایە خوێن ڕێژ بێت ئەمە شتێکی ئاساییە کە خودای گەورە داوا ناکات لە باوەڕداران کەوا ڕابکەن لە جەنگ تاوەکو وریان بەرز بێتەوە بۆ ئەوەی کەوا وریان بەرز بێتەوە ئەوە شتێکی ئاساییە داوایان لێ بکات نەترسن و بجەنگن ئەمە جەنگێکە لە نێوان ڕاستی و ناڕاستی حەق و باتڵ نمونەش لەم جۆرە دەدۆزیتەوە لە کتێبی پیرۆز و لە کتێبی متی دەبینین لە کتێبی پیرۆزی هندۆسیەکان لە بەهاغوت جیتا کەوا قسە دەکات دەربارەی ئەوەی کاتێک خوددا کریشنا ئامۆژگاریەک پێشکەش دەکات بۆ ئارجوونیش لە مەیدانی جەنگدایە بەهاغوت جیتا دەڵێت دەرگای ژمارەیەک ئاەتی 46 و 47 و 48 چاکەکەی لە مەیدانی جەنگدا داناوتی باشترە بکوژرێیت لەوەی بجەنگیت لە دژی خزمە نزیکەکانی کریشنا لە دوای چەند ئاەتێک دەڵێت لە بەهاغوت جیتا ژمارە 2 ئاەتی ژمارە 2 ئارجون چۆن ئەتۆ بێزار دەبیت تاوەکو ئەم ئاستە ئەمە پێویستیەکە لەسەر تۆ کەوا بجەنگیت لە دژی ئەوانی کەوا دەجەنگن لەگەڵت و ناچیتە بەهەشت و فیردەوسەوە تەنها مەگەر بجەنگیت ئەم ڕووداوا بەردەوام دەبێت دەتوانن سەیری ڤیدۆکەم بکەن دەربارەی تیرۆر و جیهاد ئەو کاتە بە پوختی قسەم کردووە لەسەری بەڵام کاتێک قورئان دەربارەی شتێکی ئاوا دەدوێت ئەوە بابەتەکە کەسانی ناموسڵمان دەگرێتەوە بهێنە بەرچاوتان ئەگەر بێت و من بڵێم بەهاغوت جیتا پێداگری دەکات لەسەر کوشتنی کەسە نزیکەکان
ئەوە تانەیەکی زۆر پیسە و بەهاغوجیتا ئەمە ناڵێت. مەبەستەکە ئەوەیە کە ئەو پێداگری دەکات لەسەر جانکردن لە دژی ناڕاستی و ساختە باتڵ و پێداگری دەکات لە جانکردن لە دژی ستەمکار و پاڵپشتی دەکات لە ڕاستی هەتاکو ئەگەر لەگەڵ خزمە نزیکەکانیشی بێت. ئێمە پاڵپشتی لەم پەیامە دەکەین کە هاتووە لە بەهاغوچیتە. قورئانیش هەمان شت دەڵێت، هەر بۆیە گەر بمانەوێت کارەکە بۆ شێوەیە بێت نامسڵمانەکانیش لە ئیسلامدا تێبگەن. ئەگەر شریعەتی ئیسلام لە ئەمریکادا بەکار بهێنرێت هەر دەوڵەمەندێک زیاتری هەیە لە 85 گرام زێڕ و زەکاتیش دەکاتە لە 125 لە سەروەتەکەی کەوا لە پێویستی خۆی زیاترە و لە دوای ئەمەشدا کەوا پیاوێک یان ئافرەتێک دزی کرد ئەوە دەستی بڕدرا. من پرسیارێک دەکەم، ئایا ئاماری دزی و دەستدرێژی لە ئەمریکادا زیاد دەکات یان وەک خۆی دەمێنێتەوە و یان کەم دەکات؟ کەم دەکات. ئەمە شێوەیەکی کرداریە. ئەو پرسیاری کەوا وەڵامتاندایەوە پێویستی بە زیرەکێکی ئەوتۆ نییە. ئەمە شتێکی دیار و ئاسانە. شریعەت پەیڕەو بکەن، ئامار و سەرژمێری ئەنجامەکان بکەن. ئیسلام تاکە چارەیە بۆ کێشەی مرۆڤایەتی. ڕێگەم بدەن کەوا نمونەیەکی ترتان بۆ باز بکەم. زۆرێک لە ئاینەکان دەستدرێژی بۆ سەر ئافرەتان بە حەرام باز دەکەن و قەدەغەی دەکەن. هیندۆسی و مەسیحی و ئیسلامیش حەرامی دەکەن. کەواتە جیاوازی نێوان ئیسلام و ئاینەکانی تر چییە؟ جیازیەکەی ئەوەیە ئیسلام ناوەستێت تەنها بە حەرامکردن و قەدەغەکردنی دەستدرێژیکردن بۆ سەر ئافرەت، بەڵکو ڕێگەیەکمان نیشان دەدات کەوا کۆمەڵگەیەک قەدەغەی پیاو بکات لە دەستدرێژی و توانجتان لە ئافرەت. ئیسلام قسە دەکات لەسەر سیستەمی حیجابکردن. زۆرێک لە خەڵکان قسە دەکەن دەربارەی ئەوەی کەوا حیجاب تەنها بۆ ئافرەتانە، بەڵام خودای گەورە لە قورئاندا دەفەرمێت یەکەم جار حیجابکردن بۆ پیاوان، دواتر بۆ ئافرەتان. خودای گەورە لە قورئاندا دەفەرمێت لە سوورەتی نور، سوورەتی ژمارە 24 ئاەتی ژمارە 30: قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم ذلك أزكى لهم إن الله خبير بما يصنعون. واتا أي پیغمبر صلى الله عليه وسلم بپیاوانی ایماندار بڵێ چاویان بپارێزن لە سەرنجدانی ئافرەتانی نامەحرەم، هەروەها ناموس و عەوڕەتی خۆیان لە حەرام بپارێزن. بێگومان ئەوە پاکتر و پوخترە بۆیان، بۆ دڵ و دەروون و ڕواڵەت و ڕۆح و لاشەیان. بەڕاستی خوا ئاگادارە بەو هەڵسوکەوت و ڕەفتارانی کە دەیکەن. ئەگەر بێت و بیرەوەکەیەکی پیس بە خەیاڵ و بیر و هەستی کەسەکان بێت، ئەوا دەبێت چاوەکانیان دابگرن. جارێکیان گەنجێکی مسلمان سەیری کچێکی دەکرد بۆ مایەکی درێژ، منیش پێم وت براکەم ئەوە چی دەکەیت؟ سەیرکردنی ئافرەتان لە ئیسلامدا حەرامە. ئەویش پێیوتم پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت سەیرکردنی یەکەم مباحە، بەڵام دووەم جار حەرامە. من هێشتا نیوەی سەیرکردنەکەم تەواو نەکردووە. مەبەستی پێغەمبەر چییە لە سەیرکردنی یەکەم مباحە و سەیرکردنی دووەم حەرامە؟ مەبەستی لەوە نییە کە بتوانین سەیری ئافرەتێک بکەین بە بەردەوامی بۆ ماوەی 10 خولەک بەبێ چاو هەڵبڕین و دواتر بڵین سەیرکردنەکەمان تەواو نەکرد. مەبەستی پێغەمبەر ئەوەیە کە ئەگەر بەبێ ئاگاداری سەیری ئافرەتێکت کرد، ئەوە نابێت جارێکی تر سەیری بکرد بۆ چێژوەرگرتن لە جوانیەکەی. ئاەتی دواتر قسە دەکات دەربارەی حیجابی ئافرەتان لە سوورەتی نور ئاەتی ژمارە 31 کە دەڵێت وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها وليضربن بخمرهن على جيوبهن. واتا بأفرتاني ئیمانداریش بڵێ چاویان بپارێزن لە تەماشای نامەحرەم، داوێنی خۆیان بپارێزن لە گوناه و جوانی خۆیان دەرنەخەن، جگە لەوەی کە دیارە وەک دەم و چاو و دەست. با سەرپۆشەکانیان بدەن بەسەر سینە و ملیاندا و جوانی و زینەتی خۆیان دەرنەخەن بە تەواوی. وەلیستێکی گەورە لە حەرامکراوەکان و هیچ کەسێکی نزیکی نییە بتوانێت هاوسەرگیری لەگەڵدا بکات. بە تایبەتیش لێرەدا 6 پێوانە هەیە بۆ حیجاب کەوا لە قورئاندا باسی لێوە کراوە و لە فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. یەکەمیان عەوڕەتە، هی پیاو لە ناوکی تاوەکو خوار کڵاوی ئەژنۆ، بەڵام ئافرەت دەبێت بەسەر تاپای جەستەی داپۆشێت. بەشەکانی ئەوەی کە دەتوانرێت دانەپۆشترێت ڕوخسار و دەستەکانە تا بەشی زەندە واتە مەچەک. 5 پێوانی تر بۆ پیاو ئافرەت وەکو یەکە. پێوانەی دووەم ئەو جلی کەوا دەیکەنە بەریان، نابێت واتە سک بێت بە شێوەیەک ئەندامانی جەستەی تیادا دەربکەوێت. پێوانەی سێم نابێت جلەکە شەفاف بێت بە شێوەیەک ئەوەی کەوایەوەی لە ژێرەوەی ببینرێت. پێوانەی چوارەم نابێت سەرنج ڕاکێش بێت واتە سەرنجی ڕەگەزی بەرامبەر بەرەو خۆی ڕابکێشێت. پێوانەی پێنجەم کەوا نابێت هاوشێوی جلوبەرگی کافرەکان بێت. پێوانەی شەشەم ئەوەیە کەوا نابێت هاوشێوی ڕەگەزی بەرامبەر بێت. قورئان دەڵێت لە سوورەتی ئەحزاب سوورەتی ژمارە 23 ئاەتی ژمارە 59 يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرف فلا يؤذين
وكان الله غفورا رحيما. واتا أي پیغمبر صلى الله عليه وسلم بهاوسەرانت و کچەکانت و ئافرەتانی ئیماندار بڵێ کە بە پۆشاکی باڵاپۆش خۆیان دابپۆشن، ئەوە لە بارترین شتە کە پێی بناسرێن تا ئازار نەدرێن و تووشی گیر و گرفت نەبن. هەمیشە و بەردەوام خوا لێ خۆشبوو میهرەبانە، لە کەم و کوڕی و ڕابردووتان خۆش دەبێت. قورئان دەڵێت حیجاب واجبە لەسەر ئافرەتان تا لە خودی خۆیان بناسرێن و دوور بن لە توانج و دەزرێژی. دەمەوێت پرسیارێکی ئاسانتان ناڕاستە بکەم. باوادا بنین دوو خوشکی جەمک دوانە هەن، هاوشێوەی یەکن و ڕوخسار جوانیشن، هەروەکو یەکتر. یەکێکیان جلوبەرگی ڕۆژ ئاوایی لەبەر دەکات وەکو تەنورەی کورد ویان پانتۆڵی کورد، ئەوی تریان حیجابی ئیسلامی دەکاتە بەر و هەموو جەستەیدا دەپۆشێت جگە لە ڕوخسار و دوودەستی و تاوەکو مەچەک. گریمان ئەوان لە شەقامی بۆمبایدا پیاسە دەکەن. لەوانەیە لە بیدار ڕوود یان نابیانسی ڕوود لە کاتێکدا زۆرێک لە ڕاوچی ئافرەتان لەوێدا دەبینین، ئەوە بە بیدار ڕوود یان نابیانسی ڕوود دادەگەڕێن و پیاوێکی بێڕەوش لە سوچێکەوە دەوەستێت بۆیان. چاوەڕێ ڕۆیشتنی کچەکان دەکات بۆ ئەوەی کەوا گاڵتەیان پێ بکات. دەمەوێت بپرسم، ئایا گاڵتە و توانج لە کامە کچیان دەکات؟ ئایا گاڵتە بۆ کچە دەکات کە تەنورە کورتەکەی لەبەرە یان گاڵتە و توانج دەدات بەوەی کەوا حیجابێکی ئیسلامی لەبەر کردووە؟ بە کامە کچیان گاڵتە دەکات؟ ئەمە شتێکی ئاساییە گاڵتە و توانج دەدات بۆ کچەی کەوا تەنورە کورتەکەی لەبەردایە. قورئان دەڵێت حیجاب واجبە لەسەر ئافرەتان بۆ ئەوەی کەسایەتیەکەی بناسرێت، خۆ ئەو خۆپارێزە و دواتر دوور دەکەوێتەوە لە گاڵتە و توانج لێدان. دواتر شریعەتی ئیسلام دەڵێت کەوا هەر کەسێک دەستدرێژی سێکسی بکاتە سەر هەر ئافرەتێک ئەوە سزاکەی لە سێدارەدانە. زۆرێک لەوانی کەوا مسلمان نین دەڵێن سێدارە لە سەردەمی زانست و تەکنۆلۆژیادا وەرە سەدەی 21 ئیسلام ئاینێکی وشکە بۆ ژیانێکی تونڕەوی باشە. کاتێک ئەوان پرسیارە دەکەن، من خۆم لە هەزاران کەسی نامسلمانم پرسیوە، بەوای بخەمڵێنین کەسێک دەستدرێژی سێکسی دەکاتە سەر دایکت یان خوشکت و دادوەر بانگی کردی لە بەردەمت وەستاندیان، ئەوە چ سزایەک دەسەپێنی بەسەریاندا؟ باوەڕم پێ بکەن لە 100% لەو کەسانی کە نامسلمانن دەڵێن دەبێت سێدارە بێت، هەتاوەکو بەشێک لەمانە دەیانوت ئەشکەنجەدانی تاوەکو مردن. کاتێک چوون بۆ ئەمریکا کەسێکی لە خۆبایی وتی، براکەم زاکر من بەندی دەکەم بۆ ماوەی 5 ساڵ. منیش وتم باشە دەربارەی ئاماری ئەمریکا ئەو کەسانی ئاڵوودەبوون بەهۆی دەستدرێژی سێکسیەوە بەندەکرێن لە 95 ئەوانە دەست بە دەستدرێژی سێکسی دەکەنەوە و ئەگەر بیەوێت دووبارە دەستدرێژی بکاتەوە سەر خوشک و دایکت دەتوانێت. بە خۆشحاڵیەوە ئێمە مسلمانان ئەمەمان ناوێت. پێی وتم کەوایە ئەگەر وابێت ئەوە ئەو بە لە سێدارەدان سزای دەدات. دەزانین ئەمڕۆکە کە ئەمریکا وڵاتێکە زۆر پێشکەوتووە لە جیهاندا، بەڵام ئایا دەزانن کەوا زۆرترین ڕێژەی دەستدرێژیکردنی تێدایە لە جیهاندا؟ نووسینگەی لێکۆڵینەوەی ئاماری گشتی دەڵێت بۆ ساڵی 1990 تەنها بەشەکەی ئەو 1656 ڕووداوی دەستدرێژی تێدا تۆمار کراوە لە ڕۆژێکدا و هەمان بەش دەڵێت کەوا لە ساڵی 1996 لەم ساڵەدا 2613 ڕووداوی دەستدرێژی تۆمار کراوە لە ڕۆژێکدا. ئەمە ژواتە لە هەر 32 چرکەیەکدا دەستدرێژیەک ڕووی داوە. لەو کاژمێر و نیوەی کەوا ئێمە دانیشتوین لەوانەیە 100 ڕووداوی لەم جۆرە ڕووی دابێت لە ئەمریکادا. تاوەکو گەیشتنمان بە ئێرە من پرسیارێکتان لێ دەکەم، ئەگەر یاسای ئیسلام لە ئەمریکادا جێبەجێ بکرێت، پیا و چاوەکانی دابگرێت کە ئافرەتێکی بینی و هەموو بیرۆکەیەکی پیس و خراپی لەبیردا چووەوە دەر و ئافرەتی ژلوبەرکێکی کردەبەر کە هەموو بەرجەستەیدا بپۆشێت جگە لە ڕوخسار و دوودەستی تامەچەک و دواتر پیاوێکیش دەستدرێژی کردە سەر ئافرەتێک و لە سێدارە دەرا، من دەپرسم ئایا تاوانی دەستدرێژی زیاد دەکات یان دەمێنێتەوە یان کەم دەکات؟ بێگومان کەم دەکات. ئەمە پرسیارێکی ئاسانە و وەڵامەکەشی ئاسانە لەسەر ئێوە. پێویست ناکات کەوا زانابن بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە، شریعەت جێبەجێ بکەن، ئەوە ئەنجامەکەشی دەبینن، بەڵام ئەم چارەیەشیان بەدڵ نییە لەبەرەوەی ئیسلام پێشکەشی دەکات. پێش چەند ساڵێک وەزیری ناوخۆی هیند وتی ئیلکیە ئەدفانی لە پەرلەماندا پێشنیاری ئەوەی کرد هیند سزای لە سێدارەدان دابنێت بۆ تاوانی دەستدرێژی سێکسی. وتەکەی ڕەت کرایەوە لەسەر ئەوەی ئەمە هاوپێش نییە لەگەڵ یاساکانی تردا، بەڵام من ڕازیم لەگەڵ ئەم یاسایەدا ئەوش سزای لە سێدارەدان بۆ تاوانی دەستدرێژی سێکسی. لەوانەیە وەزیری ناوخۆی داهاتوو بەهاتایەوەبی وتایە هەموو ئافرەتان پێویستە حیجاب بپۆشن ئینشاءالله. ئەگەر بتانەوێت کۆتایی بهێنن بە تاوانی دەستدرێژی لە هیند و بە تەواوی لە جیهان جگە لە ئەمریکا و بەریتانیا شریعەتی ئیسلام جێبەجێ بکەن، ئەوسا ئەنجامەکان بەدەست دەهێنن. هەر بۆیە دەبینین کەمترین ڕێژەی دەستدرێژی لە جیهاندا دەکەوێتە سعودیە. هەر وڵاتێکەوە شریعەتی ئیسلامی جێبەجێ کرد ئەوە کەمترین ئاز بەدەست دەهێنێت، جا هەرکەم لە بەشی شریعەت جێبەجێ بکات و ئەگەر بەشێکیش بێت لەوەی کاری پێ بکرێت، ئەوە هیچ کاتێک ئەنجامەکان ڕوو لە زیادی ناکات. ئەمڕۆکە دەڵێن ئیسلام هێز و تاوانی ئیسلام لە ناو دەبات. ئەگەر وەڵامی تەواوتان دەوێت بۆ ئەمە، ئەوە دەتوانن بگەڕێنەوە بۆ وتاری مافی ئافرەت لە ئیسلامدا. کات ڕێگەم پێ نادات بۆ قسەکردن بە تەواوی دەرباری ئەم بابەتە، بەڵام ئەگەر سەیری کۆمەڵگەی ڕۆژئاوا بکەین، بانگەوازی ئەوە دەکەن کە ئەوان توانای ئافرەتان بەرز ڕادەگرن.
بەڵام لە ڕاستیدا توانەکانیان لەبار دەبن. وتاری ڕۆژئاوا هیچ نییە جگەلەوەی شێوەیەکی باوەڕپێکەر دەبێتە هۆی داپۆشینی کەرامەتەکەی و تێکدانی ڕۆحی و کەمەندکێشکردنی جەستەیی. کۆمەلگای ڕۆژئاوا دەڵێت ئەوان توانای ئافرەت بەرز دەکەنەوە، بەڵام لە ڕاستیدا ئەوان توانەکانیان خراپ کردن بۆ هۆی ماڵی هاوڕەکانیان و خۆشەویستەکانیان و سەرچاوی خۆشی کۆمەلگا. ئەوانە تەنها کاڵایەکن لە دەستی گەنجان بۆ خۆشی دەگوزارێت لە ژێر شاشی هونەر و سەقافی ڕەنگاوڕەنگدا. کۆمەلگای ڕۆژاوا چی دەکات بە ناوی هونەر و سەقافە و ئازادی ئافرەتان؟ ئەوانە دایک و کچەکانمان و خوشکەکانمان دەفرۆشن و دوای ساڵانێک لەوەی کەوا کۆمەلگا ڕۆژاوا دەیکەن دەبینین هیند تازە ئاگاداری لە کارەکانی دەکات. باشە ئاگاداریش لە کردداری چاکەدا بکەن. من هیچ ڕێگر نیم. ئەو کاتەوە لە قوتابخانە بووم بەر لە 20 ساڵ، ئەو کاتە هەموو پەڕاوەکان خاوێن بوون، زۆر بە ئەستەم وێنەیەکی خراپی تێدا بوو. بەڵام ئێستا هەر ڕۆژنامەیەک هەڵدەدەیتەوە جگە لە ڕۆژنامە سەرەکیەکان و ڕۆژانەکان زۆرینەیان گوێزەرەوەی وێنەی خراپن، هەتاکو لە ڕۆژنامەی وەرزشیدا چی دەبینین؟ ئەستەرەیەکی تۆپی پێ و دواتر وێنەی کچە هاوڕەکەی. کچە هاوڕەکەی چ پەیوەندیەکی بە وەرزشەوە هەیە؟ دەیانەوێت کەوا ڕۆژنامەکانیان فرۆشی هەبێت. ئازادی ئافرەت، ڕۆناڵدینهۆ، ویان هەر ناوێک، ناوی ئەستەرەکانی تۆپی پێ نازانم. ئەوانەی کۆن، ئەوا وێنەی کچە هاوڕەکەی بڵاو دەکەنەوە و وێنەی یاریزانێکی کرێکیت بڵاو دەکەنەوە لەگەڵ وێنەی کچە هاوڕەکەی. کەواتە ئەگەر لە ڕۆژنامە وەرزشەکانیش هەواڵ دەربارەی ئافرەتان نەدۆزیەوە، ئەوە وێنەی کچە هاوڕێ یاریزانەکان بڵاو دەکەنەوە. هەموو ڕۆژنامەکان بە جیاوازی بابەتەکانیان، هەروەها هاوشەوی ڕۆژنامە گەورەکانیش وەک ڕۆژنامەی تایمز ئۆف ئیندیا و ناوبانگترین ڕۆژنامەی هیندستان، ئەو ڕۆژنامەیە پڕفرۆشترینی جیهانە لە نێوان ڕۆژنامە بڵاوکراوەکانی تر بە ئینگلیزی. ڕۆژانە زۆرترین فرۆشی هەیە. بەشێکی هەیە بە ناوی بۆمبای تایمز کەوا پێناسی خەڵکی بۆمبای دەکات. ئەوەشی کەوا بۆمبای تایمز بەناوبانگ دەکات بە تایبەتی لاپەڕەسەیە، ئەویش استراتیژیەت و دەستخستنە سەر سەرکەوتنەکان و دوای جێبەجێکردنی ئەم استراتیژیە ڕێژەی فرۆشتنی تایمز ئۆف ئیندیا بەرز دەبێتەوە. کەوا قسەی دەربارە دەکەم. من دژایەتی ناکەم لەگەڵ تایمز ئۆف ئیندیا لەبەر ئەوەی کەوا ڕۆژنامەیەکە و ڕۆژانە من دەیخوێنمەوە لە کاتی خوێنەوەی هەر ڕۆژنامەیەکی تردا وەکو DNA هیندستان، تایمز ئیندیا تایمز، هەتا دوایی دەبینین هەماشتن. ئافرەتان بە نیمچە ڕووتی بە ناوی ئازادی ئافرەتان. هەر بۆیە بە فرۆشیاری ڕۆژنامەکەم وت تەنها تایمز ئۆف ئیندیان پێ بدە. من بۆمبای تایمزم ناوێ. ئەوە ژووتی کەوا ئەمەیان بە خۆڕاییە. منی ژوتم ئەگەر بۆمبای تایمزم پێ بدەیت ئەوە ڕۆژنامەکەت پێ نادەم. پێی وتم دڵگرامە بە گەورم، ئەمەیان بە خۆڕاییە. پێم وت نامەوێت، تەنها ڕۆژنامە سەرەکیەکەم پێ بدە. ئەوم بیرکەوتەوە بەر لە چەند ساڵێک، بەڵام لە کاتی ئێستاماندا وێنەی ئافرەتان دەدۆزیتەوە لە ڕۆژنامە سەرەکیەکانیش، بەڵام لە ڕۆژنامە وەرزشیەکان و هەواڵە جیهانیەکان و تاوەکو لە یەکەم لاپەڕەشدا لە هەموو شوێنەکاندا دەیدۆزیتەوە. سیر نییە، ڕێژەی فرۆشتنی هەندێکیان بەرز بووەتەوە و دەبینین هەر بە ناوی ئازادی ئافرەتان و بە ناوی هونەر و ڕۆشنبیری لە زۆرێک لە ڕکلامەکاندا ئەگەر سەری ڕکلامی ماتۆڕی پێشبڕکێتان کردبێت چەندین ئافرەت سەر دەکەونە سەر ماتۆڕەکە لە هیند یان لە دەرەوەی هیند. ژمارەیان چەندە؟ بە گوێرەی ڕێژە دەڵێن لە سایەک لە هیند و لە دەرەوەی هیند، بەڵام ئافرەتان دەبینن لە ڕکلامەکان بۆ ماتۆڕی پێشبڕکێ. لە پێناو چیدا؟ دەربارەی BMW و ڕکلامەکەی پێیان وتم ئەم کۆمپانیایە چەندە بەناوبانگە بەوەی کەوا BMW سیفەتی خێرایی هەیە و هەمان شتە لەگەڵ مارسیدسدا، بەڵام BMW بەناوبانگە بە خێراییەکەی سەبارەت بە گەنجان. جارێک کەوا پێیان وتم دەربارەی ڕکلامەکەی BMW کچێک بە جلی دەریاوە لەبەردەم ئۆتۆمبیلەکە دەوەستێت لەگەڵ لۆگۆیەک نووسراوە ئێستا لێ خوڕینەکەی تاقیب بکەوە. کامیان؟ کچەکان ئۆتۆمبیلەکە؟ ئێوە چی دەکەن؟ ئایا کچەکانتان و دایکتان و براکانتان دەفرۆشن؟ ڕاگەاندن باوەڕی نییە بەم جۆرە ئازادیە. ئەگەر وتان ئەمە ئازادیە ئەوە ئێمە ڕازین بەوەی کەوا خۆمان لەسەری دانین. ئێمە خوشکەکانمان و دایکمان و خێزانەکانمان خۆش دەوێت، خۆشمان دەوێن و ڕێزیان لێ دەگرین و دەمانەوێت بیان پارێزین لە مافە یەکسانەکانماندا، بەشیان پێ بدەین. و ئەگەر دەتانەوێت کەوا زیاتر بزانن دەربارەی مافی ئافرەت لە ئیسلامدا، ئەوە بگەڕێنەوە بۆ ئەو ڤیدۆیی کەوا هەموو وتارەکە لە خۆی دەگرێت دەربارەی مافی ئافرەت لە ئیسلامدا. دەمەوێت کۆتایی بە وتارەکەم بهێنم بەشیکردنەوەی دوایین بیرۆکەی هەڵا، ئەوەی کە دەڵێت ئیسلام بەهێزی شمشەر بڵاوبۆتەوە. ئەگەر وەرگەڕان بکەین ئیسلام بەهێزی شمشەر بڵاوبۆتەوە و سەیری ئەمەتان کردووە، ئێمە ئەمەمان خستۆتە تابلۆیەکی نمایشەوە، زانیاریەکی پێچراوی بە مانای زانیاری پێچراو وەکو گۆی زەوی ڕووتەختە و چارگۆشەیەکی سێگۆشت هەیە. 2 کۆ 2 دەکاتە 5. تیرۆری ئیسلامی هەمویان وەکو یەکن. گۆی زەوی ڕووتەخت نییە، ئەمە زانیارێکی پێچراوە. 2 یەکسان نییە بە 5، ئەمە زانیارێکی پێچراوە. نمونەی ئیسلام و تیرۆر ئەوان لەسەر ڕێچکێکی هاوبەشدان. ئەمە بیرۆکێکی تاو هەڵەیە و پێشتریش وەڵامی ئەمە بە چاکی دراوەتەوە. نووسەری بەناوبانگ دیلیسی ئۆلێری لە کتێبەکەیدا ئیسلام لەسەر ڕێگە هاوشێوەکانیدا لە لاپەڕەهەشت کاتێک دەڵێت مێژوو بۆمان بە دیار دەخات کەوا ئەفسانەکانی ئیسلام گشتیان تونڕاو بوون، ئەوانەی هێرشیان بۆ جیهان هێنا بەهێزی شمشەر. لەلایەکی شەوەکەوا سوورە لەسەر بیرۆکەکەی، ئەمە گەمەژانەترین بیرۆکەی خەیاڵیە. نووسەرانی گومڕا کردووە و دووبارەی دەکەنەوە. گەمەژانەترین بیرۆکەی خەیاڵیە
کەوا نووسرانی گومڕا کردووە دووباری دەکەنەوە. ئێمە لە مێژوودا دەزانین ئێمەی موسڵمانان نزیکەی 800 ساڵ فەرمانڕەوایەتی ئیسپانیامان کرد. زۆرمان لە هیچ کەسانێک نەکردووە بەهێزی شمشەرکەوە ئیسلام ببێت. ئەو کاتە ئێمە هەڵنەساینکەوە بانگەواز بکەین بۆ ئاین لەسەر مافی ئەوان و دواتر خاچپەرستەکان هاتن و کۆمەڵکوژی موسڵمانەکانیان کرد. یەک موسڵمان نەیدەتوانیکەوە بە ئاشکرا بانگ بدات. ئەگەر بمانویستایە ئەوە بە زۆر هەمومان دەکرد بە موسڵمان، بەڵام ئێمە ئەو کارەمان نەکرد. ئێمەی موسڵمان و عەرەب گەورەی ئەم خاکانە بووین بە درێژایی 1400 ساڵی ڕابردوو. دوای چەند ساڵێک بەریتانیەکان داگیریان کرد و دواتر فەڕەنسیەکان، بەڵام ڕۆژانێک کە ئێمە گەورەی خاکەکانی عەرەبی بووین بە درێژایی 1400 ساڵی ڕابردوو، کەچی لە ڕۆژگاری ئەمڕۆکەدا دەبینین زیاتر لە 14 ملیۆن عەرەبی خاوەن پێشینە، ئەوان خاوەن پێشینان لە کۆنەوە. وەکو ئەو 14 ملیۆن عەرەبە شایەتی دەدەن کەوا ئیسلام بەهێزی شمشەر بڵاو نەبووتەوە. ئێمەی موسڵمانان فەرمانڕەوایی ئەو وڵاتەمان کرد. هیند بۆ ماوەی 1000 ساڵ تا کاتی مەگۆلەکان ئەگەر بمانویستایە ئەوە هەموو هیندیەکمان دەکردە موسڵمان، ئەویش بەهێزی شمشەر، بەڵام ئەو کارەمان نەکرد. و لە کاتی ئێستاشدا زیاتر لە 180 هیند ناموسڵمانن. ئەو لە 180 هیند کەوا موسڵمانین شایەتی ئەوە دەدەن کەوا ئیسلام بەهێزی شمشەر بڵاو نەبووتەوە. وڵاتێک کەوا زۆرترین خەڵکی تێدا دەژی لە موسڵمانان لە ئێستادا ئەویش ئەندەنوسیایە. کامە سوپای موسڵمانان ئەندەنوسیا ئازاد کرد، فتح کرد؟ ئایا کامە سوپای موسڵمانان فتحی مالیزیای کرد تا ئەو ئاسەی ڕێژەی موسڵمانان دەکاتە لە 150؟ کامە سوپای موسڵمانان فتحی کەناراوەکانی ڕۆژهەڵاتی ئەفریقای کرد؟ کامە چەک؟ ئەوە چەکی عەقڵە. خدای گەورە لە سوورەتی نەحل سوورەتی ژمارە 16 ئاەتی ژمارە 125 دەفەرمێت: ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. واتا أي پیغمبر صلى الله عليه وسلم، أي إيماندار، بانگواز بکە بۆ لای بەرنامە ڕێبازی پەروەردگارت بە حکمت و دانایی، بۆ هەندێک و ئامۆژگاری جوان جێبەجێ بکە بۆ هەندێکی تر و گفتوگۆ مجادلە بە جوانترین شێوە لەگەڵ هەندێکی تردا بە تایبەتی خاوەن کتێبەکان بکە، چونکە بەڕاستی پەروەردگارت هەر خۆی زانایە کە کێ گومڕایە، هەروەها هەر خۆشی زانایە بە هیدایەت و وەرگران. شمشەری عەقڵە فەتحی دڵەکانیش دەکات، نەوەک شمشەری ئاسن، بەڵکو شمشەری زمان تێگەیشتن، ئەوەی بەسەر خەڵکدا سەر دەکەوێت و ڕازیان دەکات. وتارێک هاتووە لە گۆڤاری ڕاستی دەرکەوتووە لە کتێبی ڕیدرز دایجست، بڵاو کرایەوە لە ساڵی 1983. باز لە ئامارێک دەکات دەربارەی زیاد بڵاوبوونەوەی ئاینە سەرەکیەکان لە ماوەی 50 ساڵدا. لە ساڵی 1934 تاکو 1984 ئیسلام پلەی یەکەمی بەدەست هێناوە لە زۆری بەربڵاوبوونی تا گەیشتە ئاسی لە 235 و ئاینی مەسیحیش گەشتە تەنها لە 147. من پرسیارتان لێ دەکەم، چه جەنگێک لەم 50 ساڵە ڕوویداوە لە نێوان 1934 تاوەکو 1984 تاوەکو بەهێز ملیۆنان خەڵک بکاتە موسڵمان؟ چه جەنگێک؟ چ شمشێرێک؟ ئەمە شمشێری عەقڵ و شمشێری زمانە. ئامارەکان پێمان دەڵێن لە ئێستادا خێراترین ئاین لە بڵاوبوونەوەدا لە ئەمریکادا ئیسلامە و خێراترین ئاین لە بڵاوبوونەوە لە ئەوروپادا ئاینی ئیسلامە. من دەپرسم کێ زۆری لێکردوون تاوەکو ئەم ئەمریکاییانە ببن بە موسڵمان؟ کێ زۆری لە ئەوروپیانە کردووە تاوەکو ببن بە ئیسلام؟ و کاتێکیش سەرچاوەکانی ڕاگەیاندن دەڵێن ئیسلام ئافرەت دەچەسوێنێتەوە، دەزانن لە نێوان ئەو کەسانی کە دێنە ناو ئیسلام لە جیهاندا ڕێژەی ئافرەت تێدا سێ لەسەر 4، ڕێژەی ئافرەت دەکاتە لە 165 لەم نێوەندەدا، و ڕێژەی ئافرەتی موسڵمان بوو لە ئەمریکادا دەکاتە لە 165 و ڕێژەی ئافرەتانی موسڵمان بوو لە ئەوروپادا دەکاتە لە 165. من دەپرسم لە ئێوە، ئەگەر ئیسلام ئافرەت دەچەسوێنێتەوە کەواتە بۆچی ئافرەتانی ئەمریکا دێنە ناو ئیسلام، و بۆچی ئافرەتانی ئەوروپا دێنە ناو ئیسلام، و بۆچی ئافرەتانی هیندستان دێنە ناو ئیسلام؟ لەبەرەوەی ئیسلام گرنگی چارەسەرکەری کێشەی ئافرەتان دەکات و تاکە چارەسەرە بۆ کێشەی ئافرەتان. ئەمڕۆ دەبینین هەروەکو پێشتر باسم لێوەی کرد هەڵمەتێکی پیس هەیە لەسەر ئیسلام. دەبینین ئەوە بیرۆکەی هەڵە بڵاو دەکەنەوە لەسەر ئەوەی کە ئیسلام و ڕانگەاندنەکان. دەبینین کەوا بیرۆکەی هەڵە بڵاو دەکرێتەوە لەسەر ئیسلام. دەبینین بیرۆکەی هەڵە بڵاو دەکەنەوە لەسەر ئیسلام لە ڕاگەاندنەکان. بەڵام لەگەڵ کاری ئەواندا دەبینین ڕێژەی بڵاوبوونەوەش وەکو پەتا لە دوای 11 سەپتەمبەرەوە ئەوان هێرش دەکەنە سەر ئیسلام و بیرۆکە هەڵەکانیان بڵاو دەکەنەوە. کاتێک ڕاپەڕین ئیسلام بەهێز دەبێت. بەڵام باوەڕ بکەن بۆ ئاەتە قورئانەی کە هاتووە لە قورئاندا لە سوورەتی ئالی ئەمراندا سوورەتی ژمارە 3 ئاەتی ژمارە 54 کاتێک خودای گەورە دەفەرمێت: ومكروا ومكر الله والله خير الماكرين. واتە بەڵام دژمنانی خوا پلانیان گێڕا، خۆش پلانەکانی پوچکردنەوە، چونکە خوا چاکترین و بەدەسەڵاتترین زاتێکە لە هەڵوەشاندنی نەخشە و پلانی دژمنانیدا. لە دوای ڕووداوی 11 سەپتەمبەر هەڵمەتێک دەستی پێکرد کە ئەوان هەڵسان پێی.
ئایا دەزانن ئیسلام زیاتر بڵاوبوویەوە لە دوای 11 سپتەمبەر؟ لە ماوەی تەنها 10 مانگ لە ئەمریکادا بەتەنها و لە دوای 11 سپتەمبەر زیاتر لە 34,000 ئەمریکی بوون بە موسڵمان و لە ئەوروپادا زیاتر لە 22,000 کەس بوون بە ئیسلام، ئەوش لە دوای 11 سپتەمبەرەوە و دوای 10 مانگ. گەشتی ئەوروپا دەکەم و گەشتی بەریتانیا دەکەم بە زۆری و گەشتی ئەمریکاش دەکەم. لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەر وتارم پێشکەش کردووە لە هەردوو وڵاتدا. ژماری ئەمریکەکان زیاتر بووە لەوانی کەوا ئامادەی وتارەکانم دەبن و ڕێژەی ئەوروپیەکانیش لە ئامادەبووان زیاترە. ئەمە شتێکی باشە. دەیانەوێت بزانن ئەم ئاینە چییە. بەشێک هێرشی بۆ دەکات و بەشێکیش بۆ فێربوونی. بەخێرهاتنی هەردوو لایەن دەکەین. من خۆشیم لەو کەسانە دێت بەرەو ڕاستی هێرش دەکەن. خۆشم دەوێن و دەزانن گەورەمان عومەر ڕەزای خوای لەسەر بێت یەکێک بوو لە سەرسەختترین دوژمنانی ئیسلام و پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای بۆ کرد لە لای خوددا بۆ هیدایەتدانی و خودای گەورە هیدایەتیدا. دواتر بوو بە یەکێک لە بەهێزترین ئەو کەسانی کە ئیسلامیان سەرخست. هەر بۆیە کاتێک گەنجانی موسڵمان دەڵێن مردن بۆ جۆرج بۆش و من پێیان دەڵێم مەڵن مردن بۆ جۆرج بۆش، بەڵکو داوای هیدایەتی بۆ بکەن و دەبینین هەر کاتێک هێرشیان کردوتە سەر ئیسلام زیاتر تەشەنەی کردووە. لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەر ژمارەی ئامادەبووان زیاتر بووە، هەتاوەکو لێرەشدا و تاوەکو لە بۆمبای کەسانی ناموسڵمان دێن ئامادەی وتارەکان دەبن. لە پێشدا پێشبڕکێ بوو بۆ هەر کەسێک کە پرسیاری بکردایە، بەڵام لە وتارەکانی ئەو چەند ساڵەی پێشوومدا بەڵام دواتر یەکەمینەکان دا بە موسڵمانەکان، بەڵام موسڵمانەکان گلەیی دەکەن لەوەی کاتیان کەم پێ دەدرێت بۆ پرسیارکردن و تاوەکو ئەمڕۆکەش کاتێک یەکەمینەکان دەدرێت بێت ناموسڵمانەکان ئینشاءالله. خودای گەورە بەڵێنمان پێدەدا لە قورئانی پیرۆزدا لە 3 شوێن و بابەتی جیاوازدا ئەمەمان پێدەڵێت. لە سوڕەتی تەوبە سوڕەتی ژمارە 9 ئاەتی ژمارە 33 هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون. واتا هر أو ذاته بۆیە پێغەمبەرەکەی هاوڕێ لەگەڵ هیدایەت و ڕێنمونی و ئاینی ڕاست و دروستدا ڕەوانە کردووە تا سەری بخات بەسەر هەموو بەرنامە و ئاینەکانی تردا، هەرچەندە شەریک پەیداکەر و هاوڵگران پێی سەخڵەت و دڵتەنگ دەبن. لە سوڕەتی فتح سوڕەتی ژمارە 48 ئاەتی ژمارە 28 و لە سوڕەتی سەفدا کە سوڕەتی ژمارە 61 ئاەتی ژمارە 9 ئەو کەسەی کەوا نێردراوەکانی خۆی ناردووە بۆ ڕێنمایی و ئاینی ڕاستەقینە تاوەکو بەسەر هەموو ئاینەکانی تر ئاشکرای بکات، هەتاوەکو ئەگەر هاوڵدانەرەکانیش ڕقی بەرامبەر هەڵگرن و خودداش بەسەکەوا شاید بێت بەسەریەوە. ئەم ئاینە ئاینی ئیسلام و خۆبەدەستەوەدانی مرۆڤە بەرەو خودای گەورە و تاکە چارەسەرە بۆ کێشەی مرۆڤایەتی. دەمەوێت کەوا وتارەکەم بە کۆتا بهێنم بە ئاەتێکی قورئانی پیرۆز لە سوڕەتی ئالی ئەمران سوڕەتی ژمارە 3 ئاەتی ژمارە 19. خدای گەورە لە کۆتا کتێبی ئاسمانیدا دەفەرمێت إن الدين عند الله الإسلام وما اختلف الذين أوتوا الكتاب إلا من بعد ما جاءهم العلم بغيا بينهم ومن يكفر بآيات الله فإن الله سريع الحساب. واتا تاکەڕێگەی ژیان یەک ئاینیە، ئەوەی کە خودای گەورە وەری دەگرێت، ئەویش ئیسلام ئاشتی. کامە ئاشتی کەوا مرۆڤ بەدەستی دەهێنێت لە ڕێگەی خۆبەدەستەوەدانی لە ڕێگەی خودادا. بەشی پرسیار و وەڵام لە کۆتا وتاری دکتۆر زاکیر نایک لاپەڕە 102. فەرموو خوشکەکەم، من خاتوو بەهافانە ئەنساری تکایە بە سادەیی لێم وەرگرە و بە ئاشتی و ئارامی. من لە کۆمەڵگایەکی جاینی لەدایک بووم بە ناوی دین و لە کۆمەڵگایەکی هیندۆسی ژیاوم بە خوێندنیش فێر بووم لە گوندەکەمان وەشوم بە موسڵمانێک کردووە، هاوسەرگیریم کردووە بە پێی یاسای هیندستان و من ئێستا بە جۆشەوە چاوەڕوانم کەوا باوەش بکەم بە ئاینی ئیسلام بە هەموو ئازادیەکی خۆم. بەڵام تکایە خوشکان و برایان، هەرچی وتوتان و بانگەوازتان بۆی کردووە دەربارەی ئیسلام ئەوە زۆر سپاسان دەکەم بۆ ڕێگا ڕۆشنکردنم. بەڕاستی من ئەمڕۆکە لە دایک بووم لە نوێوە، بەڵام هەرچی کەوا بانگەشەی بۆ دەکەن و دەیڵێن و هەرچی کەوا بوونی هەیە لە ئیسلامدا بمبەخشن کەوا کەسانێک نادۆزیتەوە کەوا بە خۆشەویستیەوە ئەنجامی بدات. ئەوانە سەرنجم ڕاناکێشن. ئایا دەتوانیت کەوا چارەسەرێکم پێ بڵیت لەبەر ئەوەی تۆ پێناسی کردارە ڕەوشتەکان دەکەیت لە ئیسلام داوەکو واجب و پێناسی تونڕەوی دەکەیت بە کردارێکی ناشایستە، بەڵام من کەسێک نادۆزمەوە کەوا ئەمانە ئەنجام بدات، هەروەیە دەتوانیت کەوا ڕێنیشاندەرم بیت؟ ئەم خوشکە پرسیارێکی زۆر باشی ئاراستە کردین. یەکەم جار دەمەوێت کەوا دەستخۆشی لێ بکەم و بە خێرهاتنی بکەم، هەروەکو خۆی دەڵێت کەوا لە نوێەوە لە دایک بۆتەوە. وشەیەکی شایستە بۆ ئەمە لە ئیسلامدا ئەویش گەڕانەوەیە، هەروەکو پێغەمبەری خۆشەویستمان محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێت هەموو مناڵێکی تازە لە دایک بوو لەسەر فیترەت پاکی لە دایک دەبێت. هەموو منداڵێک موسڵمانە، وشەی ئەلموسلم بەمانای کەسێک دێت کەوا خۆی دابێتە دەستی خودای گەورە. هەموو کەسێک کەوا لە دایک دەبێت خۆی داوەتە دەستی خوددا
هەروەکو ئەوەی کەوا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەو کەسە کاریگەری دایک و باوکی لەسەر دەبێت و کەسانی گەورەتر لە خۆی و مامۆستاکانی و دەبێتە ئاگرپەرست و هەتا دوایی کەوا لە ڕێگەی بەهێزی خۆی گومڕا دەبێت و کاتێکەوە کەسەکە دەگەڕێتەوە بۆ ئاینی ڕاستی و بەهێز کامە ئاین پاکی و فیترەت ئەوە وشەی شایستەکەوا پێناسەکردنی نییە بە گۆڕینی ئاین و ویان دووبارە لە دایک بوونەوەی بەڵکو گەڕانەوەیە. ئەی خوشکەکەم بەخێرهاتنت دەکەم بۆ گەڕانەوەت بۆ ئاینی ئیسلام بەخۆ بەدەستەوەدانت بۆ خودای گەورە سەبارەت بە پرسیارەکەت و ئەوەش کەوا تۆ گوێبیستی وتارەکە بوویت و ڕازیشی لەسەر ئەو خاڵە سەرەکیانی کەوا هاتووە دەربارەی ئیسلامت بیستووە، بەڵام تاکە گلەیت ئەوەیە کەوا مسلمانان ویان بەشێک لە مسلمانان بە گوێرەی قسەکانت بە دوای یاساکانی ئیسلام ناکەون. کەواتە چارەسەر چییە؟ ئایا لەگەڵ ئەم بیرۆکەیەدایت خوشکەکەم لەگەڵ ئەم بیرۆکەیەدایت کەوا بەشێکی زۆری مسلمانان بە دوای یاساکانی ئیسلام ناکەون؟ بەڵام ئامارەکان دەڵێن تاکە ئاین کەوا زۆرترین شوێنکەوتووی هەیە دەربارەی شوێنکەوتوانی. من دەربارەی ژمارە قسە ناکەم. ئەگەر کەسەکانمان هەژمار کرد و ئەگەر شوێنکەوتووی ئاینەکانمان هەژمار کرد ئەوە هەژماری گەورە مەسیحیەکانن کەوا دەگاتە نزیکەی 2 ملیۆن و ژمارەی مسلمانان دەگاتە نێوان 1.3 یان 1.4 ملیار مسلمان. بەڵام هەژماری ئەوانی کەوا یاساکانی ئاین جێبەجێ دەکەن دەگەڕێتەوە بۆ ئیسلام و ڕێژەی زۆرینە. بەڵام منیش هاوڕام لەگەڵ تۆدا لەبارەی ژمارەکان ژمارەی شوێنکەوتوانی ئیسلام دەکاتە 1.3 ملیار مسلمان و هەتاوەکو هەژمارێکی بچووکیش بێت دەبینین کەوا ئەو مسلمانانەی شوێنی یاساکانی ئیسلام دەکەون دەکاتە ملیۆنانێک کەس. هەر بۆیە ئەگەر ویستت کەوا لە ئیسلام تێبگەیت تکایە سەیری مسلمانان بکە و هەموو کات دەڵێم ئەگەر ویستان کەوا لەسەر هەر ئاینێک تێبگەن ئەوا سەیری شوێنکەوتوانی مەکەن بەڵکو سەیری سەرچاوەکەی بکەن. تکایە سەیری منیش مەکە، سەیری مسلمانانی دەوروبەرت مەکە. من نمونەم دا بە تۆ وەکو شۆفێر و ئۆتۆمبیلەکە. ئەگەر بمانەوێت کەوا تام و چێژ بە گەشتی ئۆتۆمبیل چۆنە و لە دوای شۆفێرێک کەوا نازانێت شۆفێری بکە دانیشتیت و بوو بە هۆکاری پەیدابوونی کارەسات و وێرانبوونی ئۆتۆمبیل ئەوا کێ لۆمە دەکەیت؟ شۆفێرەکە یان ئۆتۆمبیلەکە؟ شۆفێرەکە لۆمە دەکرێت. کایە ئیسلام مەڕوانن لەسەر شێوی مسلمانان. ئێمە لەبەر ئەم هۆکارە وتار دەکەین لەبەر مسلمانان و نامسلمانان هەتاکو لە تواناماندا بێت هەوڵ دەدەین کەوا مسلمانەکەم تەرخەمەکان نزیکتر بخەینەوە لە ڕاستی و پەیوەست بوون. لەبەر ئەوەی ئەوان تەنها بە نامسلمانن ئێمە هەوڵ دەدەین کەوا بیانکەین بە مسلمانی وتە و کردار و لە هەمان کاتدا هەوڵ دەدەین کەوا نامەیەک لە ئیسلام بنێرین بۆ نامسلمانەکان بۆ ئەوەی کەوا لە ئاین تێبگەن. و سەبارەت بەوەی کەوا تۆ لەدایک بوویت لە خانەوادەیەکی شوێنکەوتووی ئاینی جاینی ئەوە زۆر کەسانی نامسلمان لە دەوری تۆن ئەوە تۆ هاوسەرگیریت کرد لەگەڵ کەسێکی مسلماندا، بەڵام لەوانەیە دوای ئەوەی کەوا تۆ گوێبیستی وتاری ئەمڕۆ بوویت و فێریشتی زۆر بوویت دەربارەی ئیسلام کەوا گەڕایتەوە بۆ بڕواداری هەروەکو وتم لەوانەیە کەوا تۆ مەبەستێکی نەساڕیت گرتی بە دووەک ناوەکەت بەتەنها، بەڵام ئەمڕۆکە گەڕایتەوە بۆ باوەڕی ڕاستەقینە و ئەمەش دەستخۆشیت لێ دەکەین خوشکەکەم. تکایە ئەگەر ویستت کەوا سەیری مسلمانان بکەیت ئەوە لە ئیسلامدا باشترین و بەرزترین نمونەمان هەیە، ئەویش محەممەدە کۆتا پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەم کتێبەش قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چارەسەری کێشەی مرۆڤایەتیت بۆ دەکەن. سەری مسلمانان بکە، لەوانەیە هەندێک مسلمان نزیک بن لە ئیسلامەوە و یاساکانی بە ئەنجام بگەیەنن و هەندێکیشیان بە تەواوی مانای دووری دوورن لی. هەر بۆیە سەیری سەرچاوی سەرەکی بکە، تێبگە و بەدوای بکەوە. ئینشاء الله دەکەویتە باری ئاشتی و ئاسایش لە دنیا و ئاخیرەت ئینشاء الله. زۆر سپاس بۆ پرسیارەکەت خوشکەکەم. بەڵێ براکەم بەڕێزم، من پرۆفیسۆر سیشیم، پیشەم ئەندازیاریە و هەندێکی جوانە وتۆتەوە. ئەمە لەلایەن خودداوەیە کەواوای کردووە من باشم لەباری بیرکاریدا. لە سەرەتادا ڕێز لە پیشەکەت دەگرم و داوا دەکەم لە خوددا تەمەندرێژیت بۆ بکات و بە چاکە بۆتی بنووسێت و سوپاسی هەموو ئەو مسلمانانە دەکەم کەوا لێرە ئامادەن و منیان پێشخست بۆ وتنی پرسیارەکەم. بەڕێزم، من بەها خفات جیتام خوێندەوە و ڕامایاشم خوێندوەتەوە بۆ شێوەیەی کەوا من هیندۆسم و چوونم بۆ پەرستگاکان و شتەکانی تر واز لێهێناوە، بەڵام هاوسەری خوشکەکەم مسلمانە. ئەو قورئانێکی پێدام منیش 2 جار خوێندمەوە و بە شێوەیەکی ئاشکرا دەڵێم کەوا بانگەوازەکەی تۆم گۆڕیوە بۆ ئینگلیزی. بسم الله الرحمن الرحیم، بەدی دەر و ڕۆزی بەخش، بەدی هێنەری دنیا، گەورەی ڕۆژی دوایی. بخوێنەوە 12 جار یان 15 جار یان 20. من نایهەڵم کەوا بوەستێت و من بانگی خوددا دەکەم و زۆریش ڕازیم بەوە و تاکە پرسیارەکەشم دەربارەی جۆری ناوەوەی پارە پەیداکردنەکەمە. خودی خۆم زۆر باشم لەباری بیرکاریدا و هەروەها شیکەرەوەی هونەریم لەباری بۆرسەدا. من زۆر باشم لەباری پێشبینیکردنی داهاتوو لە هەڵبژارنەکانی بۆرسەدا و من ئەو کەسانە ناناسم لێرەدا کەوا لەباری بۆرسەدا دەزانن کەوا خۆی دەگرێتەوە لە کۆمەڵێک ژماری بیرکاری زۆر و هەروەها پێویستی بەزانینی چۆنێتی یاریکردنەکەیەتی. هەموو کات لە شوێنە بەرزەکانم و هەمیشە براوام لە کۆتایی مانگەکەدا ئەوە یاریکی بیرکاریە خەڵکی لی نازانێت. ئایا بۆ من دەکرێت کەوا بەردەوام بم لەم شێوازی پەیداکردنە و من بۆ ماوەی 3 ساڵە دەناڵێنم. من پارە پەیدا دەکەم، دەتوانم کەوا پارە پەیدا بکەم
جا هەرچەندێک بێت، بەڵام من نامەوێت کەوار بە ڕێگەیەکی ناشەرعی پەیدای بکەم. ئەگەر حەرامە ئەوە بوو هەتایە بازی لێدەهێنم و دەست دەکەمەوە بەوانەوتنەوە تا کۆتایی. الحەمدولله، سوپاس بۆ خوددا ئەم برایە بەڕاستی پرسیارێکی باشی کرد و بەرزی دەنرخێنم کەوا دوای خوێندنەوەی بەها خڤاتیتە و ڕامایان و وە کتێبی پیرۆزی هیندۆسیەکان دووجار قورئانیشی خوێندەوتەوە و دام بەڕاستیەکەدا دەنێت و هاوسەری خۆشکەکەشی موسڵمانە و خۆشی کەسێکی زیرەکە لە بیرکاریدا. لە کاتی چوونمەوە بۆ قوتابخانە لە پۆلی 1 تا پۆلی 9دا هەمیشە پلەی یەکەمم بەدەست دەهێنا بە بەردەوام. بمبورە دەربارەی بیرەوەریم کەوا سەرقاڵم کردیت بەڕێزم. من کەسێکی وەکو تۆم نەدیوە، ئەوە نیعمەتە لەلایەن خودداوە و ئەگەر نیعمەتێکە لەلایەن خودداوە منیش دەمەوێت وەکو تۆم لەبێت ئینشاءالله. ئینشاءالله ئەگەر خوددا ویسی لە سەرەتادا وەڵامی پرسیارەکەت دەدەمەوە، دواتر دێمە سەر قسەکەشت ئینشاءالله. سەبارەت بە پرسیارەکەت کەوا تۆ لە بۆرسەدا کار دەکەیت و تایبەتیت بە پێشبینیکردن بۆ داهاتوو هەڵبژاردەکان و جیاواز لەوەش تۆ لە بیرکاریدا زیرەکیت، شیکردنەوەت بە بەردەوامی و قازانجکردن لە کۆتایی هەموو مانگێک بە پرسیارەکەشت ئایا ئەم قازانجە حەڵاڵە یاخود حەرام. سەبارەت بە بۆرسە بە شێوازی خۆی حەرام نییە، مادەم کارەکانت لە بۆرسەدا بە ڕێگای ئیسلامیدا دەڕوات، حەرام لە ئیسلامدا ئەویش ڕیبایە زیادە. هەر بۆیە ئاەتی زۆر هەنکەوا لە قورئاندا لە 8 بابەتی جارە دواوە. خودای گەورە دەڵێت لە قورئاندا کەوا ڕیبا حەرامە لە سورەتی ئالی عیمران سورەتی ژمارە 3 ئاەتی ژمارە 130. يا أيها الذين آمنوا لا تأكلوا الربا أضعافا مضاعفة واتقوا الله لعلكم تفلحون. واتا أي أواني باورتان هێناوە سو بە چەند قات و چەند بەرامبەر مەخۆن، ئەمەش چەند قۆناغێک بوو لە حەرامکردنی بە یەکجاری. لەخوا بترسن بۆ ئەوەی سەرفراز بن. و لە سوورەتی نیسا سورەتی ژمارە 4 ئاەتی ژمارە 161 وأخذهم الربا وقد نهوا عنه وأكلهم أموال الناس بالباطل وأعتدنا للكافرين منهم عذابا أليما. واتا هەروەها بەهۆی سوو خۆریانەوە کە بەڕاستی لیان حەرام کرابوو و بەهۆی ئەوەشەوە کە ماڵی خەڵکی بە ناڕەوا دەخۆن هەندێک شتی تری حەڵاڵمان لێ حەرام کردن. بێگومان بۆ ئەوانیان کە بێباوەڕن سزایەکی بە ئێشمان ئامادە کردووە. و لە سوورەتی بەقەرە سوورەتی ژمارە 2 ئاەتی ژمارە 275 تاکو ئاەتی ژمارە 279 الذين يأكلون الربا لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس ذلك بأنهم قالوا إنما البيع مثل الربا وأحل الله البيع وحرم الربا فمن جاءه موعظة من ربه فانتهى فله ما سلف وأمره إلى الله ومن عاد فأولئك أصحاب النار هم فيها خالدون. يمحق الله الربا ويربي الصدقات والله لا يحب كل كفار أثيم. إن الذين آمنوا وعملوا الصالحات وأقاموا الصلاة وآتوا الزكاة لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله وإن تبتم فلكم رؤوس أموالكم لا تظلمون ولا تظلمون. واتا ئەوانەی سوود دەخۆن هەڵسوکەوت ناکەن و ڕاست نابنەوە لە گۆڕدا مەگەر وەک ئەو کەسەی کە شەیتان دەستی لێوەشان دەبێت هەر لە دنیادا سروشتی نین و لە قیامەتیشدا وەک شەت دەبن، چونکە ئەوانە دەڵێن کڕین و فرۆشتن وەک سوو وایە، لە حاڵێکدا خوا کڕین و فرۆشتنی حەڵال کردووە و سوی حەرام کردووە. جا ئەوەی ئامۆژگاری پەروەردگاری پێگەشت و وازی هێنا ئەوەی دەستی کەوتووە بۆ خۆی و کاری لە لێپرسینەوەشی دەکەوێتە لای خوا، بەڵام ئەوەی دەست بکاتەوە بە سوخۆری ئەوانە جێنشینی ناو ئاگری دۆزەخن و ژیانی هەمیشەیی تیادا دەبەنە سەر. خوا سوخۆران تەفروتونە دەکات و بەرەکەتی لێ هەڵدەگرێت
بەڵام پاداشتی خێر و سامان بەخشین برە و پێدەدات و بەرەکەتی تێدەخات. بێگومان خوا هیچ کافرێکی تاوانباری خۆش ناوێت. بەڕاستی ئەوانی کە باوەڕیان هێناوە و کردەوە چاکەکەیان ئەنجام داوە و نوێژەکانیان بە چاکی بەجێهێناوە و زەکاتیان داوە، تەنها پاداشتیان لای پەروەردگاریانە. ئەوسا نەترس و بیمیان لەسەرە و نەغەم و پەژارە دەیانگرێتەوە. ئەی ئەوانی باوەڕتان هێناوە، پارێزگار و خواناز بن، وەواز لە پاشماوەی سوو بهێنن ئەگەر ئیماندارن. خۆ ئەگەر وانەکەن ئەوە جەنگ لەگەڵ خودا و پێغەمبەرەکەیدا ڕابگەێنن کە سەرنجامەکەی زۆر سامناکە. خۆ ئەگەر داوای لە خۆشببوون بکەن لە سوخۆری واز بهێنن، ئەوە تەنها بۆتان هەیە سەرمایەکانتان وەربگرنەوە. نەستەم دەکەن لە قەرزکارەکان و نەستەمتان لێ دەکرێت. ڕیبا ویان زیادە حەڕامە، بەڵام لە بازاڕی پشکدا ئەوانەی کەوا بە دوای یاسەکانی ئیسلام دەکەون و شێوازی قازانج و زیان دیاری دەکرێت ئەوە حەڕام نییە. و بە شێوەیەک کەوا هەر کەسێک قەرزی برد لە بانک ئەوە دەبن بە شەریک، چونکە یاسای بانک دەوڵەمەند دەکات بە دەوڵەمەندتر و هەژارش دەکات بە هەژارتر. بانک پاڵپشتی لە خراپە و فەساد دەکات لە کۆمەڵگەدا، هەروەکو ئەوەی ڕوویدا لە هەشتاکانی سەدەی ڕابردوو ئەو کاتێکەوە خەرجیەکان زیادی کرد بەهۆی قمارخانەکان و یانەکانی خواردنەوەوە. کارەکە لە سیستەمی ئیسلامیدا جیاوازە، سیستەمی بانکی ئیسلامی جیاوازە. ئیسلام پاڵپشتی دەکات لە قازانج و زیان. تۆ چی دەکەیت لە بۆرسە؟ پشکەکان دەکڕیت. ئابەم شێوەیە دەبیتە هاوبەش لە کۆمپانیاکەدا بە ڕێژەی سەدی، جا بە شێوی لە 100 یان لە 100 یان لە 0.1. ئیسلام پاڵپشتی لە هاوبەشی دەکات لەسەر قازانج و زیان. ئەگەر تۆ کار دەکەیت لە بۆرسە و پشکەکان بە شێوەیەک هاوپێچە لەگەڵ شریعەتی ئیسلامی، و ئەگەر تۆ پشکەکانی کۆمپانیا کوحولیەکان ناکڕیت، و یان کۆمپانیایەک کەوا کار دەکات بە سوو، و یان کۆمپانیای پارە و کۆمپانیایەک کەوا ئاوا کار دەکات بە خراپی ڕاگەاندن و فیلمە سێکسیەکان، ئەگەر ئەو جۆرە کۆمپانیایە کاری لێ بکەیت ئەوە پارەکەت مەخەڕە پرۆژێک بۆ خراپەکاری وەکو خواردنەوە کوحولیەکان و مادە هۆشبەرەکان. کاری کۆمپانیەکانی دەرمان مباحە، بەڵام هۆشبەرەکان قەدەغەن وەکو کۆکاین و هیرۆین و فیلمە سێکسیەکان ئەوە حەرامە. ئەگەر پشکەکانت لەم کۆمپانیانەیە ئەوە بەرهەمهێنان تێدا حەرامە. دووەم، ئەگەر تۆ بەشداری دەکەیت لە بەشی باجەکان ئەوە ئەمە قومارە، و لە کاتی ئێستادا خەڵکی پشک دەکڕن و دوای 2 خولەک دەیفرۆشن، ئەویش لەسەر بنەمای زانیاریەکانی پێش و باجگری لە ئیسلامدا حەرامە. کەواتە ئەگەر بۆرسە باشە دەتەوێت کەوا بەرهەمهێنانی تێدا بکەیت، کەواتە ئەگەر دەتەوێت کەوا تا کۆتایی لەوێدا بمێنیتەوە ئەو ببە بە هاوبەش تاوەکو منیش کار لەگەڵ بۆرسەدا دەکەم. بەڕێزم، تۆ وەڵامی ئەو خاڵت نەدامەوە کەوا پرسیارم لێ کردیت، ئەویش پێشبینیکردنی داهاتووە بۆ هەڵبژارنەکان. دێمە سەر ئەم باسەش، دەتوانیت کەوا 10 ڕوپیە بدەیت و پشکێکی 100 ڕوپیەیی پێ بکڕیت و ساڵانێکی درێژ پارێزگاری لێ بکەیت. دێمە سەر ئەم باسە. بەڵێ بەڕێزم، حەز دەکەم کەوا وەڵامی تەواوت بدەمەوە. باشە، زۆر سپاس بەڕێزم، ببوورە بۆ پچڕاندنەکەت. و ئێستاش دێینە سەر بەشی پێشبینی داهاتووی هەڵبژارنەکان، بەوەی چی کەوا بەشێک دەکڕیت لە پشکەکان و کاری پێدەکەیت و جیاواز لەمەش، و سەبارەت بە داهاتووش ئەگەر شتێکت کڕی و پارێزگاریت لێ کرد دەزانم کە دەتوانیت بیفرۆشیت و دەتوانیت کەوا گرنتیەکەشی بەدەست بهێنیت. و لێرەدا کەسێکی تر هەیە داواکاریش هەیە. ئەوە دەزانم لەوانەیە وەکو تۆ شارەزانە بم، بەڵام ئەوە دەزانم کارکردن بە باجی داهاتوو حەرامە، بەڵام بەکرێگرتنی کاڵاوەکو ئەقارات کاتێک کەوا بەشێکی ئەقار بە ڕێژەی لە 100 ئەو کاتە ڕێژەکە زیاد دەکات، چونکە تۆ پێویستە کەوا پارەی تێچوونەکان بدەیت. وا دابنین کەوا تۆ ئەپارتمێنتێک دەکڕیت، کاتی دیاریکرا بۆ پارەدانەکە 2 ساڵە، لە ئێستادا لە 100 پارەکە دەدەیت، دواتریش لە 120 و دواتریش نرخەکەی لە 120 بەرز دەبێتەوە. تۆ دەیفرۆشیت، ئەو مباحە، بەڵام کارکردن بە پشکەکانی نابێت لەم بارەیەوە بکرێت. لەم بارەیەوە تۆ هیچ پشکێکت لەبەردەستدا نییە تاکو کاری لەسەر بکەیت. کاتێکەوە بەشێک لە پارەکەی دەدەیت و کەسێکی تر پەڵپشتی دەکات، ئەیچی ئەگەر نرخەکەی دابەزی، ئەوە ئەو هەڵدەستێت بە چاوپۆشیکردن. دەزانی چاوپۆشیکردن چییە؟ چاوپۆشیکردن لە زیانی ساماندا ئەم شتان هەمویان حەرامن لە ئیسلامدا، بەڵام بۆرسە زۆر بەشی حەرام نییە مادەم کاڵەکانی کرێ وەردەگیرێت، ئەمەش مباحە لە ئیسلامدا. و تۆ پرسیارت کرد دەربارەی بوونی تۆ تێیدا کەوا ئەمەش بڕێکی زۆرە لە پارە. ئەگەر تۆ بەدەستی دەهێنیت بە ڕێگەیەکی ناشەرعی ئەوە خۆت حەزی پێ ناکەیت ئەو پارەی کەوا بەدەستی دەهێنیت، ئەگەر حەڵال نەبێت ئەوە دەوەسیت لەکردنی ئەم کارە. ئەوەی کەوا لای ئێمە گرنگە ئاشتی و ئاساییشە لە دنیا و لە ئاخیرەت. ئاشتی لە کۆتاییدا زیاترن و ویستراوە، کەواتە ئەوەی کەوا بەدەستی دەهێنیت حەڵال بێت ئەوە چاکە لە دنیا و لە ئاخیرەت بەدەستی دەهێنیت ئینشاءالله. و داوا لە خوددا دەکەم کەوا لە ئاشتی و ئاسایش سەرکەوتوانی دنیا و کۆتاییدا بتهێڵێتەوە. هیوادارم کەوا وەڵامێکی تەواو بووبێت. سپاس بۆ ئەم ڕێزت کەوا بۆ منت دانا و ئەم کاتەش من دەست دەکەم بە ئەوانەوتنەوە بە شێوەیەکی تەواو بەڕێزەکەم. زۆر سپاس. بەڵێ براکەم، ناوم ئەبهەیشیکە. کاتێکەوە 14 ساڵ بووم لە ماڵەوە ڕام کرد بە هۆکاری شەڕکردن لەگەڵ خانەوادەکەم. پیاوێکی سعودی بردمی بۆ کیریلا و ئیسلامی فێر کردم. من 2 ساڵ لەمەوە بەرهاتمە نێو ئیسلام.
ئێستا لە بەردەم هەمان دەڵم کەوا هاتوومەتە نێو ئیسلام ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. الله أكبر. پرسیارەکە چییە براکەم؟ ئایا دەتەوێت کەوا پرسیار بکەیت لە دکتۆر زاکیر؟ نەخێر بەڕێزم، دەمەوێت کەوا قسەیەک بکەیت لەسەر ئەمە بەڕێز نایک. بەخێرهاتنت دەکەم برای بەڕێز و دەستخۆشیت لێ دەکەم بۆ هاتنە نێو ئیسلام و بۆ دڵنیایی تۆ دەتوانیت کەوا شایەتی بدەیت کە ئەم سعودیانەی ترساندویت بە شمشێر. ئایا ئەو ترساندویتی بە شمشێر براکەم؟ نەخێر. ئایا هیچ هێزێکی لە دژی تۆ بەکارهێناوە؟ نەخێر. ئایا بەچەک تۆی ترساندووە؟ نەخێر. من لە دڵەوە باوەڕم بهێناوە ماشا ئەڵڵا و ئەگەر نا دەستگای هەواڵگری لێکۆڵینەوەم لەگەڵ دەکات. دەمەوێت کە قورئانێکی وەرگەڕاوت پێشکەش بکەم. ئایا دێت بۆ لای سەکۆکە؟ بیرم دێت کەوا یەکەم وتارم پێشکەش کرد بەر لە 8 ساڵ. بیرم دێت کەوا یەکەم وتارم پێشکەش کرد بەر لە 8 ڕۆژ. خوشکێک لە نێوان ئامادەبووان هاتە نێو ئیسلام. باوەڕ بکەن ناتوانم کەوا ڕوخساری خۆم ببینم. ناتوانم جگە لەوەی کەوا لە تەنیشتی ڕاستمەوەیە لە بەردەم مایکرۆفۆنەکە ڕوخساری ببینم. ئێستا ناتوانم کە ڕوخساری تۆ ببینم و نەشم توانی کەوا ڕوخساری ئەو ئافرەتە ببینم کە هاتە نێو ئیسلام. لە یەکەم ڕۆژدا ڕۆژی شەمە ئەو کاتە دەستگای هەواڵگری هات بە پرسیار و وەڵام وەرگرتن دەربارەی شوێنی ئەو ئافرەتە. منیش پێم وتن من هەتا ڕوخساریشی ناناسم. لەوانەیە کەوا بینی بێتان لە تەلەڤیزیۆن کەوا قەرەباڵغەیەکی زۆر بوو. لێرەدا لە ڕاستیدا خەڵکی شێوەی تۆ دەبینین لە تەلەڤیزیۆندا، بەڵام من شێوەی تۆ نابینم. هەر بۆیە خەڵکی دەتوانن ببینن کەوا هیچ کەسێک هێزێکی بەرامبەر بە تۆ بەکار نهێناوە و هیچ کەسێک ناتوانێت بەکاریشی بهێنێت تاوەکو زۆرت لێ بکات بۆەوەی ببیت بە ئیسلام، تەنها ئەگەر بە خۆشەویستیەوە ئەوش لە دڵەوە. و ئەم وڵاتەمان هندستان یەکێکە لە نیمچە وڵاتەکانی جیهان کەوا دەستورەکەی تێدا هاتووە کە هەموو هاوڵاتیەکی هندی مافی هەیە کە هەوڵ بدات و بانگەواز بکات بۆ ئاینەکەی. ئەمە وڵاتێکی دیموکراتیە، بەڵام من شانازی پێوە دەکەم کەوا مافمان پێدەدات کەوا هەوڵ و بانگەواز بکەین بۆ ئاینەکەمان و زۆرکردن لە هەر کەسێک کە ببێتە سەر ئاینێکی تر قەدەغە کراوە. ئەمە تەنها لە یاسای هندستاندا قەدەغە نییە، بەڵکو لە یاسای ئیسلامیشدا قەدەغەیە کە ناتوانن کەسێک ناچار بکەن کە بێتە ناو ئیسلام. ئێوە ئەم پەیامە دەگەێنن ئەگەر هاتنە نێو ئیسلام، ئەوە باشە، و ئەگەر نەهاتە نێو ئیسلام ئەوە کێشە نییە، لەبەر ئەوەی کە ئێمە دەتوانین کە شایەتی بدەین لە ڕۆژی دوایی بانگەوازمان بۆ ئیسلام. سپاست دەکەم براکەم کە هاتیتە نێو ئیسلام، زۆر سپاس. بەڵێ لێرەدا خوشکێک هەیە لای مایکرۆفۆنەکە. ئێوارە باش، من دکتۆر بوجام، تایبەتمەندم لە بواری چارەسەری سروشتی. لە کاتی وتارەکەت ئەم دەستەواژەیە دوت دەمەوێت کە دووبارەی بکەمەوە. وتت ئەگەر هەر کەسێکی موسڵمان پێداگر بێت ئەوە چارەسەرە بۆ کێشەی مرۆڤایەتی. دەمەوێت کە ڕاستیەک دەربخەم. من زۆر بچووکم کە شت ڕاست بکەمەوە، ببوورە بۆ ئەمە، بەڵام لە ناخی دڵمەوە هەست دەکەم کە ئەم ڕستەیە ڕاسترە ئەگەر بیکەم بەم شێوازە. ئەگەر هەر کەسێک پێداگر بێت ئەوە چارەسەرە بۆ کێشەی مرۆڤایەتی، موسڵمان و هیندۆس و مەسیحی و یان هەرچیەک بێت. ئەم خوشکە دکتۆرە پرسیارێکی باشی کرد. ئەی خوشکی من، ئەگەر من هەڵم کرد ئەوە من ئامادەم کەدان بە هەڵەکەمدا بنێم کە ئەمە هۆکارە بۆ دانیشتنی پرسیار و وەڵام. ئەگەر وتم 2 + 2 دەکاتە 5 ئەوە پێویستە کە بۆمی ڕاست بکەنەوە کە وەڵامەکە 4 نەوەک 5. من مرۆڤم و کۆمپیوتەر نیم، من مرۆڤم، بۆیە دەبێت کە هەڵەش بکەم. هەر بۆیە لە بەشی پرسیار و وەڵامدا دادانیشین. و سەبارەت بە وتەکەشت من تەنها وتم ئەگەر هەموو موسڵمانان پێداگر بن ئەوە کێشەی مرۆڤایەتی چارەسەر دەبێت. و تۆ ئەمەت بۆ من ڕاست کردەوە وتت ئەگەر هەموو مرۆڤێک پێداگر بێت ئەوە دەبێتە چارەسەر بۆ کێشەی مرۆڤایەتی. پێداگر بە چ ڕێگەیەک؟ ئەو ڕێگەی کە وتم پێداگر بێت لە سۆز و بەزەیی. ئەی خوشکی من، ئەگەر تۆ گوێویستی وتارەکەی من بووبی ئەوە وتم موسڵمانی پێداگر کەسێکە کە پێداگرە لە سۆز و بەزەیی و خۆشەویستی و ئەمانەت و دادپەروەری، و ئەگەر نا ئەوە دزێکی پێداگری لێ دەردەچێت. دەیەوێت کە دزی بکات ویان دەزرێژی کارێکی پێداگر. ئەگەر بموتای پێداگر بە تەنها ئەوە کێشەکان چارەسەر ناکات. لەلایەن منەوە دەبێتە دەزرێژی کارێکی دڵخۆش. دەڵێت کەوا من دەزرێژی کارێکی پێداگرم. ئەگەر وشەکان هەموو بکەیت بە ئینگلیزی ئەوسا باشتر تێدەکەیت کە مەبەستێدا چییە. ئەگەر مرۆڤی موسڵمان پێداگر بێت کە چی بێت؟ ئەگەر هەموو مرۆڤێکی موسڵمان پێداگر بێت و خۆی بداتە دەستەوە بۆ خودای گەورە ئەوە هەموو کێشەی مرۆڤایەتی چارەسەر دەبێت. ئەگەر وشەی عەرەبی بەکار بهێنم ئەوە زۆر کەس حەزی پێ ناکەن. من دەربارەی تۆ قسە ناکەم خوشکەکەم. نەخێر قسە دەکەم دەربارەی هۆکارەکانی ڕاگەیاندن. کاتێک وشەی ئیسلام یان مسلیم بەکار دەهێنم ئەوە ئارەزووی لێ ناکەن. هەر بۆیە دەمەوێت وەڵامی پرسیارەکە دووبارە بکەمەوە. ئەمەش بۆ سوودی ناموسڵمانەکان. ئەگەر هەموو مرۆڤێک ببێتە کەسایەتیەکی پێداگر ئەویش لە بابەتی خۆبەدەستەوەدانی بۆ خودای گەورە ئەوە کێشەی مرۆڤایەتی چارەسەر دەبێت. جا ئەو کەسە مسلمان بێت یا هیندۆس یان مەسیحی بێت، یان ئەگەر وشەی جا ئەو کەسە مسلمان یان مەسیحی یان هیندۆسە یان دەستدرێژی کار یان دەست ئەوە کردارەکە سەرکەوتوو نابێت. لەبەر ئەوەی کەوا پێویستە مسلمان بێت تاوەکو خۆی بداتە دەستی خوددا، پێویستە کەوا مسلمان بێت. ئەی ئەگەر هیندۆسێک خۆی دایە دەستی خوددا زۆر باشە، ئەوە خوددا لێ قبوڵ ناکات؟ نەخێر.
نەخێر بابەتەکە بەم شێوەیە نییە، بەڵێ خوشکەکەم چاوەڕێکە کاتم پێ بدە. ئەگەر دووبارە پرسیارت کرد ئەوە وەڵامێکی ترت پێدەدەم. نەخێر بەڕێزم، تۆ بە تەواوی ڕاستی پێناسی وشەی هیندۆس چییە خوشکەکەم؟ هیندۆسی پێناسە جوگرافیەکەی واتە خەڵک ئەوانی کەوا لە سەرخاکی هیندستان دەژین. هاوشێوەی ئەم پێناسەیە منیش هیندۆسیم، من مسلمانێکی هیندۆسیم، ئەمەش بەپێی ئەم پێناسە جوگرافیە. بەڵام یەکەم کەسکەوە ئەم وشەی بەکارهێنا ئەو عەرەبانە بوون کەوا هاتن بۆ هیندستان. کاتێک چوون بۆ سعودیا بە منیان وت هیندی. وشەی هیندۆسی ئەمە پێناسەیەکی جوگرافیە، بەڵام ئەمڕۆکە بەکاردەهێنرێت بۆ جیاکردنەوەی ئاینەکان. هاوشێوە لەگەڵ سوامی فیفیکاندا کە دەڵێت شوێنکەوتوانی ئەم ئاینە دەبێت ناوبندرێن بە ڤیتاندین لەبەرەوەی ئەوان شوێنی کتێبی ڤیدا کەوتون. کەواتە هیندۆسی ناوێکی داتاشراوە. لە هەر زانایەک بپرسە کەوا ئەگەر وتت ئایا دەکرێت کەوا هیندۆسێک ببێت بە مسلمان، بە شێوەیەکی جوگرافی من هیندۆسیم و لە هیندستان دەژیم و خودی خۆم دەدەمە دەستی خوددا. من کەسێکی ئاشتی خوازم، بەڵام خوشکەکەم کاتم پێ بدە ڕوونی بکەمەوە. هەتاوەکو ئەمریکیەکانیش کەسی باشن، هەتاوەکو ئینگلیزەکانیش کەسی باشن. کەواتە وتت کەوا هەموو خەڵکی جیهان پێویستە لە هیندستان بژین؟ وەجگە لە ژمارەی دانیشتوانەکەی دەمەوێت کەوا وەڵامی پرسیارەکە بڵێمەوە. ژمارەمان زیاترە لە 1 ملیار مرۆڤ. خوشکەکەم تکایە بهێڵە وەڵامەکە تەواو بکەم. پرسیارێکت کرد منیش وەڵامت دەدەمەوە، تۆ پرسیارت کرد و منیش وەڵام دەدەمەوە. چانسێکی ترت پێ دەدەین و پرسیارێکی تر کێشە نییە. بەدڵنیاییەوە، بەڵام بهێڵەکەوە کەمێک ڕوونی بکەمەوە. پێویستە لەو شانە تێبگەیت کەوا بەکاری دەهێنیت. ئەگەر هەموو مرۆڤێک پێویست بێکەوە لە هیندستان بژی، ئەوە حکومەتی هندی تووشی کێشە دێت. دانیشتوانێک بەم ژمارەیەوە دەڵێن نێوانێک بهێڵنەوە لە نێوان منداڵ یەکەم و دووەم. دوای ئەوەی کەوا 2 منداڵتان دەبێت هیتر مەهێنە دنیاوە. ئەوان قسە دەکەن دەربارەی ڕێکخستنی خێزان. ئێمە دوانین و 2 منداڵیشمان هەیە. چ نێوانێک بهێڵینەوە لە نێوان منداڵ یەکەم و دووەم؟ دوای ئەوەی 2 منداڵمان هەبوو نابێت هیترمان هەبێت. ڕێکخستنی خێزان دەتوانێت گوێبیستی وەڵامەکە بیت لە وتاری قورئان و زانستی حەدیث. کەواتە خوشکەکەم ئەگەر وتەکانت بە ئینگلیزی نەبێت ئەوە ئەم خەڵکە تووشی شڵاژان دەبن. و ئەگەر هەر بەو شێوەیە ئەگەر تۆ هیندۆسیت بەخۆ دەدەیتە دەستەوە بۆ خوددا و شوێنی کتێبی ڤیدا دەکەویت، ئەگەر وتارەکەمت بینی بێت دەربارەی هاوشێوەیی نێوان ئیسلام و هیندۆسی، دەمینیت کەوا لە کتێبی ڤیدا نووسراوە کەوا مرۆڤ باوەڕی بە یەک خوددا هەبێت ئەگەر شوێنی ڤیدا دەکەوێت. و ئەمە باس کراوە لە ئوبانی شات چادوگیا دەرگای ژمارە 6 بەشی 2 ئاەتی ژمارەیە کە دەڵێت خوددایەکە و هیچ هاوبەشی نییە. ئەمە باس کراوە لە ڤیداشدا یا جوور ڤیدا دەرگای ژمارە 32 ئاەتی ژمارە 3 لەبەر ئەوەی تەنها هەر خۆیەتی هیچ براسیمایەکی نییە. براسیما واتە وێنە، پەیکەر یان شێوە. بۆ ئەم خوددایە گەورەیە کە هیچ شێوەیەک نییە هاوڕا لەگەڵ کتێبی ڤیدا، هیچ پەیکەرێک یان هەر وێنەیەک وێ شێوەیەکی نییە. ئەگەر تۆ هیندۆسیت ئەمە هاتووە لە کتێبی ڤیدادا کەوا پێغەمبەری کۆتایی دێت، دوهەمینی پێغەمبەرانە، ناوی محەممەدە صلی الله عليه وسلم. و هەروەها موژدەی هاتنی دراوە لە کاڵکی ئاڤاتار دەرگای ژمارە 2 ئاەتی ژمارە 5 و 6 و 7 و 9 و 11 و 15 و هاتووەکەوە ئەو لەدایک دەبێت لە شاری ئاشتی کە چی مەکەیە و ناوی باوکیشی ڤیشنۆیاش چی واتە بەندەی خوددا عەبدوڵڵاه کەوا ئەمەش ناوی باوکی پێغەمبەری خوددایە صلی الله عليه وسلم و ناوی دایکیشی سوماتی دەبێت یعنی ئاشتی خواز واتە ئاشتی خواز و ئارامی. وەرگەڕانی بۆ عەربی دەبێتە ئامینە کەوا ئەوەش ناوی دایکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و لە 12 مانگی مادەهەف لەدایک دەبێت. دەزانین کەوا ئەگەر لە 12 مانگی ڕەبیع ئەوەل لەدایک بووە و 4 هاوڵی دەبێت لە ئەسحاب کەوا ئەوانیش خولەفای ڕاشدینن. دەتوانم کەوا زیاتر و زیاتریش بەردەوام بم. وتارێکم پێشکەش کرد لەسەر هاوشێوەی لە نێوان ئیسلام و هیندۆسی. ئەوەی کەوا دەمەوێت بیڵێم خوشکەکەم ئەوەیە کەوا ڕازی ببین بەوەی کەوا کتێبەکانمان یەکە و بەلایانی کەمەوە و ئەوە وشەی خوددایە. هیندۆس دەڵێت کەوا ڤیدا وشەی خوددایە و مسلمانان دەڵێن کەوا قورئان وشەی خوددایە. بهێڵن کەوا ڕازی بین بەلانی کەمەوە لەسەر ئەوەی کەوا هاوبەشە لە نێوانی ئێمەدا و لە کتێبە پیرۆزەکانمان بەرم بەرە وشەیەک لە نێوانی ئێمە و ئێوەدا. ئێستش باشەڕ نەکەین لەسەر خاڵە ناکۆکەکان، بەیانی قسەی لەسەر دەکەین. بهێڵن کەوا ڕازی بین هەموو کتێبە پیرۆزە سەرەکیەکان بە کتێبی پیرۆزەوە یان کتێبی ڤیدا یان قورئان یان کتێبی فارسەکان یان کتێبی سیخیەکان هەمویان دەڵێن کەوا باوەڕ بە خودای تاقانە بهێنن. زۆربەی ئاینە سەرەکیەکان مژدەی هاتنی کۆتا پێغەمبەریان داوە، هەتا هاتووە لە کتێبی پیرۆز لە سفری ڕوونکردنەوە بەشی 18 ئیسحاحی 18 لە سفری ڕوونکردنەوە بەشی 18 ئیسحاحی 19 و لە سفری ئەشعیا بەشی 29 ئیسحاحی 12 و وشەی گۆرانیەکان بەشی 5 ئیسحاحی 16 و لە عەهدی نوێدا لە کتێبی یوحەنادا بەشی 14 ئیسحاحی 16 و لە کتێبی یوحەنادا بەشی 15 ئیسحاحی 26 و کتێبی یوحەنا بەشی 16 ئیسحاحی 7 و لە کتێبی یوحەنادا بەشی 16 ئیسحاحی 12 تاکو 14 کەوا کاتێک عیسا عەلەیهی سەلام دەفەرمێت من شتی زۆرم هەیە کەوا پێتانی بڵێم
بەڵام ناتوانن کەوا بەرگێ بگرن ئێستاکە بەڵام هەر کاتێکەوە ئەو ڕۆحە ڕاستەقینە هات ئەو بەرەو حەقڕێ نیشانتان دەدات چونکە ئەو لە خودی خۆیەوە قسە ناکات بەڵکو ئەوەی کەوا گوێی لێ بووە قسەی پێ دەکات کەواتەوەی ئێمە دەیزانین لە کتێبی پیرۆزەوە کەوا دەبێت باوەڕ بە یەک خوددا بهێنین کە نەوێنە و نەیپێکەر و نەداتاشراوێکە و پێویستە کەوا باوەڕ بە کۆتاهەمینی پێغەمبەران بهێنین بهێڵن کەوا لەسەر ئەمە ڕێک بکەوین خوشکەکەم بهێڵن کەوا لەسەر جیازیەکان شەڕ و دەمەقاڵێ نەکەین بهێڵین کەوا شوێنی ئەو هاوبەشیە بکەوین لە نێوان کتێبی هیندۆسی و فارسی و کتێبی پیرۆز تۆ قسە دەکەیت دەربارەی ئیسلام و هیندۆسی من قسە دەکەم دەربارەی ئیسلام و فارس ڕێگە بدەن کەوا شوێنی ئەو شتە بکەوین کەوا لە نێوانماندایە و ئینشاء الله هەموو مرۆڤێکەوە باوەڕی بە خودای تاکو تەنها هەیە لەسەر باوەڕەکەی خۆی سەرفراز دەبێت و نەوێنە نەپێکەر ناداتاشراوێک بۆ باوەڕ بە کۆتا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە محەممەدە ئەو کاتە هەموو مرۆڤێک دەبێتە مسلمانێکی چاک خودی خۆی دەداتە خودای گەورە ئەو ساکێشەی مرۆڤایەتی چارەسەر دەبێت هیوادارم کەوا وەڵامێکی تەواوم دابیتەوە خوشکەکەم بەڵێ سپاس بەڕێزم برایەکمان هەیە کەوا پێشتر پرسیاری کردبوو ئێستاکە بۆ بەشی دووەمی هاتووە لە دواوەی سەکۆکەوەیە و نایەوێت هەلی وەرگرتنی قورئانێک لە دکتۆر زاکر ناگ لە دەست بدات ڕێگەی پێدەدەین کەوا بیبینێت برایەک هاتووە بۆ بەشی دواوەی سەکۆکە داوا لە پێشکەشکاران دەکات دەیەوێت کەوا بتبینێت الحەمدولله پێم ئاموت کەوا دواتر دەربینێت بەڵێ براکەم پرسیاری دواتر ببوورە بەڕێز دکتۆر من پرسیارت لێ دەکەم بە زمانی هیندی ئەمایان لێرەدا زۆرێک لە برایان و خوشکانی مسلمان هەن کەوا دڵیان دێشێت بە وتەکانی من بۆیە داوای لێبوردنیان لێ دەکەم ناوم مەهیژ مهیتایە و من بازرگانم حەز دەکەم کەوا ئەم قورئانە نەهاتووە لەلایەن خوددا بۆچی لەبەر ئەوەی کەوا تەورات دابەزی بۆ موسا عەلەیه السەلام و زەبور دابەزی بۆ داود عەلەیه السەلام و ئینجیل دابەزی بۆ عیسا عەلەیه السەلام هەرێک لەم سێ کتێبە وشەکانیان گۆڕدراون و لەسەر وێنەی ڕاستەقینەی خۆیان نەماون هەروەکو مسلمانان دەیڵێن و شتێکی تر ئەویش کەوا چەندین جار لە قورئاندا هاتووە یا ئەهل الکتاب یا ئەهل الکتاب ئەمەش واتە یەهود و نەسارا ئەوە پێویستە کەوا خوددا بێت ئەم وتەیە ڕاستەوخۆ بڵێت هەروەکو کریشنا دەڵێت لە بەهاغ و جیتادا ئەم کارە بکە ئەوە مەکە بەڵام جیتا کتێبێکە مرۆڤ نووسیەتی هەروەها 25 پێغەمبەرەکەی کەوا باس کراون لە تەورات و ئینجیل و هەروەها لە قورئانیشدا باس کراون کەواتە ئەمە چییە هەست دەکەم کەوا خوددا گەورەترە لە الله ئەکبەر کەوا ئەم گردوونی بەدی هێناوە ئەوە بەم جۆرە قسە ناکات ئەوە مەسیحیە ئەوە یەهودیە مەبەستم ئەو خۆی مەسیحی و یەهودی دەناسێت هەر بۆیە ئەمە کاری مرۆڤە و وتەی مرۆڤە هەروەکو ئەوەی من دەیبینم دەمەوێت کەوا پرسیارێکی تر بکەم یەک خولەک براکەم گوێ لە من بگرە بهێڵەکەوا وەڵامی پرسیاری یەکەمت بدەمەوە دواتر کاتت پێ دەدەین بە پرسیاری دووەم ئەم برایە پرسیارێکی کرد دەڵێت کە من ماهیش باهای دەناسم ئەو لە دامەزراوەی لێکۆڵینەوەی ئیسلامیدا لە ساڵی 1991 وە کاسێتە ڤیدیۆیەکان دەبات لە سەنتەری لێکۆڵینەوەی ئیسلامی زیاتر لەوەی مسلمانەکان دەیکەن ماهیش باهای پرسیارێکی کرد کە کتێبی پیرۆز هەروەکو قورئان دەڵێت چ تەورات و زەبور و ئینجیل کە وەک وەحی هاتوون بۆ موسا و عیسا و داود عەلەیهیم السەلام و مسلمانان دەڵێن کە ئەوان گۆڕدراون کاتێک قسە دەکات دەربارەی یەهود ئەوە باسییان دەکات بە ئەهل الکتاب یەهودی و مەسیحی کەواتە چۆن بۆ شێوازە دەربارەیان دەدوێت ئایا قورئان لەلایەن مرۆڤەوە نەنووسراوە ڕاستە تۆ قسە دەکەیت و دەپرسیت چۆن قورئان قسە دەکات دەربارەی یەهودی و مەسیحیەکان ئەگەر بۆ وتاری پێشووترم هاتبیت بە ناونیشانی ئایا قورئان وتەی خوددایە ئایا ئامادەی وتارەکە بوویت نەخێر ئامادە نەبووم ئەم وتارە کار لەگەڵ ئەم بابەتە دەکات نامەوێت کە وتارەکە هەمووی دووبارە بکەمەوە لەوێدا بە وردەکاریەوە باز لەم بابەتە دەکات هەرچەندە خەڵکانە گوار دەزانن کە پێغەمبەر قورئانی نووسیوە ئەویش مرۆڤە کەواتە مەبەستی چییە لەمەدا پلە و پایە کار بەدەستخستن و یان شتی تر ئەو وتارە خۆی لە دوو کاژمێر دەبینێت و منیش ناتوانم کە دووبارەی بکەمەوە بەڵام سەبارەت بە پرسیارە سەرەکیەکە دەربارەی وتەی قورئان ئەهل الکتاب کە ئەمە دەگەیەنێت قورئان لەلایەن مرۆڤەوە نووسراوە ئەگەر قورئانیش شی کردەوە هەروەکو وتت باسی 25 پێغەمبەر دەکات بەناو و زۆربەیان پەیامبەرن کەوا خوددا بە پەیامەوە ناردوونی یەهود ئەم ناوانە باس کراوە هەتا لە کتێبی پیرۆزیش سێ بەشی قورئان باسی ئەوانە بۆچی ئەو نمونەت پێدەدات لەسەر ئەو نیعمەتانی کە خودای گەورە بەسەریان نەدای بەزاندبوو ئەوەی نەوەی ئیسرائیل یادی ئەو نیعمەتانە بکەنەوە کەوا لەگەڵ ئێوەم کردووە کەواتە ئەم نمونەیە خودای گەورەی نیشانی داوە نیشانەیە بۆ ئەوەی کە خوددا ئەو پێغەمبەرانی ناردووە ئەوانەی لە کاتی جیاواز هاتوون بۆ ئەم گەلانە هەندێکیان بەیەکەوە بوون ئەو پێغەمبەرانە و لە پێش ئەوانیش هەندێکی تر خوددا دەفەرمێت یا ئەهل الکتاب شوێنکەوتوانی کتێبی پێشوو وەرن بۆ ئەو شەیە کە لە نێوان ئێمە و ئێوەدایە قورئان دەڵێت بە مسلمانان کە لەسەریانە قسە بکەن لەگەڵ ئەهل الکتاب ئەهل الکتاب واتە کتێبە ئاسمانیەکان کاتێک کە قورئان باسی ئەهل الکتاب دەکات ئەوە بەڕوونی مەبەستی سەرەکی لەوان یەهودی و مەسیحیەکانە ئەمەش مانەوایە کە قورئان بەتەنها لەگەڵ مسلمان و عەرەب قسە ناکات بەڵکو لەگەڵ ئەهل الکتابیش قسە دەکات هەر بۆیە پێی دەڵێن دوایین کتێبی ئاسمانی قورئانی پیرۆز نەهاتووە بۆ مسلمانان و عەرەب بەتەنها
بەڵکو نێردرا بۆ مرۆڤایەتی بەگشتی. ئەگەر دەستکردی مرۆڤ بووایە هەروەکو باسی دەکەیت کە بۆچی خوددا باسی ئەمە دەکات، ئەوە بڕۆ بپرسە لە یەهودی و مەسیحیەکان، چونکە باس کراوە لە کتێبە پیرۆزەکانیان. لەم کاتەدا زۆرێک لە خەڵکان نازانن کە چی ڕوویداوە بەسەر یەهود و مەسیحیەکان لە ڕابردوودا، و جگە لەمانەش پێمان دەڵێت دەربارەی پێشینەکانیان کە چی ڕوودەدات لە داهاتوودا. ئەم هەموو کردارە کە هەیە ناکرێت دروستکراوی مرۆڤ بێت، و ئەگەر زانیاری زیاترت دویست ئەوە دەتوانێت بگەڕیتەوە بۆ وتارەکەم ئایا قورئان وتەی خوددایە. هیوادارم وەڵامێکی تاوا بوو بێت. پرسیارێکی تر: من گەشتم کردو بۆ زیاتر لە 55 وڵات. قورئان و فەرموودە قەدەغی بتپەرستی دەکات، بەڵام ئاینەکانی تر وەکو مەسیحی، بوزی و چینیەکان و جاینەکان و هەموو ئاینەکانی تر ڕێگە خۆشکەرم بۆ بتپەرستی، و مسلمانانیش کە ڕێژەی لە 115 تاوەکو 20 خەڵکی جیهان پێک دەهێنن. ئایا بەشەکەی تر لەسەر هەڵەن؟ دەزانیت کە مەسیحیەکان یەک خولەک، هەموو ڕۆشنبیرەکان و ئەرسۆسکسیون ڕووس و یۆنان و کاسۆلیکیەکان و پرۆستانتیۆنەکان و چینەکان پەیکەری گەوریان هەیە بۆ خوددا؟ ئایا ئەم خەڵکانە هەمویان لەسەر هەڵەن؟ ئەم برایە پرسیارێکی ڕوبەڕی زۆر چاکی کرد. دەڵێت کە مسلمانان ڕێژەی لە 150 تاوەکو لە 120 خەڵکی جیهان پێک دەهێنن، هەندێکیش دەڵێن لە 125. ئەمە گرنگ نییە. دەڵێت ڕێژەی لە 150 تاوەکو لە 120. من کێشەم نییە. دەڵێت کە مەسیحی بدەپەرستن باشە هاوڕام لەگەڵ تۆ. دەڵێت کە بوزیەکان پەیکەرێکی گەوران دروست کردووە، ئایا هەمویان هەڵەن؟ برای من، زۆرینە لە ئیسلامدا گرنگ نییە. ئەوە حەقیقەتە کە گرنگی پێدراوە. پێش چەند سەدەیەک زۆرینەی خەڵکی دەیانوت کە زەوی ڕووتەختە. زۆرینە ئەوە دەزانێت. ئایا زەوی ڕووتەختە براکەم؟ ماهیش؟ نەخێر. کەواتە زۆرینەی خەڵکی هەڵەن لە ئیسلامدا. خدای گەورە دەفەرمێت لە سوورەتی ئیسراء، سوورەتی ژمارە 17 ئاەتی ژمارە 81: وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا. واتە بڵێ تازە حەق و ڕاستی هاتووە بەرپا بووە و بەتاڵ و ناحەقی پوچ و تەفروت و نابووە. بەڕاستی ناحەق و بەتاڵ هەرتیاچووە و جێگیر نەبووە بەزیوە. هەر بۆیە هاوپێش لەگەڵ ئیسلام زۆرینە هەرگیز ناکەوێت. ئەگەر بچن بۆ ئەمریکاوە دەبینن کە بەدڕەوشتی یاسایی ڕێگە پێدراوە. پشتگیری دەکەیت لە هونەری سێکسی؟ نەخێر. و ئەمە دەبینین لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپیش؟ نەخێر. ئایا پشتگیری هونەری سێکسی دەکەیت براکە ماهیش؟ نەخێر. زۆر باشە، تۆ مرۆڤێکی باشیت، من دەستخۆشیت لێ دەکەم، بەڵام زۆرینەی خەڵکی جیهان پشتگیری هونەری سێکسی دەکەن. ئەمەوات لێ ناکات کە پشتگیری لە هونەری سێکسی بکەیت؟ نەخێر. ئایا سەری فیلمی سێکسی دەکەیت؟ نەخێر. زۆر باشە، پیاوێکی چاکیت، کەواتە تۆ زۆر نزیکت لە حەقیقەتەوە. زۆرینە هەرگیز سەرکەوتوو نابن. سەبارەت بە وتەکەت کە بتپەرستان بوونیان هەیە لە ئاینی مەسیحیدا، ئەمە مەخەرە نێو ئاینی مەسیح، بەڵکو مەسیحیەکانن کە ئەم کارە دەکەن، هەروەکو ئەوەی کەوا کۆمەڵێک مسلمان ئەم کارە بە هەڵەیی دەکەن. ئەگەر کتێبی پیرۆزت خوێندە بێتەوە، من دڵنیام کە خوێندووتەتەوە. لە کتێبی پیرۆزە هاتووە لە بنیادنانیشەوە بەشی 5 ئیسحاحی 7 و 8 و 9: پەیکەر و وێنە بۆ من دروست مەکەن، چونکە من لە سەرووی ئاسمانەکانم و لە خوارەوەی ئەرزەوەشم، و ئەوەی کە لەژێر ئاو و زەویشدایە کڕنوشتیان بۆ مەبەن، لەبەر ئەوەی کە من خوددام، خودای تۆم و ئەوانی تریش. هەمان پێیان دووبارە دەبێتەوە لە سەفەری دەرچوون بەشی 20 ئیسحاحی 3 و 4 و 5: پەیکەر و وێنە بۆ من دروست مەکەن، چونکە من لە سەرووی ئاسمانەکانم و لە خوارەوەی ئەرزەوەشم، و ئەوەی لەژێر ئاو و زەویشدایە کڕنوشتیان بۆ مەبەن، لەبەر ئەوەی کە من خوددام و خودای تۆم و ئەوانی تریش. کەواتە هاوڕێک لەگەڵ پەیمانی کۆن بتپەرستی حەرامە، هەروەکو مەسیح وتوویەتی لە کتێبی مەتا بەشی 5 ئیسحاحی 17 تاکو و 20: وا مەزانن کە من هاتووم شەریعەت بەتاڵ بکەمەوە، ویان پێغەمبەرانی پێشوو هێناویانەتە بەتاڵی بکەمەوە، بەڵکو هاتووم تاوەکو تەواوی بکەم. هەر کەسێک سەرپێچی کرد لە بچووکترین خاڵی شەریعەت و خەڵکی فێر کرد کە وەکو ئەو بکەن، ئەوە بچووکتر دەبێتەوە لە شانشینی ئاسمان، و ئەگەر کەسێک کە کاری پێدەکات و خەڵکی فێر بکات، ئەوە پلەی بەرز دەبێتەوە لە شانشینی ئاسماندا. لەبەر ئەوەی من پێتان دەڵێم، ئەگەر ڕاست و دروستیتان لە مامۆستایانی تەورات و فەریسیەکان زیاتر نەبێت، هەرگیز ناچنە ناو شانشینی ئاسمان. ئەمەش مانای وایە کە حەزرەتی عیسا عەلەیهی السەلام دەڵێت ئەگەر دەتانەوێت کە بچنە شانشینی ئاسمان، ئەوە پێویستە لەسەرتان کە شوێنی ڕێنمایەکانی شەریعەتی پەیمانی کۆن بکەون کە هی موسا عەلەیهی السەلامە، کە تێیدا باسی قەدەغەکردنی دروستکردنی پەیکەری بۆ خوددا کردووە، و لەگەڵ ئەمەش دروستی دەکەن. بۆچی؟ هەموو مەسیحیەکان پەیکەر دروست ناکەن، و پرۆستانتیۆنەکانیش دروستی ناکەن. زانیاریت سەبارەت بە مەسیحیەکان سنووردارە. هێشتا کە قوتابیت، کاسۆلیکیەکان پەیکەر و شێوە دروست دەکەن، هەر بۆیە پرۆستانتیۆنەکان لە دژیان دەوەستن و دەڵێن کەوا ئەوەی دەیکەن هەڵەیە. هاوکات لەگەڵ کتێبی پیرۆز ئەوە دروستکردنی پەیکەر قەدەغە دەکات بۆ خودای گەورە، و هاوڕام لەگەڵ تۆ کە بەشێک لە هیندۆسیەکان بت دەپەرستن. و لە کاتی پێشووتر ئەمەم وت کە ئەم وشانەش لە کتێبی ئێوەدا هەیە، هەر بۆیە هیچ بریسمایەک نییە بۆ خوددا، نە پەیکەر و شێوە و بتێک نییە. براکەم،
تۆ بت دەپەرستیت هەر ئێستا ئەمە بکە، بەڵام تۆ شوێنی ڕێنمایەکانی ڤیداژ ناکەویت. لەبەر ئەوەی من باوەڕم بە هەموو ئاینەکانە، هەمویان هاوشێوەن. ئەگەر تۆ باوەڕت بە هەموو ئاینەکانە، ئەمەش مانەوایە تۆ شوێنی هیندۆسەت ناکەویت، بە هیچ جۆرێک شوێنی هیندۆسەت ناکەویت، لە کاتێکدا شوێنی ئاینی تر دەکەویت، ویا خود نا. بەڵام ئەوەی من پرسیارت لێی دەکەم ئێستاکە، ئایا خودا نووسووە؟ ئەو هەموو شتێک دەزانێت، ئەو ئاسمان و زەوی دروست کردووە، هەروێ دەزانێت کەوا هەر ئاینەک پێگەیەکی تایبەتی خۆی هەیە، هەر وەکو ئیسلام. براکەم، بێڵە هەر جارە وەڵامی پرسیارێک بدەینەوە. لێرەدا ڕیزێکی درێژ وەستاوە، دواتر وەڵامی پرسیارەکەت دەدەمەوە. دوای ئەوەی کە دەچیت بۆ کۆتایی ڕیزەکە، بە گەرمترین شێوە بە خێراتنی هەر پرسیارێکت دەکەین. پرسیارت کرد ئەگەر خوددا خەوت بێت، خوددا وەڵامەکە پێشکەش دەکات لە سوورەتی بەقەرە، سوورەتی ژمارە 2 ئاەتی ژمارە 255 کە خوددا دەفەرمێت خوددا ئەو خودایەیە کە هیچ خودایەک نییە جگە لە ئەو، زیندووە و وەستاوە، نەخەو و نەوە نەوز دەیباتەوە. ئەو نە هەست بە ماندوێتی دەکات و نە پێویستی بە پشوو پاڵکەوتنە. من و تۆ پێویستمان بە خەوتن هەیە. خوددا بە ئاشکرا دەفەرمێت لە قورئاندا ئەگەر خوددا بیەوێت ئەوە هەموو خەڵکی هیدایەت دەدات. ئەگەر ئەمەی بووێت ئەوە زۆر بە ئاسانی دەیکات، پێی دەڵێت ببە، ئەویش دەبێت. بەڵام ئەمە هەموو لە پێناوی کۆتاییدایە. خوددا تۆش و منیش تاقی دەکاتەوە. ئەگەر خوددا بیەوێت ئەوە بە ئاسانی وات لێ دەکات کە واز بێنیت لە بتپەرستی. بەڵام ئەیکوا تاقیکردنەوەکە؟ تاقیکردنەوەکە ئەوەیە خودای گەورە شەریعەتی پێداوی. ئایا شوێنی دەکەویت و جێبەجێ دەکەی یاخود نا؟ تۆ دەڵێیت کە شوێنی هەموو ئاینەکان دەکەویت، بەڵام شوێنی هیندۆسی ناکەویت، و شوێنی ئیسلام و مەسیحیەت و بوزیەتی و سیخیەتیش ناکەویت. دەربارەی هەر نووسراوێک لە سەرچاوی دارمابد ویان لە هەر کتێبێکی بوزی پیرۆز کە بوزا تێیدا بڵێت پەیکەرێک بۆ من دروست بکەن. هەرگیز ئەمەی نەوتووە. ئەمە لەکوێوەیە؟ گریمان بەیانی موسڵمانێک پەیکەرێک بۆ محەممەد صلی الله عليه وسلم دروست دەکرد. ئەگەر پەیکەرێکی دروست کرد و وتیان ئەوە موسڵمانە، ئەوە من دەڵم هەڵەیە. هەرگیز پێغەمبەر نەیوتووە کەوا پەیکەرێک بۆ من دروست بکەن صلی الله عليه وسلم. کەواتە ئەگەر کۆمەڵێک و کەسێک بەرەو هەڵا ڕۆشتن چ زۆرینە و کەمینە، ئەمە واتای ئەوە نییە کە ئەوان لەسەر حەقن. هەرگیز بوزا نەیوتووە کە پەیکەرێک بۆ من دروست بکەن. کەواتە ئەگەر کەسێک ڕخنەی گرت لە دروستکردنی پەیکەر بۆ بوزا، ئەوە یارمەتی بوزیەکان دەدات لەوەی کە شوێنی ئاینەکان بکەون. و ئەگەر پەیکەرێکی گەورەیان دروست کرد، ئەمەوانەی وانییە کە ئەوان شوێنی بوزا دەکەون. هەر بۆیە وتم ئەگەر ئێوە ویستان لەکە لە ئاینێک تێبگەن، ئەوە سەیری شوێنکەوتوانی مەکەن. براکەم، ماهیش سەیری من بکە، سەیری کتێبی پیرۆز بکە، سەیری قورئان بکە، قورئان بخوێنەوە، ڤیداس بخوێنەوە، هەر هیچ نەبێت شوێن خاڵە هاوبەشەکان بکەوە، و دەتوانین کە گفتوگۆ بکەین لەبارەی ئەو خاڵانی کە هاوبەش نین. ئەگەر وتت کە شوێنی هەموو ئاینەکان دەکەویت، ئەوە تۆ شوێنی هیندۆسی و مەسیحی و ئیسلامیش ناکەویت. هەموو ئەو شتانی کە من لە تۆم داوایە کە شوێنی خاڵە هاوبەشەکان بکەویت، و دواتر دەتوانین کە گفتوگۆ بکەین دەربارەی خاڵە ناهاوبەشەکان. شوێنکەوتنی هەموو ئاینەکان واز بهێنە. تۆ هەتا شوێنی خاڵە هاوبەشەکانیان نەکەویت، ئەو ڕۆژی کە دەوەستی لە پەرستنی بت و پەیکەر، دەتوانم کە بە تۆی بڵێم هەر هیچ نەبێت بە دوای خاڵێکی بچووکی هاوبەش کەوتووی کە لە نێوان ئاینەکانە هەیە. ئەو ڕۆژەشی کە باوەڕ دەهێنیت بە محەممەد کۆتا نێردراوی خوددایە صلی الله عليه وسلم، ئەوە دەتوانم کە بڵێم تۆ شوێنی دوو پایی سەرەکی کەوتویت لە زۆرێک لە ئاینەکان. هیوادارم کە وەڵامێکی تاو ببێت. سپاس بۆ تۆ براکەم. ئایا دەتوانین پرسیارێکی تر وەربگرین؟ ئایا برایەک هەیە کە مسلمان نەبێت؟ ئێوارە باش بەڕێزم دکتۆر، من ناوم جیه ماجیدیایە، خوێندنی ئەندازیاریم ئەم ساڵ تاواو کردووە. ئەمە یەکەم جارە کە ئامادەی وتارێکی گشتی تۆ بم، و زۆر حەزم کرد کە زانیاری دەربارەی کتێبە پیرۆزەکان و باوەڕبوونت بەخۆت و زۆرێک هەن لە مسلمانەکان کەوا شوێنی تۆ دەکەون. پرسیارەکەشم بۆ تۆ کەمێک سیاسیە. دەمەوێت کە بپرسم بەڕێز دکتۆر، ئایا مسلمانەکان ئامۆژگاری دەکەیت کە شوێنی بۆچوونەکانی مەهاتما غاندی بکەون، وەکو بۆچوونەکانی پێداگری ویان ساتیاگراها، وەکو ئەوەی کە بەکاری هێنا بۆ دژی داگیرکارانی بەڕیتانی، و ڕێزی ئەو هەموو کتێبە پیرۆزانی گرت وەکو قورئان و جیتا و کتێبی پیرۆز. بە تێڕوانینی من و هەستی من کەوا هندیم و لە جیهانی ئەمڕۆدا ئەمە زۆر گرنگە. کەواتە ئایا ئامۆژگاری مسلمانان دەکەیت بە شوێنکەوتوانی بۆچوونەکانی مەهاتما غاندی وەکو پێداگریەکانی ویان ساتیاگراها ویان هەر بۆچوونێکی تری؟ ئەم برایە پرسیاری کرد کە ئایا من ئامۆژگاری مسلمانان دەکەم بە شوێنکەوتنی بۆچوونەکانی مەهاتما غاندی. دواتر پرسیارەکەی گۆڕی بۆ هەر بۆچوونێک لە بۆچوونەکانی مەهاتما غاندی وەکو پێداگری و ساتیاگراها و لە ببوورە لەبارەی پچڕاندنەکەت یان هەر بۆچوونێک لە بۆچوونەکانی مەهاتما غاندی. باڵێ، لە پرسیارەکەت گەیشتم. لە سەرەتادا وتم بۆچوونەکان، ئەمەش یانی هەموو بۆچوونەکان. دواتر وتت هەر بۆچوونێکی، وەڵامی هەردوو پرسیارەکە دەدەمەوە. هەموو بۆچوونەکانی مەهاتما غاندی کە دەگونجە لەگەڵ قورئان و فەرمودەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم، ئەوە هیچ ڕێگریەکم نییە لە داواکردن لە مسلمانان کە شوێنی بکەون بەگشتی. هەر بۆ نمونە جوڵەی ساتیاگراها و پێداگریە توندەکانی کە مەهاتما غاندی دۆزیەوە، پێغەمبەری ئێمەش صلی الله عليه وسلم هەمان کاری کردووە. ئەمە مانای وانییە کە پێغەمبەر چاوی لەو کردووە، بەڵکو مەهاتما غاندی چاوی لە پێغەمبەر کردووە.
دواتر دێمە سەر باسی ئەمە. ئەگەر سێری کاتی پێش کۆچکردنی پێغەمبەراتی بکەین کە 13 ساڵی لە مەکەدا بەسەر برد، ئەوە داوای کرد لە هاوڵانی کە نەکەن تند و تیژی بەکار بهێنن. زۆرێک لەوانی کە هاتنە نێو ئیسلام شەرقەرە بەهێزەکان بوون، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم پیانی فەرموو کەواتە کە جیهاد و جەنگی ئێوە ئارامگرتنە، ئەسەبر. زۆرێک لە مسلمانان کوژران و سەردەبڕدران لەسەر دەستی کافر و هاوبەشکارەکانی مەککە کە لەو کاتەدا مسلمانان لاوازەکانیان کردبووە ئامانج، دەیان کوشتن و دەیان بڕین. هەر بۆیە بۆ هۆی تووڕەبوونی مسلمانە بەهێزەکان دەیانوت ئەوان براکانی ئێمەیان کوشت و تۆڵیان لێ دەکەینەوە. پێغەمبەر پیانی وت جیهادی ئێوە ئارامگرتنە. ئەگەر مرۆڤ توانی کەوا پارێزگاری لە خۆی بکات و پارێزگاری کرد لە خۆی ئەوە زۆر باشە، بەڵام ئەگەر توانی کەوا پارێزگاری بکات لە خۆی و وەوتی کە ئەو ئەم کارە ناکات و ئارامی گرت و دەستی کرد بەسەر ئارامیەکەیدا، ئەمە جیهادە بە تەواوی مانای وشەکە. جیهاد وشەیەکی عەرەبیە، بە مانای بەرەنگاری و کۆچکردن دێت. ئالەم بارەشدا پێغەمبەر فەرمانیدا کە تند و تیژی بەکار نەهێنن لە کاتێکدا کە دەچوونە سەر شەقامەکان و دەستیان دەکرد بە وتنی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله. لەو کاتەدا خەڵکان بەردیان تێدەگرتن، بەڵام ئەوان ئەم وەڵامیان نەبوو. لەو کاتەدا کە خەڵکی بە خراپە ماماڵی لەگەڵ دەکردن، بەڵام ئەوان ئەم وەڵامیان نەبوو. پێغەمبەر چوو بۆ شاری تائیف، خەڵکی ئەوێ بەردبارانیان کرد، بەڵام تۆڵی نەکردەوە لێیان. ئەمە یەکێکە لە شێوازەکانی خۆڕەوشتی پێغەمبەر درودی خوای لێبێت، بەڵام ئەو بەتەنها نەبوو. براکەم، دەتەوێت کە وەڵامەکە تەواو بکەم؟ دوای ئەوەی کە دکتۆر زاکری وەڵامەکەی تەواو کرد، کاتی تر دەبێت بۆ پرسیارکردن پێویستە کەمێک ئارامگرتنی نیشان بدەیت. براکەم، پرسیارت کرد، منیش پێویستە وەڵامت بدەمەوە. کەواتە بۆ چوونی پێداگری و تند و تیژی مەهاتما غاندی بەکار بهێنە، دەتوانیت کە دەست بگریت بەسەر کەشەکە. بەڵام ئەگەر بڵێم بە حکومەتی هندی کە ئەم کەسە دزە، تند و تیژی لە دژی بەکار مەهێنن، دەستگیری مەکەن، ئەو کەسە دەستدرێژی دەکاتە سەر ئافرەتان، تند و تیژی لە دژی بەکار مەهێنن، دەستگیری مەکەن، ئایا ئەمە دەسەڵاتی هندی بەمە ڕازی دەبێت؟ لە هەموو وڵاتێک هێزی پۆلیس هەیە، کاری ئەوان بڵاوکردنەوەی ئاشتی و ئارامیە لە شاردا. هەندێک جار هێز بەکاردەهێنن دژی تاوانباران بۆ ئەوەی کە ئاسایش بەرقەرار بێت، بەڵام ناتوانێت کەوا داوا لە دەسەڵاتی هندی بکەیت و ناتوانیت کە داوا لە ئەفسەرێکی ئاسایش بکەیت لە مۆمبای و پێی بڵیت مەهاتما غاندی دەڵێت تند و تیژی بەکار مەهێنن. ئەو کاتە کەسێک دزی دەکات بیهێڵن دزی بکات و پێی بڵێت دزی مەکە. گریمان کەسێک دەستدرێژی کردە سەر خوشکەکەت، ئایا دەڵیت دەستدرێژی مەکەنە سەری و تند و تیژی بەکار ناهێنیت؟ شتێکەیە لە ئیسلامدا پێی دەوترێت زوڵم. زوڵم ئەویش ڕق و لەبار بردنە، و ئەو کەسێک کە زوڵم لە خەڵکی دەکات پێی دەوترێت زاڵم. ئەو کەسێک کە دەتوانێت زوڵم بوەستێنێت بەڵام نایکات، ئەوە زاڵمترە لەو کەسێکەوە زوڵم دەکات. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت، ئەم حەدیسە لە صحیحی مسلیمە، هەر کەسێک لە ئێوە خراپەکارێکی بینی با بەدەستەکانی بیگۆڕێت، ئەگەر نەیتوانی ئەوە بە زمانی، ئەگەریش نەیتوانی ئەوە با بەدڵ بیکات، کە ئەمەش لاواسترین ئیمان و باوەڕە. گریمان تۆ تاوانێکی دەستدرێژیت بینی کە ڕوو دەدات لە بەردەمت، تۆ دەڵێیت مەهاتما غاندی دەڵێت نەکەن کە هەرگیز دەستدرێژی بکەن، باشترین کار بیکەیتەوەیە کە بیوەستێنیت، بەردەستەکانت بیوەستێنیت، کە لەوانەیە خوشکی تۆ نەبێت و ئەندایکت نەبێت. بەڵام ئەگەر بینیت کەسێک دەستدرێژی دەکاتە سەر ئافرەتێت و توانیت بیوەستێنیت، ئەوە پێویستە لەسەرت کە بیوەستێنیت، و ئەگەر نەتوانی کە بیوەستێنیت، ئەگەر بێهێز بوویت، هەر هیچ نەبێت بە زمان پێی بڵێ براکەم نەکەی کەوا دەستدرێژی بکەیت. ئەگەر زانیت کە دەتکوژێت، ئەگەر ئەمەتوت، ئەوە لە دڵەوە نەفرەتی لێ بکە، کەواتە بارودۆخەکە بە شێوەیە گۆڕانکاری بەسەردادێ. کاتە پێغەمبەر چوو بۆ شاری مەدینە بە ئاشتیەوە چوو و پەیماننامەی حودەیبیەی دانا، پەیماننامەیەک لە نێوان مسلمان و کافرەکان. پەیمانەکە هەڵوەشایەوە کاتێک کە بۆ جانکردن هاتن. لەو کاتەدا خودای گەورە فەرمووی کاتێک کە هاتن بۆ جانکردن نەکەن بترسن، شەڕیان لەگەڵدا بکەن و بیان کوژن. نووسەر مایکل هارت کتێبێکی نووسیوە لەسەر سەکەساتێکی جیهان کە زۆرترین کاریگەریان هەبووە لەسەر جیهان. ئەو پێغەمبەر محەممەدی صلی الله علیه وسلم لە خاڵی یەکەمی داناوە، بەڵام من لەبەر ئەمە باسی ناکەم. یەک لەوانە مەهاتما غاندیە، وە گرنگترین کەسایەتی کە لەبیر کراوە. دوای ئەوەی کەوا مایکل هارت کەسایەتی سەکەسە گرنگەکەی باس کرد لە مێژوودا، باسی کەسایەتێکی گرنگتریشی کرد کە گرنگی پێ نەداون. یەک لەمانە مەهاتما غاندیە، ووتی کە جوڵانەوەی ساتیاگراها کە مەهاتما غاندی دۆزیەوە یەکێکە لە هەرە جوڵە گرنگەکانە کەوای کرد لە وڵاتی بەریتانیا کە دەست بکێشێتەوە. بەڵام دەڵێت هیند هەر سەربەخۆ دەبوو ئەگەر ئەم جوڵەیەش نەبووایە. ئەمە ئەوەیە کە نووسەری ناودار مایکل هارت دەیڵێت، کەواتە دەبینین بەکارهێنانی ئەم استراتیژیە لەسەر بارودۆخەکە دەوەستێت. ناتوانین بڵین کە ناکرێت هەرگیز پێداگری و تند و تیژی بەکار بهێنرێت. هەندێک جار پێویستە کە تند و تیژی بەکار بهێنرێت تاکو ئاشتی و ئارامی بەرقەرار بێت. هەر بۆیە دەبینین کە هێزی ئاسایش لە هەموو شار و وڵاتێک ئەگەر کەسێک سنووری بەزاند، ئەگەر دەستدرێژی کرد و دزی کرد و ئازاری خەڵکیدا، ئەو کاتە ئاسایش تند و تیژی بەکاردەهێنێت وەک چارەسەری کۆتایی. ئەمەش هاوشێوەی ئەوەیە کە ئیسلام دەیڵێت کاتێک تند و تیژی بەکاردێت وەک چارەسەری کۆتایی، و ئەوەیە بۆ ئەوەشە کە ئاشتی و ئارامی بەرقەرار بێت. هیوادارم کە وەڵامێکی تەواو بوو بێت.
ئەگەر دەتەوێت پرسیارێکی تر بکەیت ئەوە بە خۆشحاڵیەوە براکەم نەخێر بەڕێزم باوەڕم هێنا بە وتەکانت سپاس بۆ وەڵامەکەت هەر بۆیە داوام کرد کەوا نەمپچڕێنیت ئەوە کاری منە ئەوە بواری منە ئەگەر وەڵامی تەواو دایتەوە ئەوە خەڵکان ڕازیبوون نیشان دەدەن کاتێک دەست دەکەم بە وەڵامی خەڵکی هەوڵی ڕەخنە دەدەن کاتێک دەست بەرز دەکەیتەوە بیر دەچێتە لای پرسیار ئاگادار نابیت لە وەڵامەکەم وە کاتێکش گوێ دەگریت و بیر دەکەیتەوە کە وەڵام دەدەمەوە لەباری هەموو پرسیارەکە ئینشاءالله ئەگەر وەڵامەکەم قایلکەر نەبێت ئەوە چاسێکی ترت پێدەدەینەوە بۆ پرسیارکردن ئینشاءالله زۆر باشە دەمەوێت کە ئاماژگاری مسلمانان و ئامادەبووان بکەم لێرە بزان بەوەی کە زانایەکیان هەیە گەورە وەکو دکتۆر هەر بۆیە تکایە لە ساسە شوێنی بکەون هەندێک گومان هەن کە خەڵک شوێنی ناکەون لە ساسەت هەر بۆیە هیوادارم کە هەموو مسلمانان شوێنی ئاینی ئیسلام بکەون واتان کردووە کە هندستان شانازیتان پێوە بکات سپاس زۆر سپاس براکەم هیوادارم هەموو مسلمانان شوێنی محەممەد صلی الله عليه وسلم بکەون و کۆتا کتێبی ئاسمانی قورآنی پیرۆز بەڵام سەبارەت بە وتەی ئەم برایە کەوا مسلمانان بە 100% شوێنی من بکەون من داواکارم کە تەنها ئەو شوێنی من بکەوێت هەر هیچ نەبێت کاتێ باسی قورآن و فەرمودە سەحیحەکان دەکەم کەواتە براکەم ئێمە چاوەڕی هەلێک دەکەین من دەمەوێت کە تۆ شوێنی من بکەویت مادەم وتەکانم هاوڕێکە لەگەڵ قورآن و حەدیث ئەگەر وتەکانم پێچەوانی قورآن و حەدیث بوو ئەوە من کەسێکی بێسوودم دکتۆر زاکیر هیچ سوودێکی نییە ئەگەر وتەکانی پێچەوانی قورآن و حەدیث بێت ئەوەی کە من دەیڵێم دەبێت هاوڕێک بێت لەگەڵ دوایین کتێبی ئاسمانی قورآنی پیرۆز و سنەتەکانی دوایین پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم تۆ دەتوانیت کە شوێنی من بکەویت بەڵام داواکارم تاو کاتە شوێنی من بکەویت تا کاتێک وتەکانم هاوڕێکن لەگەڵ قورآن و حەدیثی صحیح بەڵێ خوشکەکەم پرسیاری دواتر سلام علیک من باگشری سافانتم من مسلمان نیم و دەمەوێت کەوا بێمە ناو ئیسلام لە بەردەم هەمووان و دەمەوێت کەوا هەمووان ببنە شاید لەسەر شایەتیدانم لە ڕۆژی قیامەت ماشاءالله خوشکەکەم وا بزانم کەوا دکتۆر زاکیر ناک دەتوانێت بیڵێت و تۆش دەتوانیت بەلۆدادا بیڵیتەوە ئەگەر وتیەوە تۆ دەتوانیت بیڵیتەوە أشهد أن لا إله إلا الله وأن نبي محمدا صلى الله عليه وسلم عبده ورسوله بخير بيت بو عيني إسلام لكور وتاري كوا بس من كدرج دخيانت بشيك زور لخلقي هاتنا نيو إسلام وكمالك برساري زورج أراسكرا للان أما دبوانوا وباوري عن هات بوي كوا إسلام تاكا چارە سەرە بۆ کێشیم مرۆڤایەتی ئێمە ڕێزی ئەمە دەگرین خوشکەکەم و داواکارم لە خودای گەورە کە بتخاتە بەهەشتەوە و بتخاتە ئاشتی و ئارامی لە دنیا و قیامەت ئاخرەت ئینشاءالله ئەگەر دەتەوێت پرسیارێک بکەیت ئەو بە خۆشحاڵیەوە خوشکێکی تر هەیە کە مسلمان نییە و نایەوێت کە ناسنامەکەی ئاشکرا ببێت بەخێرهاتنی دەکەین دەتوانێت کە پرسیاری ئەویش بکەیت بەبێ ئەوەی کە ناسنامەکەی ئاشکرا بکەیت ئەو خوێندکاری دکتۆرایە لە کارگەڕی و دارایی پرسیاری کرد بۆچی ڕوو لە خوددا دەکەن بە ناوی ئەڵڵاه بۆچی نایەکی تر بەکار ناهێنن خوشکێک پرسیاری کرد کە بۆچی ڕوو لە خوددا دەکەین بە ناوی ئەڵڵاه و بۆچی نایەکی تر بەکار ناهێنین وەڵامەکە بوونی هەیە لە قورئاندا لە سوورەتی ئیسراء سوورەتی ژمارە 17 ئاەتی ژمارە 110 کە باس کراوە لە قورئان قل ادعوا الله أو ادعوا الرحمن أيما تدعوا فله الأسماء الحسنى ولا تجهر بصلاتك ولا تخافت بها وابتغ بين ذلك سبيلا واتا پێیان بڵێ ئێوە لە نزا دوعاکانتاندا هاوار لە ئەڵڵا بکەن یان بە سیفەتی پیرۆزی ئەڕەحمان هانای بۆ بەرن بە هەر ناو سیفەتێکی جوان و بەرز هاواری لێ بکەن و نزا بکەن دروستە چونکە ئەو خاوەنی هەموو سیفەت و ناوە پیرۆز و جوانەکانە بە هەر سیفەتێک کە لەگەڵ داخوازیەکانتاندا گونجا داوای لێ بکەن لە کاتی داواکردنی ڕزق و ڕۆزیدا بە یا ڕەزاق یا وەهاب یا لە کاتی داوای سەرکەوتندا بە یا قەوی و یا مەتین و یا عەزیز و هەتا دوایی ئەی ئیماندار لە کاتی خوێندنی قورئان لە نوێژەکاندا دەنگ بەرز مەکەرەوە و زۆریش نزمی مەکە لەو نێوەندەدا حاڵەتێکی لەبار و مامناوەندی ئەنجام بدە دەتوانیت کەوا بانگی خودای گەورە بکەیت پاکی و بێگەردی بۆ ئەوە بە هەر ناوێک بێت بە مەرجێک ناوێکی پاکرا و شایستە بێت و دەبێت ناوێکی تەواو بێت و دەبێت کە ناوێک بێت ئەو خودی خۆی لە خودی خۆی نابێت هەروەک لە قورئان و فەرمودەی صحیح هاتووە بەلایانی کەمەوە دەگاتەنەوە نۆناو الرحمن الرحیم الكريم الحكيم هەتا دوایی وەکەمتر نەبێت لە 99 و تاجی سەری هەموو ناوەکان ئەڵڵایە ئەو پەیامەش دەڵێت خودای گەورە چەندان ناوی جوان و شیرینی هەیە تەنها لە سوورەتی ئیسراء سوورەتی ژمارە 17 ئاەتی ژمارە 110 نەهاتووە بەڵکو لە سوورەتی تاها سوورەتی ژمارە 20 ئاەتی ژمارە 8 دووبارە بۆتەوە الله لا إله إلا هو له الأسماء الحسنى واتا الله زاتەکە کە جگە لەو خودایەکی تر نییە هەرچی ناوە پیرۆز و سیفەتە جوانەکان هەیە هەر شایستەی ئەوە و لە سوورەتی ئاعراف سوورەتی ژمارە 7 ئاەتی ژمارە 180
ولله الأسماء الحسنى فادعوه بها وذروا الذين يلحدون في أسمائه سيجزون ما كانوا يعملون. واتا هەر بۆ خوایە هەموو ناوە جوان و پیرۆزەکان. جای ئیمانداران بەو ناوانە دوعا و نزا بکەن و هانا و هاوار بۆ ئەو زاتە بەرن. واز بهێنن لەوانەی کە لە ناوە پیرۆزەکانی خوددا لادان دەکەن و سیفەت و ناوەکانی خوددا بەکاردەهێنن بۆ غەیری خوا. لە ئایندەدا پاداشتی ئەو کار و کردەوانەیان وەردەگرن کە ئەنجامیان دەدا. ولا سورة حشر سورة جمارة 59 آية جمارة 24 والله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. واتا خدا أو ذاتي كجغلو خدايكي ترنية پاشای هەموو بوونەوەرە پاک و بێگەرد و پوختە ئاشتی خواز و ئاشتی پەروەرە ئاسایش بەخش و پەناگەی ئیماندارانە ڕەسەڵاتدارە و چاودێری دروستکراوەکانیەتی باڵا دەستە خاوەنی خێری بێسنوورە گەورەیە و خۆی بە گەورە دەزانێت. پاکی و بێگەردی بۆ ئەو خوایەیە لەوەی تێنەگەیشتوان شەریک و هاوڵی بۆ بڕیار دەدەن. کاتێک دەڵێت خودای گەورە خوا چەندین ناوی جوان و شیرینی هەیە بەڵام تاجی سەری هەموو ناوەکان ئەڵڵایە. ئێستا خوشکەکەم بۆچی ئێمەی موسڵمانان باشترین کە بانگی خوددا دەکەین بە وشەی عەرەبی ئەڵڵاه بە جیاواز لە وشەی ئینگلیزی گاد. هۆکارەکە خوشکەکەم ئەوەیە کە هەموو ناوەکانی تر وە وشەکان دەتوانیت یاری پێ بکەیت و بیگۆڕیت. هەر بۆ نمونە وشەی گادی ئینگلیزی ئەگەر وشەی ئێسمان بۆ زیاد کرد بۆ وشەی گاد ئەوە دەبێتە گادز کە مانای کۆی خوددا دێت خواوەندەکان ئەرباب. بەڵام وشەی ئەڵڵاه کۆ ناکرێتەوە بڵێ ئەی محەممەد کە ئەڵڵاه تاکە. ئەگەر وشەی دی ئەی ئێسمان بۆ زیاد کرد بۆ ناوی گاد ئەوە دەبێتە گادیز. چ خودایەک خودایەکی مێینە. لە ئیسلامدا هیچ بابەتێک نییە بۆ نێرومێ بۆ وشەی ئەڵڵاه بۆ خودای گەورە هیچ ڕەگەزێک نییە. ئەگەر وشەی فادر باوک زیاد کرا بۆ وشەی گاد ئەوە دەبێتە گاد فادە خودای باوک بە زمانی عەرەبی باوکە ڕۆحی یاخود پارێزگارم. هیچ وشەیەک نییە بە ناوی ئەڵڵای باوک یان ئەبوڵڵاه لە ئیسلامدا. و ئەگەر وشەی مادەر دایکمان زیاد کرد ئەوە دەبێتە گاد مادە دایکە خوا. هیچ وشەیەک نییە بە ناوی خودای دایک و دایکە خوا لە ئیسلامدا. و ئەگەر وشەی گاڵتەجاریشمان زیاد کرد وەکو تەنگات بە مانای خودای ساختە دێت. لە ئیسلامدا هیچ خودایەکی ساختە نییە. هەر بۆیە ئێمەی موسڵمانان باشترین کاتێک بانگی خوددا دەکەین بە وشەی ئەڵڵاه. هەر بۆیە دەبینین وشەی ئەڵڵاه لە زۆرێک لە کتێبە پیرۆزە سەرەکیەکاندا هاتووە. ئەگەر کتێبە پیرۆزەکەی سیخیەکانت خوێندە بێتەوە لە کتێبی مەرقەس لە لاپەڕە 15 ئاەتی ژمارە 34 و لە کتێبی مەتا لاپەڕە 27 ئاەتی ژمارە 46 کاتێک جاسوسی کرا بەسەر مەسیحەوە بردیانە سەر خاچ ئیلاهی ئیلاهی بۆچی جێت هێشتم؟ کێ ئیلاهی ئیلاهی بۆچی بەجێت هێشتم؟ ئایا ئەم ڕستەیە نزیکە لە ڕیزمانەوانیەوە لە ئینگلیزی؟ نەخێر. بەڵام ئەگەر وەرمانگەڕا بۆ عەرەبی دەبێتە یا ئەڵڵاه یا ئەڵڵاه بۆچی بەجێت هێشتم؟ وتنێکی هاوشێوە کەواتە عیبری و عەرەبی دوو زمانی بران و ئەگەر قاموسی شوبهەیل بخوێنیتەوە ئەمە بە مانای ئەڵڵاه دێت. هەروەها ئیلای و ئەڵڵاه یەک دەربڕینن کەواتە وشەی ئەڵڵاه تاوەکو لە کتێبی پیرۆزیش باس کراوە و هەروەها لە کتێبی پیرۆزی هیندۆسەکانیش هاتووە و لە کتێبی پیرۆزی ڤیداش هاتووە کەواتە وشەی ئەڵڵاه باس کراوە لە سەرجەم کتێبە پیرۆزەکانی جیهان. ئەمە ناوێکی دروستە بۆ خودایەکی ڕاستەقینە. هیوادارم وەڵامێکی تەواو بوو بێت. بەڵێ براکەم من دکتۆر بەلوەند شاستریم لە بیهار لە مۆمبای دادەنیشم و ماوەی ساڵێکە ئەبوو عاسم ئادەمی دەمناسێت. چەندین جار چاوم پێی کەوتووە. خۆشحاڵم کەوا لەم کۆنگرە نێودەوڵەتیە بەشدار بووم. هەربەم بۆ نەیەوە ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو ئامادەبووان هەیە. سوپاس. دەمەوێت کە شتێک بڵم بە حەزێکی زۆرەوە. بابەتێکی فێرکاری هەیە لە فەلسەفەی هیندۆسی هەموو جیهان هۆزەکە و خانەوادەکەی منە و فێرکاریەکەشی بە هەمان شێوە هەموو خەڵکی دەبێت دڵخۆش بێت بەکارکردن و ڕۆزیەکەی. ئەمە بوونی هەیە لە فەلسەفەی هیندۆسیدا و بزانم هەروەها ئەمەش لە کتێبە پیرۆزەکەی ئێوە هاتووە. هەمان پێم لە لای ئێوەش هەیە. ئێوە هەڵساون بە گەیاندنی سات لە دوای سات بەڵام بە گوێری ئەم هەموو بارودۆخە ئەمەتان بەرەو ڕووبۆتەوە. یەکەم پەیامی قورئان ڕاستەقینەیە بەڵام کەم تەرخەمیتان کردووە لە گەیاندنەکەی بە دانایی و زانستی و یان پەیامەکەتان گەیاندووە بەڵام خەڵکیتان تا ئاستی تێگەیشتن تێنەگەیاندووە. خاڵی دووەم ئەوەی کەوا لە هەموو جیهاندا دەیبینم خەڵکان هەندێک بە چاوی پند وەرگرتن و دوورکەوتنەوە سەیری قورئان و موسڵمانان دەکەن.
پێش ئێستاش و پێش چەند ساڵێک چەندین گروپی تیرۆریستی هەبوو ئەمانە بۆچین و ئەمە چ تێگەیشتنێکە یان ئێوە هەڵەتان کردووە لە بڵاوکردنەوەی پەیامەکە و بە باشینەتان گەیاندووە ئەو پەیامی قورئانی پیرۆز بە تەواوەتی ئەم قورئانە چەندە گەورەیە بەوەی کەوا هەڵدەسێت بە بڵاوکردنەوەی خۆشەویستی و ئاشتی لە نێوان خەڵکیدا لەسەر ئاستی جیهان ئەی کواکلیلەکەی زۆر سپاس برایەکمان پرسیارێکی زۆر باشی ئاڕاستە کردین دەڵێت ئەوان لە فەلسەفەی هیندۆسیدا هەموو جیهان و مرۆڤایەتی وەکو خێزان وایە و دەبێت هەمووان بە خۆشی لەم خێزانەدا بژین پارە و سامان پەیدا بکەن و خۆشی و تام و چێژ لە ژیاندا وەرگرن و پرسیارەکە ئەوەیە ئایا بارودۆخەکە بەم شێوەیە لە ئیسلامدا و ئەویش دڵنیایە بەوەی کە بارودۆخەکە بە هەمان شێوەیە لە نێو ئیسلامدا و بەشێکی پرسیارەکەی ئەوەیە کە قورئان پێویستە بە هەموو جیهاندا بڵاو بکرێتەوە و ئایا هەڵە هەیە لە شیکردنەوەی موسڵمانان بۆ قورئان ویان هەڵە هەیە لە تێگەیشتنی خەڵکیدا بۆ ئیسلام چونکە بە شێوەیەک دەیبینین کە پێناسەی موسڵمانان دەکرێت بە تیرۆریست و خۆڕەوشتوند و تونڕەوەکان کەواتە کێشە ڕاستەقینەکە چییە؟ سەبارەت بە پرسیاری یەکەم من هاوڕام لەگەڵ ئەوەی کە هیندۆس دەڵێن جیهان هەمووی خێزانێکە پێویستە بە خۆشی بژین و ڕۆزی بۆ خۆیان فراهەم بکەن لە ئیسلامدا هەمان بۆچوونی هاوشێوە هەیە بە جیاواز لە کۆتاییەکەی خودای گەورە دەفەرمێت لە سوورەتی حوجورات سوورەتی ژمارە 49 ئاەتی ژمارە 13 ئەی خەڵکینە ئێمە ئێوەمان بەدی هێناوە لە نێرومەیەک و ئێوەمان کردووە بە هۆز و نەتەوە بۆ ئەوە یەکتر بناسن کەواتە قورئان دەڵێت هەموو مرۆڤ لە ڕەچەڵەکێکە دوو ڕەگەزی هاوبەش ئەوانیش ئادەم عەلەیهی سەلام و حەوا خودا لێ ڕازی بێت خودا ئێمەی دابەش کردووە بۆ هۆز نەتەوە بەڕەنگی جیاواز و زمانی جیاواز تاوەکو یەکتر بناسین و پێوانی خودا بۆ سێرکردنی مرۆڤەکان ماڵ و سامان و ڕەنگ و ڕەگەز نییە بەڵکو تەقوایە و خودای گەورە لە هەمان ئاەت کە ئاەتی ژمارە 13 لە سوورەتی حوجورات سوورەتی ژمارە 49 دەفەرمێت بەڕێزترین کەس لە نێوانتان ئەو کەسەیە کە تەقوای زیاترە و پێوانی دادوەری لە هیندۆسیدا دەڵێت پێویستە لەسەرمان لە ژیاندا بە خۆشی بژین و ڕۆزی خۆمان فراهەم بکەین بەڵام لە ئیسلامدا پێویستە لەسەرمان کە بە خۆشی بژین بەڵام لەسەر بنەمای تەقوا تاکە پێوانە کەوات لێ دەکات باشترین بیت لە نێو خەڵکی ئەویش تەقوایە نە سەرۆت و سامان نە ئاستی چینایەتی نە ڕەگەز و ئێستا بۆ پرسیارەکەی کە قورئان کتێبێکی باشە بەڵام ئایا کێشەیەک هەیە لە دەستورەکانی قورئان وان ئێمە ناتوانین کە تێبگەین هەر بۆیە ئێمە ئەم کۆڕەمان داناوە بە ناونیشانی ئیسلام تاکە چارەسەرە بۆ کێشەی مرۆڤایەتی کێشەکە ئەو وێنەیەیە کە ئێمەی پێدەرچوین لە شاشەکانی ڕاگەیاندن ئێمە هۆکارین بۆ ئەمە هاوڕام لەگەڵ بۆچوونەکەت ئێمە شارەزانین لە بواری ڕاگەیاندن گلەیەکە دەکەوێتە ئەستۆی ئێمە وەکو موسڵمانان لەبەر ئەوەی ئەرکی ئێمە بانگەوازە بۆ ئیسلام بانگەوازە بۆ پەیامی قورئان بۆ مرۆڤایەتی بەگشتی و ئێمە هەڵناسین بە کردداری ئەرکەکەمان بە تەواوەتی ئێمە هەوڵ دەدەین کە بە باشترین شێوە کارەکەمان بە ئەنجام بگەێنین باشترین کاریش بۆ گەیشتن بە خەڵکی ئێستا ئایا هەمووان دەبینێت بە دڵنیایی ئەوە ژمارەیان دەکاتە 100,000 کەس بە تەواوەتی نازانم بەڵام ئەمە سەبارەت بە من ژمارەیەکی کەمە 100,000 کەس سەبارەت بە من وەکو فرۆشێکی بەشیە بەڵام من باوەڕم بە ملیۆنان هەیە هەر بۆیە زنجیرەی وتارەکان بەڕاستەوخۆیی لە کەناڵە ئاسمانەکان پەخش دەکەین و ژمارەی ئەوانی سێری دەکەن دەکاتە 60 ملیۆن کەس 6 ملیۆن کەس 100,000 کەس و 200,000 ژمارەیەکی ونە دەتوانم شایەتی بدەم کە لای خودا کە ئێمە پەیامەکە دەگەێنین بە خەڵکی و 6 ملیۆن کەس دەکاتە لە سەدایەکی دانیشتوانی زەوی ئەمە ژمارەیەکی ونە لە چاو 6 ملیار کەس دەمانەوێت ئێمە موسڵمانان لە بواری ڕاگەاندندا و پێویستە کە ژماری کەناڵە ئاسمانەکان زیاتر بێت و پێویستە بڵاوبوونەوەی زیاتر هەبێت من هاوڕام لەگەڵ تۆ کە هەڵە هەیە لە تێگەیشتندا هەروەکو وتم ئەمەیە کەوای کردووە بە ئێمە بڵێن تۆندڕە و تیرۆریست و خوڕەوشتیەکان وتارە سەرەکیەکانم بەشێک بوو لە وەڵامدانەوەی ئەو کەسانە کە پێت دەڵێن تۆ کەسێکی تونڕەوی و تیرۆریستی و سەر بە خوڕەوشتیەکانی هەر بۆیە هیوادارم کە وەرگێڕانەکە وەربگریت هیوادارم وەڵامێکی تاو بوو بێت ناوم گیلڕایە من لە مۆمبایەوەم من بازرگانم وەسپاسان دەکەم بۆ ڕێگەدانتان بە من بۆ ئەوەی کە لێرە قسە بکەم ئەمڕۆ زۆر چێژم لێبینی ئەمە یەکەم جارە کە ئامادە دەبم زۆرێک لە وڵاتە ئیسلامیەکان ڕێگە نادەن کە خەڵکی لە ئیسلام بچێتە دەرەوە بەڵام ئەم شتە بۆ من ڕاست بکەرەوە ئەگەر هەڵم وڵاتان هەن ڕێژەی زۆریان موسڵمان نین بەڵام ڕێگریش ناکەن لەوەی کە خەڵکەکە ببن بە موسڵمان چه هەڵەیەک هەیە لە ئیسلامدا هەروەکو وتت کە پێویست ناکات هێز بەکار بهێنن بۆ سەپاندنی ئیسلام لە کاتێکدا هەموو جیهان بە هەزاران و ملیۆنان خەڵکی دەبن بە ئیسلام ئایا وەڵامی ئێوە چییە؟ ئەم برایە تا بڵێت پرسیارێکی باشی ئاڕاستە کردین ئەویش
بۆچی بەشێک لە وڵاتە ئیسلامیەکان ڕێگە نادەن بە گۆڕینی ئاین و بانگەوازکردن بۆ ئاینێکی تر؟ ڕێگە نادەن بە هیچ کەسێک بۆ بانگەوازکردن بۆ ئاینێکی تر، و ڕێگە بە موسڵمانانیش نادەن کە ئاینەکەی خۆیان بگۆڕن. پرسیارە سەرەکیەکە براکەم سەبارەتە بە بانگەواز بۆ ئاینێکی تر. وڵاتێک کە بانگەواز بۆ ئاینێکی تر دەکات سعودیەیە. بۆ نمونە تاکە وڵاتێک کە زۆر بە چاکی دەیناسم کە ئامادەیە بانگەواز بۆ ئاینێکی تر بکات، ئەویش سعودیەیە. و هۆکارەکەش باوای دابنین کە تۆ دەتەوێت قوتابخانەیەک بکەیتەوە و هەڵدەستیت بە چاوپێکەوتن لەگەڵ مامۆستای بیرکاری. لە کاتی ئەم چاوپێکەوتنە پرسیارتان کرد 2 کۆ 2 دەکاتە چەند؟ یەکێک لە مامۆستایانی بیرکاری دەڵێت 2 کۆ 2 دەکاتە 3، و مامۆستای دووەم دەڵێت نەخێر 2 کۆ 2 دەکاتە 4، و مامۆستای سێهەم دەڵێت 2 کۆ 2 دەکاتە 5. و زۆرێک لە خەڵکی دەڵێن کێشە چییە؟ بهێڵن بانگەواز بۆ چ ئاینێک دەکەن با بیکەن، هەر کەس دەیەوێت ئەوە ئازادە. من پرسیارێک ئاڕاستی تۆ دەکەم، ئایا ڕێگە دەدەیت بە مامۆستایەک کەوا دەڵێت 2 کۆ 2 دەکاتە 3 وانە بە قوتابیەکانت بڵێتەوە؟ ئایا ئەو مامۆستایەش هەڵدەبژێریت کە دەڵێت 2 کۆ 2 دەکاتە 5؟ تۆش وتەی خۆت دەڵێیت لەبەر ئەوەی کە تۆ ئەنجامەکە دەزانیت. من دڵنیام لەم ئەنجامە کە 2 کۆ 2 دەکاتە 4 هیچ وەڵامێکی تر نییە، و ئەوەی تایبەتە بە ئاین ئەوە سعودیەیە و دڵنیا بە هاوڕێکە لەگەڵ ئەوە. ئاەتی قورئان ئاەتی ژمارە 19 لە سوورەتی ئالی عیمران سوورەتی ژمارە 3 إن الدين عند الله الإسلام، واتە ئاین لە لای خوددا تەنها ئیسلامە. ڕێگە بە هیچ کەسێک نادەن کە بانگەواز بۆ شتێکی هەڵە بکات. بەڵام لە بواری زانست و تەکنەلۆژیا ئەمریکەکان دەڵێن زۆر بەخێر بێن. پێشوازی خەڵکی دەکەن لە ئینگلتەرا و هیند، هیچ کێشەیان نییە. هەرگیز پلە بۆ زیرەکی ژمارە 1 دانانێن لە بواری زانست و تەکنەلۆژیا. هەر بۆیە پێشوازی دەکەن لە خەڵکی لە ئینگلتەرا و هیند و مالیزیا و فلیپین و لەسەر تاسەری جیهان. بەڵام کاتێک کارەکە پەیوەست دەبێت بە ئاین، ئەوان دڵنیان و ئەوان دەزانن کە ئەمە هەڵەیە و نابێت بکرێت. هەروەک دڵنیایی تۆ لە ئەنجامی 2 کۆ 2 دەکاتە 4 کە ڕێگە بە هیچ کەس نادێت کە شتێکی هەڵەیان فێر بکات. و من ڕازیم لەگەڵ ئەمە. من هاوشێوەی ئاینەکانم خوێندووە. هیچ کتێبێکی پیرۆزی تر نییە لەسەر زەوی هاوشێوی قورئان کە دەڵێت ئەم ئاینە ڕاستەقینەیە. کتێبی پیرۆزی هیندۆسی بخوێنەوە و کتێبی پیرۆزی مەسیحیەکان، کتێبی پیرۆز بخوێنەوە ناڵێت لە هیچ بابەتێکدا کە مەسیحیەت ڕەچەڵەکە. وشەی مەسیحیەت بوونی نییە لە کتێبی پیرۆزدا، ئەمە دەزانیت؟ و وشەی هیندۆسی بوونی نییە لە کتێبی ڤیدادا، ئەمانە دەزانیت؟ ڤیدا بە هیچ شێوەیەک ناڵێت ئەمە ئاینە ڕاستەقینەکەیە بەتەنها، و کتێبی پیرۆزیش بە هیچ شێوەیەک ناڵێت کە ئەمە ئاینە ڕاستەقینەکەیە بەتەنها. کەواتە قورئان تاکە کتێبی پیرۆزە بەتەنها لەسەر زەوی، کەوا خودای گەورە دەفەرموێت ئاین لە لای خودای گەورە ئیسلامە. کەواتە ئەوەی تایبەتە بە بانگەوازکردن بۆ ئاینێکی تر، ئەوە من دڵنیام ئەگەر تۆ دڵنیابیت لە شتێکی دروست، ئەوە هەرگیز ڕێگە نادیت بە بانگەوازکردن بۆ شتێکی هەڵا. هیندستان وڵاتێکی ئەلمانیە، وڵاتێکی هیندۆسی نییە. ئەمە بوونی هەیە لە دەستوری خەڵکیدا. خەڵکانێک ئەمەیان بۆ خەڵکی داناوە. من هیندیم، لەلایەنی جوگرافیەوە من هیندۆسیم، بەڵام من مسلمانم بە وتە و کردارەوە. مافم هەیە لەم وڵاتە بەهۆی لەدایک بوونمەوە. لێرەدا بۆی کە بانگەواز بۆم ئاینە بکەم و بڵای بکەمەوە و جێبەجێ بکەم. ئەمە ئەو مافەیە کە دەستور بە منی داوە. کەواتە پێویستە کە دەستورەکەتان بگۆڕن. سپاس براکەم. دەتوانین پرسیارێک وەربگرین لەلایەن خوشکانەوە؟ سەلام عەلەیکم براکەم، زاکیر. ناوم نیلەم شیرکیە. من لە خانەوادەیەکی هیندۆسیم. یەکەم جار گوێم لە وتارەکەت بوو لە ئازاد میدان لەسەر بابەتی هاوشێوەیی لە نێوان ئیسلام و هیندۆسیەت، و هەستم بە خۆشەویستی ئیسلام کرد لەو ڕۆژەوە. و ئەمڕۆکە دێمە نێو ئیسلام لە بەردەم ئامادەبووان لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله. ئامین. ماشا الله. دەستخۆشی لێ دەکەم خوشکەکەم. شیکردنەوە دەکەم بۆ ئەوانی کە زمانی هیندی نازانن. ئەم خوشکەوتی گوێی لە وتارێکی من بووە پێش چەند ساڵێک لە ئازاد میدان لە مومبای کە بابەتەکە دەربارەی هاوشێوی ئیسلام و هیندۆسی بووە، و ئەو لەو ڕۆژەوە ڕێزی ئیسلام دەگرێت، و ئەمڕۆکە هاتە نێو ئیسلام وەکو سیفەتێکی ژیانکردن. بەخێرهاتنت دەکەین بۆ نێو ئاینی ئیسلام، و داوا لە خودای گەورە دەکەم لێتی قبول بکات و بتخاتە بەهەشتەوە ئینشاء الله، و پاداشتی خێر لە دنیا و ئاخرەت بەدەست بهێنیت. سپاس خوشکەکەم. ئایا پرسیارێکی تر هەیە؟ بەڵێ. من ناوم ساندهیایە و ئێستا بووەتە زەهرا و بیلال خان. من بوومەتە مسلمان. دەمەوێت لێکۆڵینەوە بکەم دەربارەی شتێک. تۆ وتت کە پێکەری داتاشراوی ئەلمەرتا پیرۆز ویان هەر شتێکی وەک ئەمە بوونی نییە، بەڵام شوێنێک هەیە لە کیلارە و پەیکەرێک لەبەرد لە شوێنی خۆیەوە گەورە دەبێت. کەواتە هۆکارەکەی چییە؟ ئەم خوشکە پرسیارێکی کرد. ئەویش کە من وتم پەیکەری ئەلمەرتای پیرۆز بوونی نییە، بەڵام
ئەو شوێنێک دەزانێت لە کیلارە کە پەیکەرێکی بەردینی گەورەی لە خۆگرتووە و دەڵێت کە پەیکەرەکە گەورە دەبێت. چۆن گەورە دەبێت؟ ئەمەش مانای وایە شتێک هەیە لە پەیکەرەکەدا. خوشکەکەم، دەزانیت هەتاوەکو چیاکانیش گەورە دەبێت؟ ئایا ئەمە دەزانیت؟ بەڵێ. کەواتە ئەمەش هۆکارەکەیە کەوا دەکات پەیکەرەکە گەورە ببێت. ئەمە مانای ئەوە نییە کە پەیکەرەکە ژیانی تێدایە. نەخێر، ئەمە بە شێوەیەکە وەکو بڵێ لەناو پەیکەرەکەیە. هیچ پەیکەرێک لەسەر ڕووی بەردەکە نییە، بەڵکو لە ناوەیەتی. ئەمەیە کە دەیڵم خوشکەکەم. ئەم لە نێو بەردەکەدایە هەتاوەکو چیاکانیش گەورە دەبن. خوشکەکەم، چۆن گەورە دەبن؟ خوێندومانە لە جیۆلۆجیە چیاکان هەموو جارە گەورەتر دەبن. بۆ ئەمە نمونەش هەیە. هەروەکو بۆ نمونە پێش چەند ساڵێک زانیمان چیرۆکی پەیکەری گنیش ئەوەی کە شیر دەخواتەوە. ئەمە دەرکەوت کە کردارێکی سادەیە پێی دەوترێت هەڵکشان. ئەم کرداری هەڵکشانە زۆر سادەیە. بۆ نمونە ئەگەر هەندێک شیر بخەیتە سەر ئاگرێک کە بڵێسەی هەبێت، ئەوە شیرەکە خۆجەییەن دەست دەکات بە هەڵبەزین. ئەمە هەڵکشانە. ئەمە مانای وانییە کە پەیکەرەکە شیر دەخوات. کەناڵەکانی ڕاگەیاندن ئەمان بە شێوەیەکی گەورە نیشان دەدا. کەواتە ئەوەی لەسەرمانە بزانین کە ئەم شتانە بێگیانن. هەروەکو ڤیدا ئەمەی بە جوانی ڕوون کردوتەوە لە یاجوروید بەشی ژمارە 32 ئاەتی ژمارە 3. هەر ئەم خودایە هیچ برسیمایەکی نییە. وێنە، نەوێنە، نەپەیکەر، نەهیوەیەک، نەشێوەیەک کە هیوادارم وەڵامێکی تاو بوو بێت. بەڵام شتێکی تر هەیە. ئەگەر وایە بۆچی شێوەکەی لە دیوی ناوەوەیە وەکو ئەوەی لە دیوی دەرەوە بێت؟ سەبارەت بە شێوەکەی مرۆڤ دەتوانێت بە کارەستە شێوەکاری لەسەر بکات. هەندێک جار بە شێوەی سروشتی ئەمە شتێکی گران نییە. وتەی زۆر هەن کە بڵاو دەبنەوە کە هەندێک درەخت هەن یادی خوددا دەکەن. درەختێک هەیە دەڵێت لا ئیلاها ئیلا الله. هیچ گرنگیەک نییە بۆ ئەم شتانە. ئێمە دەربارەی ڕاستەقینە قسە دەکەین. و زۆر چیا هەنەوەکو شێوەی مرۆڤ وایە. ئایا نەتبینیوە؟ ئەمە سروشتیە. ئەگەر لێ شێوەی شتێک دەچێت، ئەمە مانای وانییە کە معجیزەیە. پێویستە کە شوێنی کتێبی هیندۆسی و کتێبی پیرۆز و قورئان بکەوین. هەمویان دەڵێن بۆ خوددا نەجەستە نەوێنە نەپێکەر نییە. بەرد هەیە شێوەکەی وەک مرۆڤە، لەوانەیە وەکو وێنەیەک بێت وەیان پەیکەر. ئەمە مانای ئەوە نییە کە ئەمە خوددایە. خوشکەکەم، سپاس بۆ تۆ. و ئەگەر زۆرێک لەم بەردانە کەوتن وەیان وێنەکە یان پەیکەر ئەوە دەشکێن. ئەگەر نەتوانێت یارمەتی خۆی بدات، ئەی چۆن یارمەتی تۆ دەدات؟ خوشکەکەم، هیوادارم وەڵامێکی تاو بوو بێت. سپاس خوشکەکەم. بەڵێ براکەم، پرسیاری دواتر. ئێوارە باش بەڕێزم، ناوم سوباش کامبڵیە و من وانەبێژم لە بەشی کارەبا لە کۆلێژی سانا. لە سەرەتای وتارەکە وتت قورئان قسە دەکات دەربارەی پێدانی ئاشتی بۆ مرۆڤایەتی. پرسیارەکەم ئەوەیە، ئەگەر دەربارەی ئاشتی قسە دەکات، ئەوە بۆچی زۆرێک لە گەنجان لە وڵاتە جیاجیاکانەوە دەبن بە تیرۆریزم بە ناوی جیهاد؟ ئایا تێگەیشتنی جیهاد لە چیەوەیە؟ سپاس بەڕێزەکەم. برایەک پرسیارێکی باشی کرد. ئەویش ئەوە بۆچی زۆرێک لە گەنجان لە وڵاتە جیاجیاکانەوە دەبن بە تیرۆریزم بە ناوی جیهاد؟ ئایا تێگەیشتنی جیهاد لە چیەوەیە؟ سپاس بەڕێزەکەم. برایەک پرسیارێکی باشی کرد. ئەویش ئەگەر ئیسلام و قورئان قسە دەکەن دەربارەی ئاشتی بۆ مرۆڤایەتی، ئەوە بۆچی هەندێک لە موسڵمانان شەڕ دەکەن لەگەڵ موسڵمانانی تر لە وڵاتان؟ و پرسیار دەکات دەربارەی جیهاد، تێگەیشتن چییە لە جیهاد؟ سەبارەت بە وشەی جیهاد، ئەوە وەرگیراوە لە وشەی عەرەبی جاهید. ئەویش بە مانای هەوڵ و کۆشش دێت. کەواتە جیهاد مانای دەبێت لە بنچینەی هەوڵ و کۆشش. جیهاد بە مانای جەنگی پیرۆز نایەت. و هیچ شتێکیش سەبارەت دەربارەی جەنگی پیرۆز نەهاتووە لە قورئاندا، وان لە فەرمودەی پێغەمبەر درودی خوای لێبێت. ئەم وەرگێڕانە هەڵەیە کەوا سەرچاوەکانی ڕاگەاندن و ڕۆژهەڵاتیەکان بەکاری دەهێنن. هیچ جەنگێکی پیرۆزبوونی نییە. جیهاد مانای جەنگی پیرۆز نایەت. جیهاد واتە هەوڵ و تێکۆشان، و ئەمەش لە بیرۆکەی ئیسلامیدا هەوڵ و کۆشش بۆ باشکردنی مرۆڤایەتی، و واتە هەوڵ و کۆشش بۆ بڵاوکردنەوەی ئیسلام بۆ مرۆڤایەتی، هەروەکو چۆن بە مانای هەوڵ و کۆشش دێت لە مەیدانی جەنگدا بۆ بەرگریکردن لە خۆت. ئەمەش واتە هەوڵ لە دژی زاڵم. جیهاد لە بنچینەی هەوڵ و کۆشش سەر هەڵدەدات. و دێمە سەر پرسیارەکە دەربارەی زۆری ژمارەی بەشداری گەنجان لە وڵاتە جیاوازەکان بۆ جەنگکردن. خاڵی یەکەم ئەوەیە کەوا گریمانێک هەیە، ئەویش ڕاستیە کە هەندێک موسڵمانان ڕێگری دەکەن لە گومڕابوون لە سەردەستی مادیەکان لە کۆمەڵگادا، و پێیان دەڵێن کە ئیسلام ئەم جۆرە توندڕەوانە لە خۆ ناگرێت بە ئاەتانێک لە دەرەوەی سەرچاوەکەی خۆی. بەڵام ڕێژەی ئەم جۆرانەکە من دەبینم کە هۆکاری سەرەکی ئەو جۆرەیە کە سەرچاوەکانی ڕاگەاندن باسی لێوە دەکات، هەروەکو ئەوەی کە لە هیند ڕوودەدات. ئەوەی بە زۆری دەیخوێننەوە لە پەڕاوەکانی ڕۆژنامە کۆمەڵێک تیرۆریستی موسڵمان لە کشمیر ژمارەیەکی زۆر خەڵکیان کوشت. ئەمە ئەوەیە کە لە سەرچاوەکانی سەرەکی دەیخوێننەوە. بە چاوەڕوانیەوە بانکران بۆ کشمیر یەکەم جار لە ساڵی 2003 بوو. منیش وەڵامم دایەوە کە دەچم.
قەڵەباڵغی هەموو شوێنێکی داگرت بوو بۆ یەکەمین جار حکومەت ڕێگەی داوتار بدرێت بەگشتی لە کشمیر بەر لە 14 ساڵ هەر بەڕاستی قەڵەباڵغیەکی زۆر بوو ژمارەیان دەگەیشتە 100,000 کەس لە یاریگای پۆلۆ لە شاری شیریناگار کاتێک کە چوون بۆ ئەوەی پاسەوان دەوریان لێدام کە هەمویان چەکیان هەڵگرت بوو و هیچ کێشەیەکیش ڕووی نەدا وەک ئەوەی پێشبینیم دەکرد و ڕۆژی دواتر چوون بۆ ئاسام کاتێکدا بەزین لە فڕۆکەخانە بینیم 4 پاسەوان چەکی ڕەشاشیان هەڵگرت بوو منیش وتم ئەوە چییە؟ وتیان کردداری کوشتن هەیە لە ئاسام وتم کوشتن لە ئاسام ئەمەکەی ڕوویداوە ئەگەر لێرەش پاسەوانم لەگەڵ نەبێت من هەروتاری خۆم پێشکەش دەکەم بەڵام ئایا دەخوێنەوە لە لاپەڕی ڕۆژنامەکان کە کردداری کوشتن لە ئاسام ڕوودەدات ژمارەی ئەو کەسانی کە دەکوژرن لە ئاسام زیاترە لەوەی کشمیر کێ گوێ دەگرێت لە LTT دەزانن مانای چی LTT ئەوانە هۆزی هێرشبەرن و ناو دەدرێن بە پڵنگی هێرشبەر هیچ کەسێک ناویان ناهێنێت بە هیندۆسیە تیرۆریستەکان بۆچی ئەگەر مسلمانانی کشمیر ئەمە بکەن ئەوان ناویان دەنێن مسلمانە تیرۆریستەکان ئەگەر هیندۆسەکان ئەمە بکەن لە ئاسام ئەوە دەبێتە کێشەیەکی ناوخۆیی و ئەگەر پڵنگە هێرشبەرەکانی ژەم کارە بکەن دەبێتە کێشەیەکی ناوخۆیی ئەگەر لە هەر کەسێک بپرسیت بە دڵنیاییەوە دەزانێت یاسای مرۆڤ کوشتن چییە پێ دەڵێت کە زۆرترین ڕێژەی کوشتن ڕوودەدات لەسەر دەستی ماویەکان چەندین جار ئەمە دەخوێنەوە لە پەڕاوی ڕۆژنامەکان بڵاوی دەکەنەوە لە کورتەی هەواڵەکان لە ڕۆژنامە کاتێک ڕێژەیەکی زۆر خەڵکی دەکوژرێت لە ئاسام ئەوە لە کورتەی هەواڵەکان باس دەکرێت لە ڕۆژنامە بەڵام ئەگەر مسلمانەکان ئەم کارە بکەن ئەوە لە هەواڵی سەرەکیدا بڵاو دەکرێتەوە بۆچی لە هەموو کۆمەڵگایەک نمونەی خراپ هەر هەیە کەسێک هاتە لام وتی پێویستە تێبگەیت کە ئەوە کێشەی زەویە ئایا ئاسام کێشەی زەوی نییە؟ کشمیر کێشەی زەویە دوو وڵات لە دژیەک دەجەنگن خەڵکە هەژارەکەی کشمیر دەناڵێنێت چ لێرە و چ لەوێ ئەفغانستان کێشەی زەویە ئەمریکەکان هاتن بۆ ئێرە ئێمە نیوەی ئەفغانەکان ناسراین بە تیرۆریست دەبینن کە چی ڕوودەدات لە فەڵەستین هیتلەر پێشووتر یەهودیەکانی دەرکرد دەری کردن لە ئەڵمانیا بەڵام فەڵەستینیەکان پێشوازیان لێکردن عەرەبەکان ئامۆزاکانیان لە وڵاتی خۆیان وا دەبنن ڕێبوارێکی دەرکرا و هیچ ماڵێکی نییە ڕێگەت پێدا لە ماڵەکەت بمێنێتەوە و دوای چەند ڕۆژێک دەری کردیت لە ماڵەکەت و تۆش دەوەستیت لە بەردەم دەرگای ماڵەکەت و دەڵێیت ئەوە ماڵەکەی بردووم ماڵەکەم بۆ بگەڕێنەوە ئەوە باسی تۆ دەکەن بە تیرۆریست کام تیرۆریست بزان ئەوە هۆکارەکانی ڕاگەیاندنە ئەوە هۆکارەکانی ڕاگەیاندنە چی ڕوودەدات لە بۆسنە مسلمانن ڕاستە هاوڕام لەگەڵ تۆ کە مسلمانن لە وێنەکان بەدەر دەکەون بەڵام ئێوە بە بەردەوامی دەیان چەوسێننەوە کوانە مرۆڤایەتی ئەوەی کردان بەگەلی فەڵەستین بەگەلی عێراق چەکی وەرانکاری گەورە تۆ لە لایەنگرانی سەدام حوسێن نیت من بە مسلمانێکی باشی دانانێم و چەند کێشەیەک هەیە کاتێک سەدام دەسەڵاتدارێتی وڵاتی دەکرد بەڵام دوای ئەوەی کە ئەمریکیەکان هاتن کێشەکان نەمان ڕاستە ئەگەر ئێوە قسە دەکەن دەربارەی چەکی وێرانکاری گەورە ئەو کاتە ئەوە دەزانین کە ئەمە هەموو هۆکارەکەی میدیا و ڕاگەیاندنەکان بوون مسلمانەکان دەچەوسێنرێنەوە دەناڵێنن لەگەڵ ئەمەش باسییان دەکرێت بە تیرۆریست ئایا ئەمە هۆکارەکەیە بەڵام نمونەی خراپ هەر هەیە لە کۆمەڵگەدا بەڵام ئەم نمونە خراپانە ژمارەیان کەمە ئەوان زۆر کەمن هۆکاری سەرەکی میدیا و ڕاگەیاندنەکانن ئایا کەناڵی LARA دبینیوە سوپای سەرۆکایەتی ئێرلەندی لە بەریتانیا جەنگێک هەبوو لە نێوان کاسۆلیکیەکان و پرۆستانتینیەکان هیچ کەسێک ئەوان بە کاسۆلیکی تیرۆریست ناو نابات بۆچی زیاتر لە 100 ساڵ تێدەپەڕێت بەسەر ئەم جەنگەدا بەڵام تۆنی بلێری سەرۆکوەزیران زیاتر نیگەران دەبوو دەربارەی مسلمانە تیرۆریستەکان نیگەران نەدەبوون دەربارەی سوپای سەرۆکایەتی ئێرلەندی کە سەدان خەڵکیان کوشت و چەندین تەقینەوەیان ئەنجامدا ئەوان لە کۆنگرێنی هێنیدا دەنیشن بۆ ئەوەی کە چۆن مسلمانە تیرۆریستەکان بوەستێنن ئەمە زۆر قێزەونە هەموو سیاسیەکان دەیانەوێت دەنگ بەدەست بهێنن بۆ هەڵبژارنەکان سەرۆکوەزیرانی نوێ هات و دوای ئەوە تەقینەوەیەک ڕوویدا لە گلاسکۆ ئایا سەبیل ئەحمەد دەناسن ئایا گوێبیستی بوون باشە من گوێبیستی بووم بەڵام نەمبینیوە ئەو لە بابەتێک لە ڕۆژنامەیەکی هندی باسی کردبوو کە ئێستاکە سەبیل ئەحمەد دەناسن سەبیل ئەحمەد یەکێکە لەوانەی کە خۆشی لە دکتۆر زاکیر نایک دێت و یەکێک لە وتارەکانی دکتۆر زاکیری ڕێک خست لە بنگلۆر و وتارێکی تەواویشی نووسی دەربارەی تیرۆر دواتر قسەی کرد دەربارەی سەبیل ئەحمەد و دواتر قسەی کرد دەربارەی دکتۆر زاکیر بۆچی لەبەر ئەوەی دکتۆر زاکیر بەناوبانگە و ئەمەش بۆ وتارەکە گرنگ دەبێت و دواتر بەردەوام بوو لە وتارەکەی وتیان کە دکتۆر زاکیر یەکێکە لە بەهێزترین ڕەخنەگرانی تیرۆر و ناوی منیان خستە نێو وتارەکە ئایا دەزانیت ئایا دۆسیەی مزگەوتی لال لە پاکستان دەزانن کۆمەڵک کاسێتی پچراوە دۆزرایەوە کە وتارەکانی دکتۆر زاکیر نایک بوون
کەواتە دەبێت دڵخۆش بین کاتێک ڕۆژنامەی هیندی دەڵێت دکتۆر زاکیر نایک دژایەتی تیرۆر دەکات. دەبێت دڵخۆش بین سەبیل ئەحمەدیش کاسێتەکانی منی لەلایە و مزگەوتی لال لە پاکستان کاسێتەکانی منیان لەلایە. ئەگەر من دژی تیرۆر بم ئەوا دەبێت بزانن لەوانەیە دەیان هەزار مسلمان کاری تیرۆریستیان ئەنجام داوە و دوای ئەوەی کە هۆگری من بوون دەستیان هەڵگرتووە لەم کردارە. ئەگەر کەسێک نەخۆش بێت ئەوە پێویستە بچێت بۆ لای پزیشک. ڕاستە؟ کەواتە ناتوانن بڵێن کە ئەو کەسانە نەخۆشن. لەوانەیە بچن بۆ نەخۆشخانە. پێویستە کە نەخۆش بچێتە نەخۆشخانە. و ئەگەر دامان ناکە ئەم ڕێکخراوە تیرۆریستیە و ئەندامەکانی گوێ دەگرن لە وتارەکانی من ئەوە پێویستە حکومەتی هیندی دڵخۆش بێت کاتێک دکتۆر زاکیر نایک هێرش دەکاتە سەر تیرۆر. پێویستە کە دڵخۆش بن لەبەرەوەی ئەو خەڵکانە گوێ لە من ڕادەگرن. لەوانەیە نەتوانم کە هەمویان قەناعەت پێ بکەم، بەڵام هەر هیچ نەبێت ژمارەی زۆر لە خەڵکان دێنمە قەناعەت، بەڵام ئەوان ناوی منیان هێناوە لە وتارەکەیان بۆ ئەوەی گرنگی زیاتری پێ بدرێت. ئەوە دەزانیت ئەگەر بتنووسایە لە دژی ئیسلام ئەوە گریمانی ئەوە هەبوو کە تویان هەڵبژاردایە بۆ سەرۆکایەتی. ئەوە دەزانیت ئەگەر بتنووسایە لە دژی ئیسلام ئەوە گریمانی ئەوە هەبوو کە تویان هەڵبژاردایە بۆ بڵاوکردنەوەی وتارەکەت. ئەمە شتێکی بەرچاوە. هەر ئەمە ڕوویدا لەگەڵ کوشوانت سینگ. کوشوانت سینگ دەناسن ئێستا تەمەنی 94 ساڵە. بەر لە 2 ساڵ وتارێکی نووسی کە هێرشی کردە سەر من و بەر لە 2 هەفتە لە مانگی 11 وتارێکی نووسی و هێرشی کردە سەر من. لە وتاری یەکەمی وتی ئەو ڕۆژانە سەری بەرنامەکانی دکتۆر زاکیر نایک دەکات. نووسیویەتی ئەو ستایشی منی دەکرد و قسەی دەکرد دەربارەی بیرەوەریەکان، ئەوەی کە ڕزگاری کردم لە خۆڕەوشتە تایبەتەکەی. دووبارە گەڕایەوە وتارێکی تری نووسی کە تێدا وتی من پێشانگایەکی کتێب دەکەمەوە لە دەلهی و کتێبێک بوو لە پڕفرۆشترین کتێبەکان. نووسەر دکتۆر زاکیر نایک کە باسی ئەوەی کردووە وەڵامی 20 لە قورسترین پرسیارەکان دەداتەوە، ئەوەی کە ناموسڵمانەکان ئاراستەی دەکەن و توویەتی ئەو کەسێکە کە بیرەوەریەکی سێری هەیە و جگە لەمەش بەڵام وەڵامی 4 پرسیار دەدەمەوە تێدا هاتووە دەربارەی بابەتی گۆشتی بەراز، خواردنەوە کهولیەکان، ڕێژەی خێزان و باڵاپۆشی. ئێوە وتارەکەتان خوێندوتەوە، کاتی ئەوەم نییە دەربارەی هەموو شتێک قسە بکەم. دەربارەی بەراز وتومە کە ئاژەڵێکی زۆر بێهەست و بێئابڕووە و گۆشتەکەی دەبێتە هۆکاری توشبوون بە زیاتر لە 70 جۆر لە نەخۆشی و تاکە ئاژەڵە کە بانگی هاوڕەکانی دەکات تاوەکو لەگەڵ مەینەکەی جوور ببن و وتومە کە ئەگەر گۆشتەکەی بخۆن ئەواوەکو ئەوتان لێ دێت، تاکە ئاژەڵە کە بانگی هاوڕەکانی دەکات تاوەکو لەگەڵ مەینەکەی جوور ببن و وتوێتی کە من ئەوە نازانم و وتوێتی کە من نازانم کە لە وڵاتانی ڕۆژئاوا گۆشتی بەراز دەخۆن، بەڵام هیچ کەسێکمان نەدیوە تووشی هیچ جۆرێک لەو نەخۆشیانە ببێت. پزیشکان ئێستا قەدەغەی ئەوە لە خەڵکان دەکەن کە نەچم بۆ شوێنی ئارەزوو بازەکان چونکە تووشی نەخۆشی ئایدز دەبن، بەڵام نەوەک هەموو کەسێک بچێتە شوێنی ئارەزوو بازەکان تووشی ئەم نەخۆشیە ببێت. ڕێژەکە زۆر کەمە، تەنها کۆمەڵێکی کەم نەبێت، ئەوانی تر توش نابن. و بۆ نمونە ئەگەر کەسێک کە گۆشتی بەراز بخوات مەرج نییە کە تووشی ئەم نەخۆشیانە ببێت، بەڵام لە کاتی ئێستادا تا 150 ئەمریکەکان دەناڵێنن بەدەست نەخۆشی پاڵەپەستی خوێنەوە. یەکێ لە هۆکارەکانیش ئەوەیە کە ئەوان گۆشتی بەراز دەخۆن و قسە دەکات دەربارەی خواردنەوە کهولیەکان و دەڵێت دکتۆر زاکیر نایک دەڵێت کە خواردنەوە کهولیەکان دەبێتە هۆکاری توشبوون بە زۆر نەخۆشی و دەڵێت قورئان وتوێتی کە دژایەتی خواردنەوە ناکات، بەڵکو دژایەتی مەستی و هۆشبەری دەکات، دەیەوێت کە لێکدانەوە بۆ قورئان بکات. ئەمە ئەو شتەیە کە هۆکارەکانی ڕاگەیاندن دەیکات. دەڵێت کە تەمەنی 94 ساڵە هەموو ڕۆژێک خواردنەوە کهولیەکان دەخواتەوە و هەرگیز سەرخۆش نەبووە و هەرگیز نەخۆش نەکەوتووە و کەسیشی ئازار نەداوە و ئێستا لەسەر ئەم سێ خاڵە قسە دەکەم. تەمەنی 94 ساڵە هەرگیز سەرخۆش نەبووە. هاوڕێیانێک دەناسم کە پێیان وتوم کە ئەوان چەندین جار بە سەرخۆشی بینیویانە و دەڵێت کە هەرگیز نەچۆتە لای پزیشک، لەوانەیە لە بیری کردبێت کە تەمەنی 94 ساڵە و کەسی ئازار نەداوە، بەڵام منی ئازار داوە. کەواتە ئەوەی دەیزانین ئەوەیە ئەگەر تۆ وتارێک بنووسیت کە تێدا هێرش بکەیتە سەر ئیسلام و خەڵکانێکی بەناوبانگیش، ئەوە جەماوەرێکی باش بەدەست دەهێنیت بە خوێندنەوە و تەماشاکەرانیش. بۆ نمونە دەزانین کە ئەمڕۆ وەکو وێنەیەکی لێ هاتووە، مسلمانە تیرۆریستەکان هەندێک لەوان شەڕ دەکات بۆ ئازادی وڵات. وا دابنین حکومەتی بەریتانی وتی باگات سینگ تیرۆریستە. ئایا ئەوە وایە؟ ئایا وایە یاخود نا؟ بەڵێ. ئایا باگات سینگ تیرۆریستە یان نا؟ جوڵەکانی وەکو تیرۆریستانە، بەڵام ئایا وەکو تیرۆریستێک دەیبینیت؟ نەخێر. منیش نایبینم وەکو تیرۆریستێک، بەڵام چونکە تەنها دەسەڵاتی بەریتانی وتوێتی باگات سینگ تیرۆریستە، ئەوە دەبێت ڕازی بین بە بۆچوونەکەیان. کەواتە ئەوەی پێویستە بیزانین ئەوەیە ئەوەی یاری میدیا و ڕاگەاندنەکانە. هەر بۆیەش ئەم وتارم ئامادە کرد لەسەر ئەم بابەتە بۆ ئەوەی کە ئاشتی بڵاو بکەینەوە. هیواتارم وەڵامێکی تاوابوو بێت. سپاس بەڕێزەکەم. بەڵێ براکەم، ناوم ئەدڤایت ڤیلاس کاتکادیە.
من لە نەخۆشخانەی نایرم و بۆ پزیشکی دەخوێنم. پرسیارەکەم ئەوەیە، ئێمە بەبەختین، بە دوای شێوازێکی ژیانی مرۆڤایەتی دەکەوین و ئەمە شتێکە دەگمەنە لە ملیۆنان ساڵدا ڕووی نەداوە. کەواتە چۆن سوود ببینین لە شێوازی ژیانی مرۆڤایەتی و ئامانجی سەرەکی چییە لە ناوەکان لە ژیانماندا ویان ئامانجی ڕاستەقینە چییە لە شێوازی خوڕەوشتی مرۆڤایەتی. ئەم برایە وتی قوتابی بەشی پزیشکیە لە نەخۆشخانەی نایر. دەمەوێت ئاماژە بەوە بدەم کە منیش لە نەخۆشخانەی نایر تەواوم کردووە لە ساڵی 1991 بەر لە 16 ساڵ. ئەم برایە پرسیاری کرد ئێمە بەدوای شێوازی ژیانی مرۆڤایەتی کەوتوین، ئایا چۆن سوودی لێوەرگرین؟ خدای گەورە دەفەرمێت لە سورەتی ذاریات سورەتی ژمارە 51 ئاەتی ژمارە 56 گرۆی جنۆکە مرۆڤم دروست کردووە تەنها بۆ بەندایەتیکردن، هەم خوددا بپەرستین و هەم گۆڕایاڵی بکەین. کەواتە باشترین کردار کە ئەنجامی بدەین وەکو مرۆڤ ئەویش گۆڕایاڵیکردنە بۆ فەرمانەکانی خدای گەورە و بهێڵین ئارامی و ئاشتی دنیا و ئاخیرەتمان بگەڕێتەوە. بەدیهێنەری مرۆڤ باشترین کەسەکە وەڵام بداتەوە و ئەمەش باسی لێوە کراوە لە سورەتی ئەلمولک سورەتی ژمارە 67 ئاەتی ژمارە 2. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. واتا هەر ئەو خۆی مردن و ژیانی بەدیهێناوە تا تاقیتان بکاتەوە، کێتان کردەوەی چاکتر و پەسەندترە، هەر ئەویش زاتێکی باڵادەستە بەسەر بێباوەڕاندا و لێخۆشبووە لە ئیمانداران. ئەم ژیانی تێدا دەژین تاقیکردنەوەیە بۆ ئاخیرەت و دوای مردن ئێمە تاقیکردنەوە دەکەین. ئەگەر گۆڕایاڵی خودامان کرد و ئەوەی وتی ئەنجامماندا و ڕێگەماندا ئاشتی بڵاو ببێتەوە لە ڕێگەی خۆبەدەستەوەدانمان بۆ خودای گەورە، ئەوە سەرکەوتن بەدەست دەهێنین لە دنیا و لە ئاخیرەت. هیوادارم وەڵامێکی تاوا بوو بێت. بەڵێ، بەڵام لەسەرمانە ئێمە قوتابی گەن چی بکەین کە ئەم کردارە ئەنجام بگەێنین؟ چی لەسەر ئێمە بیکەین؟ پێویستە قورئان بخوێننەوە. قورئان بخوێننەوە ڕێنمایەکانی جێبەجێ بکەن. ئەگەر کتێبی ڤیدا بخوێنیتەوە ئەوا دەبینین وتەی هەیە دەربارەی بوونی تاکە خودایەک و قەدەغی بتپەرستی دەکات. ڤیدا دەڵێت ڕیشی دێت وەکو تەلی ئاوازەکان کردارە چاکانتان نیشان دەدات. تەلی ئاوازەکان ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ئەمەش قورئانە دوایین کتێبی ئاسمانی نێردراوە وەکو دوایین پەیامی ئاسمانی کە دابەزیوە بۆ محەممەد صلی الله عليه وسلم. ئەم پەیامە بخوێننەوە و باوەشی پێ بکەن تاوەکو ئاشتی و ئارامی دنیا و ڕۆژتان بگەڕێتەوە. هیوادارم وەڵامێکی تاوا بوو بێت براکەم. زۆر سپاس. بەڵێ خوشکەکەم، ناوم ئارتیە، من مسلمان نیم. دەمەوێت پرسیارێک بکەم. یەکەم جار سپاس بۆ تۆ کە کاتی ئەوەت پێدان گوێ لە تۆ بگرین و تێبگەین لە ئیسلام. ئەوەی تێگەیشتم لە وتارەکەت ئەوەیە ئیسلام باوەڕی بە نووسرا و بیر و باوەڕی زانستی شوێنەکانی تر هەیە. ئەگەر بەم جۆرەیە ئەوە چۆن باوەڕی بە بیرۆکەی خوددا هەیە بە هەموو جۆرەکانی و چۆن باوەڕی بە بیرۆکەی بەهشت و دۆزەخ هەیە ئەگەر بۆ جۆرەی دەڵی چەسپاوە تا ئەم ئاستە؟ خوشکێک پرسیارێکی کردوتی ئەو گوێ لە وتارەکەی من بووە و خۆشحاڵە کە زانوێتی ئیسلام ئاینی ئاشتی و ئاینی زانست و شوێنی چەسپاویە. پرسیاری کرد ئەگەر ئیسلام ئاینێکی بەم جۆرەیە ئەوە چۆن باوەڕی بە خوددا و بەهشت و دۆزەخ هەیە؟ خوشکی بەڕێزم، تاکە هۆکار بۆ باوەڕبوون بە خوددا ئەویش زانستە. ئەگەر ئەمڕۆکە بتەوێت بوونی خوددا بسەلمێنیت بۆ بێباوەڕێک ئەوە تاکە هۆکار قورئانی پیرۆزە، ئەویش بە پاڵپشتی زانست، تاکە هۆکارێکی بەردەستی ڕۆژانەیە، ئەویش لە پێشبڕکەی معجیزەکان، ئەویش دواتر سەردەمی شار و ئەدەب هات. قورئان معجیزەی معجیزەکانە و معجیزەی هەموو سەردەمەکانە. بەم هۆکارە ئەگەر تۆ گوێت لە وتارەکە بوو بێت ئەوە دەبێت سرنجی ئەوەت دابێت کە من وتم هەر کەسێک کە باوەڕی بە زانست هەبێت و باوەڕی بە بۆچوونەکان هەبێت ئەوەدان بەوە دادەنێت کە قورئان وتەی خوددایە، و ئەگەر کەسێک بێت باوەڕیشی بە زانست نەبێت و کەسێکی ناعاقڵ بێت ئەوە ئەگەرێکی زۆر هەیە کە باوەڕ بە قورئان نەهێنێت. هەر بۆیە وتم زانستی ئەمڕۆکە بوونی خوددا ڕەت ناکاتەوە، بەڵکو کۆپی دووبارەکراوی خوددا ڕەت دەکاتەوە. پەیکەرەکان سەبارەت بە زانست و تێگەیشتن لە خوددا لە ڕۆژگاری ئەمڕۆ زۆربەی زانەکان باوەڕیان بە بوونی خوددا هەیە. لە پێشوودا فرانسیس بیکۆ وتی زانیاری گومڕایی لە زانست داوا دەکات مرۆڤ ببێتە مولحید بێباوەڕ و تێگەیشتن و زانیاری زیاتر لە زانست داوا دەکات مرۆڤ ببێتە باوەڕدار. و ئێستاش دێم بە پرسیاری دووەمت دەربارەی بەهشت و دۆزەخ. ئەگەر شتیکردنەوە بۆ قورئان بکەیت ئەوەی قورئان باسی کردووە دەربارەی زانست دەتوانین وا بڵین کە لە 100% ئەوەی قورئان باسی کردووە و زانست سەلماندوێتی ڕاستە. دەربارەی دروستکردنی گەردون و شێوەی زەوی و ڕووناکی مانگ و سوڕانەوەی خۆر لە خولگەی خۆی و سوڕانەوەی بە دەوری خۆیدا و سوڕی ئاو و جیۆلۆجیا و زانستی ڕووەک و ئەوانی تریش. 80% لەوەی کە قورئان باسی کردووە زانست سەلماندوێتی کە دروستە. ئەوەی دەمێنێتەوە لە 120 دیار نییە کە ڕاستەیان هەڵەیە. ئەگەر بە سەلماندن بوترێت لە 180 ئەوەی قورئان باسی کردووە و زانست سەلماندوێتی تەواو دروستە و بەشی ماوە لە 120 کە ئایا دروستە یاخود نا. تا ئێستا لە 100 0.1 نەسەلمێنراوە کە هەڵەیە
ئەوەی کەماوەتەوە تەنها لە 120 بەوتەی سەلمێنەران بێت ئەو لە 120 ڕاستەکەی دەسەلمێنرێت ئینشاء الله. کەواتە بەهەشت و دۆزەخ و فریشتە و جنۆکە زانست نەگەیشتۆتە ئەم ئاستە درێک بەمانە بکات. ئەمڕۆکە زانست گەشتۆتە ئاستێک کە لە 180 ئاەتەکانی قورئانی سەلماندووە کە ڕاستە و بەجێیە. بەیانی لەوانەیە دوای 50 ساڵ یان 100 ساڵ یان 200 ساڵ زانست قسە بکات دەربارەی بەهەشت و دۆزەخ و قسە بکات دەربارەی جنۆکە. هەر بۆیەش دەڵێن کە سەلمێنراوە. شتێک نییە ممکن نەبێت کە نەسەلمێنرێت. ئەمە شتێکی ممکنە. لە 180 ئەوەی باس کراوە ڕاستە و هەتا لە 0.0 هەڵەی تێدا نییە و ئەو لە 120 کەماوەتەوە زانست ناتوانێت بڵێت کە نەسەلمێنراوە زانستیان دۆزەخ بوونی هەبێت و هەروەها نکۆڵی ئەوە بکات لەوەی کە زانستیان بوونی بەهەشت نەسەلمێنراوە. دەتوانێت بڵێت ئەو نازانێت، لەوانەیە بوونی هەبێت لەوانەشە بوونی نەبێت. شارەکە لە بەرچاو نییە. ئەگەر بە چەسپێنراوی بڵێیت کە کاتێک لە 120 ئەوەی باس کراوە لە قورئان نادیارە نەڕاستە نەهەڵەیە و کاتێکیش لە 180 ئەوەی کە باس کراوە لە قورئان دروستەوە تەواوە، من وەکو کەسێکی زانستی تێگەیشت و دەڵێم ئەو لە 120 کە ماوە ڕاستە ئینشاء الله لە 100%. هەر بۆیە باوەڕم بە ئاگر و بەهەشتە، هەروەها باوەڕم بە فریشتە و جنۆکەیە. هیوادارم وەڵامێکی تەواو بێت. تاکو ئێستاش پێویستم بە هەندێک ڕوونکردنەوە هەیە. ئایا پەیوەندی بە هەمان پرسیارەوە هەیە؟ بەڵێ، لە ڕاستیدا وتت کە زانست باوەڕی هەیە بە بوونی خودا و ئیسلامیش بە هەمان شێوە. کەواتە تەفسیر و شیکردنەوەیەکی تەواو چییە بۆ بوونی خودا و بەهەشت و دۆزەخ؟ ئەی خوشکی من، ئایا تۆ بە تەواوەتی گوێت لە وتارەکەی من بووە؟ بەڵێ، گوێت لە وتاری من بووە کە پێشکەشم کرد هەفتەی ڕابردوو بە ناونیشانی ئایا قورئان وتەی خودایە؟ نەخێر بەڕێزەکەم، زۆر باشە. ئەمە یەکەم وتارە ئامادی دەم. من 15 خولە کاتم تەرخان کرد بۆ دووبارەکردنەوەی ئەوەی لە 2 کاتژمێر داوت بووم. داواکاریم لە تۆ ئەوەیە کە ڤیدۆکە وەربگریت وتارەکەمی تێدا دەربارەی ئایا قورئان وتەی خودایە، تێدا ئەوە سەلمێنراوە کە قورئان وتەی خودایە و بوونی خوداش بۆ بێباوەڕان سەلمێنراوە. ئەمەش هەمان شت بوو کە من ئەمڕۆکە بە کورتی ئاراستەم کرد و هەر بەم شێوەیەش سەلمێنرا کە خودا پێویستە بوونی هەبێت و ئەگەر بوونی نەبێت ئەی ئەوە کێیە کەوا قورئانی نووسیوە، کێ ئەم قورئانی نووسیوە بەر لە 1400 ساڵ بەر لە ئێستا. و پرسیاری من ئەوەیە کێ ئەم قورئانی نووسیوە، کێ نووسیوێتی؟ بەدیهێنەری کتێبەکە، خودای کتێبەکە؟ مرۆڤ ناتوانێت بینووسێت. ببوورە شیکردنەوە چییە بۆ ئەمە؟ شیکردنەوە وتارەکەی منە کە خۆی دەگرێت لە 2 کاتژمێر. دەتوانیت پارچە ڤیدۆکەم ببیت و هەروەها هەمان وتاری هاوشێوەم کە پێشکەشم کرد لە مومبای لە 1995. داواکارم لە ئامادەکاران داواکارم لە یەکێکتان ڤیدۆکەی پێ بدەن. ئەوەی پێشکەشم کرد لە 1995 لە بیری لە ماتوشری. ئەم وتارە ببە، ئینشاء الله هەندێک وردەکاری زیاتر دەست دەکەوێت دەربارەی گومان لە بوونی خودادا و لەگەڵ سەلماندنی ئەوەی قورئان وتەی خودایە. هیوادارم وەڵامێکی قایلکار بوو بێت. خوشکەکەم، دەتوانیت کتێبی قورئان و زانستی فەرمودەش ببیت لەگەڵ وتاری ئایا قورئان وتەی خودایە. ئەگەر چیتە دەرەوە لێرە ئەوان پێشکەشی تۆی دەکەن و کۆمەڵێک وەڵام ئەگەر دەتەوێت لەبارەی ئەم پرسیارە. بەڵێ براکەم، سپاس بەڕێزم. من دکتۆر ڕاجیشم. من پزیشکم لە چارەسەری سروشتی و 2 پرسیارم هەیە دەربارەی محەممەد. خوێندمەوە بە سیفەتی ئەوەی کە دوایین پێغەمبەرە و کۆتا هەمینیانە. بۆچی پێداگرن لەسەر ئەم وشەیە؟ کۆتاییە و دوا هەمینە. ئایا دەترسید لەوەی کە بێکێکی تر پەیدا ببێت؟ و ئەگەر خوددا بڕیاریدا کە یەکێکی تر لە نوێەوە بنێرێت، ئایا پێشوازی لێ ناکەیت؟ و ئەگەر کەسێک ویستی سەیری خوددا بکات بە چاوەکانی، ئایا هۆکار چییە بۆ ئەمە لە ئیسلامدا؟ ئیتر سپاس بەڕێزەکەم. ئەم برایە 2 پرسیاری کرد. یەکەمیان، بۆچی زۆر ئەوە دووبارە دەکەینەوە کە ئەو دوایین پێغەمبەرە و ئەگەر خوددا بیەوێت پێغەمبەرێکی تر بنێرێت ئایا ناتوانێت؟ و پرسیاری کۆتایی، ئەگەر بیەوێت خوددا ببینێت ئایا هۆکار هەیە بۆ ئەو لەمەدا؟ دواتر وەڵامی پرسیاری کۆتایی دەدەمەوە. پرسیاری یەکەم، ئەوەی کە بۆچی دووپاتی ئەوە دەکەمەوە بە زۆری دوا هەمین و کۆتا پێغەمبەرە، تەنها من نیم ئەوە دووپات دەکەمەوە، بەڵکو ڤیداش ئەمە دووپات دەکاتەوە و بڕواناش ئەمە دووپات دەکاتەوە و کتێبی پیرۆزیش ئەمە دووپات دەکاتەوە لەگەڵ قورئان و کتێبە پیرۆزەکانی تریش. خودای گەورە لە قورئاندا دەفەرمێت لە سوورەتی ئەحزاب سوورەتی ژمارە 33 ئاەتی ژمارە 40: ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما. واتا محمد ونبي باوكي هیچ کەس لە پیاوانتان بێت، بەڵکو پێغەمبەری خودایە و دوهەمینی پێغەمبەرانە، هەمیشە و بەردەوامیش خوددا بە هەموو شتێک زانایە. ئێستا کە خوددا دەفەرمێت ئەگەر خوددا بیەوێت پێغەمبەرێکی نوێ بنێرێت بە دڵنیاییەوە دەتوانێت، بەڵام خوددا هەرگیز درۆ ناکات. ئەمە باس کراوە لە قورئاندا لە سوورەتی ئەحزاب سوورەتی ژمارە 33 ئاەتی ژمارە 40.
ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما. واتا محمد وانا بباوكي هیچ کەس لە پیاوانتان بێت، بەڵکو پێغەمبەری خودایە و دوهەمینی پێغەمبەرانە، هەمیشە و بەردەوامیش خوا بە هەموو شتێک زانایە. کە محەممەد دوهەمینی پێغەمبەرانە، خودای گەورە ئەمە دەزانێت. ئەگەر بیەوێت پێغەمبەرێکی نوێ بنێرێت، ئەوە بۆچی دەڵێت ئەوە دوهەمین پێغەمبەرە؟ کەواتە بۆ شێوەی ئەو وتوویەتی ئەوە من باوەڕم پێیەتی، و لەبەر ئەوەی ئەو خودای گەورەیە و داهاتوش دەزانێت و من و تۆ نایزانین. خودای گەورە داهاتوو دەزانێت، هەر بۆیە وتوویەتی ئەو دوایین پێغەمبەرە و منیش باوەڕم پێیەتی بەوەی کە وتوویەتی. خودای گەورە بۆ مرۆڤایەتی و ئەوەی پێویستیانە و بەگوێرەی داواکاریان دەینێرێت. هەندێک دەڵێن بۆچی خوددا لە سەرەتاوە پێغەمبەر محەممەدی نەنارد؟ کوڕەکەم دەیەوێت لە کۆلێژی پزیشکی بخوێنێت. دەڵێت بۆچی لە سەرەتاوە لە کۆلێژی پزیشکیم ناونووس ناکەیت؟ لەسەر مرۆڤ پێویستە سەرەتا قۆناغی سەرەتایی بخوێنێت، دواتر ئامادەیی و دواتر کۆلێژی پزیشکی. ڕاستە؟ سەبارەت بۆ پەرۆپێشچوونی مرۆڤایەتی خودای گەورە هەر جارە و پێغەمبەرێکی ناردووە و باسی 4 کتێب کراوە. کتێبی ئاسمانی زۆر دابەزیوە، بەڵام تەنها باسی 4یان کراوە بەناو: تەورات و زەبور و ئینجیل و قورئان. و خودای گەورە دەزانێت پێش 1400 ساڵ مرۆڤ گەیشتۆتە ئاستێک کە لە قورئان تێبگات. هەر بۆیەش دوایین پەیام و دوایین پێغەمبەری خۆی ناردووە، ئەویش دوایین کتێبی ئاسمانی قورئانی پیرۆزە. و ئەگەر خودای گەورە بیویستایە ئەوە بە دڵنیاییەوە دەتوانێت پێغەمبەرێکی تر بنێرێت، بەڵام وتوێتی کە ئەو ناینێرێت، بەمەش ئاینەکە تەواو بوو. خودای گەورە دەفەرمێت لە قورئانی پیرۆز لە سوورەتی مائیدە، سوورەتی ژمارە 5 ئاەتی ژمارە 3: اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. واتا أمر آين برنامجتان بكوتاي گەیاند و ناز و نعمەتی خۆمم بۆ تەواوکردن و رازیم بەوەی کە ئیسلام ببێتە بەرنامە و دین و ئاینتان. دوای ئەوەی ئاینی ئیسلام تەواو بوو، ئەوە هیچی تر نییە کە بۆی زیاد بکرێت و ناتوانرێت کە شتێکی تریشی لێکەم بکرێت. ئەو تەواوە. هەر بەم هۆکارە ئەگەر کەسێک گوتی وەحی خوددام بەسەردا دابەزیوە و من پێغەمبەرم، ئەوە پێویستە کە سەردانی پزیشکی دەرونی بکات. لە کاتی ئێستاماندا سەدان کەس هەن کە بانگەوازی خودایەتی دەکەن، پێیان دەڵێن ئەوان پێغەمبەری خوددان، ئەوان پێویستیان بە پزیشکی دەرونیە، لەبەر ئەوەی قورئان دوایین کتێبی ئاسمانیە و لە دوای ئەو هیچ دانابەزێت. و محەممەدیش دوایین پێغەمبەری نێردراوە، لە دوای ئەویشەوە هیچ پێغەمبەرێک نایەت. سەبارەت بە بەشی دووەم لە پرسیارەکەت، ئەگەر ویستت خودای گەورە ببینیت، چه هۆکارێک هەیە بۆ ئەمە؟ چه هۆکارێک هەیە بۆ ئەمە؟ پێت دەڵێم چی بکەیت. ناتوانیت خوددا ببینیت لە دنیادا. حەزرەتی موسا ویستی خوددا ببینێت، ئەمە باسی لێوە کراوە لە قورئاندا. خودای گەورە پێی فەرموو سەیری چیاکە بکە، ئەگەر توانی لە شوێنی خۆی بمێنێت، ئەوە دەتوانیت کەوا ببینیت. ئەیچی بەسەر چیاکەدا هات. کاتێک خوددا خۆی نیشانی چیاکەدا وای کرد ورد و خاش ببێت و موساش لە هۆش خۆی چوو. کەواتە ناتوانیت سەیری خوددا بکەیت لە دنیادا، بەڵام دەتوانیت لە ئاخیرەتدا ئەگەر بچیتە بەهەشتەوە، ئەوە هەموو شتێک بەدەست دەهێنیت، خواردن و شتانی تریش. و هاتووە لە حەدیثدا خەڵکی دەوەستن بۆ بینینی خوددا، پاک و بێگەردی بۆ ئەوە. ئەگەر ویست خودای گەورە ببینیت، ئەوە پێویستە کە قورئانی پیرۆز بخوێنیتەوە وەکو کۆتا کتێبی ئاسمانی و شوێنی محەممەد صلی الله عليه وسلم بکەویت وە کۆتا نێرراوی خوددا. ئەگەر شوێنی قورئان بکەوین کە دوایین کتێبی ئاسمانیە، ئەوە دەچیتە بەهەشتەوە ئینشاءالله. و ئەگەر ئاماجە هاوبەشەکانمان فراهەم هێنا و چوینە بەهەشتەوە ئینشاءالله، خودای گەورە دەبینین. هیوادارم وەڵامێکی تاو بێت. بەڕێزەکەم، باڵێ براکەم، نام کشورە، لە مانیبۆر لە باکووری هیندەوە هاتووم. هەروەکو ئەوەی کە پێت ڕاگەیاندین، ئەوانەی لە کشمیر پارێزگاری لە خۆیان دەکەن بە تیرۆریست بانگ دەکرێن. هەروەها لە مانیبۆریش هەندێک کەسی ئۆپۆزیسیۆن هەن کە هەڵدەستن بە کردەوەی تیرۆریستی، لەبەر ئەمە پێیان دەڵێن تیرۆریست. و ماڵەکەم بەجێهێشت لەبەر ئەمە، خەڵکی وایان دەزانی کە من تیا چووم، بەرەو تاچوون چووم، و ئەندامانی خێزانەکەم وایان زانی کە من مردووم لەگەڵ ئەوەی کە من ڕام کرد بۆ مۆمبایلە ترسی ئەوان. و کاتێک لە مانیبۆر بووم، هیچ کەناڵێکی ئاینیم نەبینی بوو لە هیچ شوێنێک، و من خولای زانست و ئاینم. سەردانی پەرستگای سیخیەکانم کرد و پەرستگای مەسیحیەکان و گشت شوێنە پیرۆزەکانم کرد، بەڵام نەمتوانی کە بزانم بۆچی موسڵمانەکان ڕیشیان دەهێڵنەوە و ڕێنمایی ئیسلام چییە. لە مانیبۆر هیچ کتێبێکم نەدۆزیەوە دەربارەی ئیسلام و هیندۆسی و ئینگلیزی، و ئەوەی لە ئێوەم داوایە ئەم کتێبە بنێرم بۆ مانیبۆر و گشت شوێنەکانی هیند بە زمانی هیندی ویان ئینگلیزی، بە تایبەت باکوور، و ئەگەر هەتانە بە ئینگلیزی ویان هیندی، ئەوە ئامادەم بیکڕم. ئەم برایە پرسیارێکی کرد. هەندێک خەڵک لە کشمیر جیهاد دەکەن و بۆ نمونەش لە مانیبۆر خەڵکی لەگەڵ یەک شەڕ دەکەن
و ئەویش ناچار بووە کە شارەکەی جێبهێڵێت و بێتە ئێرە. 15 ڕۆژ بەسەر بەجێهێشتنی شارەکەی تێپەڕیەوە بە هۆکاری تیرۆرستان و سوورە لەسەر ئەوەی کە دەرباری ئیسلام بزانێت. دەیەوێت بزانێت بۆچی کەناڵی پیس سیگناڵی نییە لە مانیبۆر و دەیەوێت بزانێت بۆچی مسلمانان ڕیش دەهێڵنەوە. لێرەدا دوو پرسیاری سەرەکی هەیە. هەروەکو وتم براکەم، ناتوانم دڵنیا ببمەوە لەوەی هەمووان لە کشمیر جیهاد دەکەن. ئەوان هەڵوێست دەنوێنن و ئەوان جەنگ دەکەن. بۆستە براکەم، بە شێوەیەکی هەڵە لە من گەیشتی. من دەڵێم تۆ لەسەر تێنەگەیشتنی. بە تەواوی لە پرسیارەکە تێگەیشتم براکەم. باشە، هەرگیز ناڵم کە تۆ لەسەر هەڵەی. پرسیارەکەت ڕاستە و زۆریش باشە، بەڵام دەمەوێت کە ئەمە ڕوون بکەمەوە کە ئەوانەی لە کشمیر شەڕ دەکەن بە تەواوەتی هەمویان مجاهیدی ڕاستەقینە نین. لەوانەیە هەندێک خەڵک کاری هەڵە دەکەن بۆ شاردنەوەی ترسەکەیان. هەر کەسێک بەڕاستی فێری ڕەنمایەکانی قورئان ببێت و دواتر بجەنگێت، ئەوە جیهادە لە پێناو خوددادا. ناتوانین کە کوێرانە بڵین هەموو ئەوانەی بە شەڕ دێن لە کشمیر ئەوە جیهادە لە پێناو خوددادا و ئێستاش دێینە سەر پرسیارەکە دەربارەی مانیبۆر. دەزانم کە جەنگی زۆر هەیە لە مانیبۆردا. هاتوومەتە ئێرەش لەبەر ئەم هۆکارە. لەوانەیە کە ئەمە ویستی خوددا بوو بێت. خوددا ویستوێتی کە بێتە ئەم شوێنە لەبەر هۆکاری جەنگ. لە ئاشتی دنیادا بە دوورکەوتی. لەوانەیە کە ئاشتی کۆتایی بەدەست بهێنیت. ڕاستە؟ وتارێکی نوێت گوێ لێبوو دەربارەی ئیسلام. ئاشتی سەر دنیا ئاشتێکی کاتیە، بەڵام ئاشتی ئاخیرەت باشترین ئاشتیە. و ئێستاش دەربارەی پرسیارەکەت بۆ ڕیشی مسلمانان و نەبوونی کەناڵی پیس لە مانیبۆر. سەبارەت بە نەبوونی کەناڵی پیس لە مانیبۆر دەتوانیت بە ئاسانی کۆدەکەی وەربگریت. ئەگەر سەتەلایتێکی چەسپاودا بنیت لەوانەیە کەناڵە تەلگەراییەکان وەرنەگرێت، بەڵام ئەگەر سەتەلایتێکی چەسپاودانا ئەوە لەوانەیە کە چەند هەزار ڕوپیەکی تێبچێت و بە ئاراستەی 68 پلێ ڕۆژهەڵات لەسەر مانگی ئیتلساتدا ئەوە ئینشاءالله کەناڵی پیس بەدەست دەهێنیت. هەوڵ بدە داوا بکەیت لە کارپێکەری کەناڵەکان بۆتی ببەستێت. ناتوانین بچین بۆ مانیبۆر و ناچاریان بکەین پەخشی بکەن، بەڵام ئەگەر ئامێرەکەت بە هەڕاستی 68 پلێ ڕۆژهەڵات دانا و کۆدەکەشت چالاک کرد بەدەر دەکەوێت ئینشاءالله. بەستەبارەت بە پرسیارەکە دەربارەی ڕیشی مسلمانان دەڵێم ئەگەر ناونیشان نیەتە ڕاستەقینەکە نیشان بدات ئەوە بیکە. وتارێکم پێشکەش کرد بە ناوی ئەگەر وایە ناونیشانەکەت نیەتە ڕاستەقینەکە نیشان دەدات ئەوە بیکە. هەر بۆ نمونە ئەگەر بچیت بۆ کۆبوونەوەی بیریارەکان، خەڵکانە کارێکی هەڵواسراویان لەلایە نووسراوە لەسەری من پزیشکم، من ئەندازیارم، من زانام. ئەوە زانیاری دەربارەی هەڵگرەکەی پێدەدات. بەڵام ئەگەر بچیت بۆ کۆنگرەی پزیشکان، ئەوە تەنها تایبەتمەندیەکەیان نووسراوە. دەنووسرێت لەسەر کارتەکە پزیشکی فلان، پزیشکی دڵ، پزیشکی دەرونی، پزیشکی گشتی ڕیخۆڵە. ئەگەر کێشەی دڵت هەبێت ئەوە دەچیتە لای پزیشکی دڵ. ئەگەر کێشەی ڕیخۆڵت هەبێت ئەوە دەچیتە لای پزیشکی ڕیخۆڵە. ئەگەر بەدەست کێشەی دەرونی دەناڵێنیت ئەوە دەتوانیت بچیت بۆ لای پزیشکی دەرونی. ئەمە زانیاریت پێدەدات دەربارەی کەسایەتیەکە. لە قورئاندا هاتووە لە سوورەتی ئەنعام سوورەتی ژمارە 6 ئاەتی ژمارە 54. ئەگەر هاتنە لات ئەوانی کە باوەڕیان بە ئاەتەکانمانە ئەوە پێیان بڵێ کە ئاشتی خواتان لێبێت. ئیسلام جەخت دەکاتەوە لە وتنی سەلام عەلەیکوم یان ئاشتی خواتان لێبێت. لەبەرەوەی ئەم ئاینە ئاینی ئاشتیە. لەسەر مسلمانان پێویستە لانی کەم ڕۆژانە 5 جار نوێژ بکات و کاتێک 5 نوێژ دەکات ئەگەر تەنها نوێژە واجبەکان بکات هەر 5 نوێژ وەکو واجب 5 نوێژ لە کۆتایەکەدا 2 جار دەڵێن السلام علیکم ورحمة الله، السلام علیکم ورحمة الله. کە من داوای ئاشتی خوددا دەکەم بۆ هەموو ئەو کەسانی کە لە لای ڕاستمەوەیە و داوای ئاشتی خوددا دەکەم بۆ هەموو ئەو کەسانی کە لە لای چەپمەوەیە. ئەمە دووبارە دەکەینەوە 2 جار لە هەر نوێژێک و بەلایانی کەمەوە ئێمە ڕۆژانە 5 نوێژ دەکەین. کەواتە ئێمە داوای ئاشتی خوددا بۆ کەسانی ڕاست و چەپمان دەخوازیم بەلایانی کەمەوە 10 جار لە ڕۆژێکدا و ئەگەر سونەتە موئەکەدەکانیش بکەین ئەوە 10 جاری تروا دەڵێن. هەروەک ئەوەی کە مسلمانێک دەبینم داوای بۆ دەکەم و دەڵێم سەلام عەلەیکوم و ئەمەش باسی لێوە کراوە لە قورئاندا لە سوورەتی نیسا سوورەتی ژمارە 4 ئاەتی ژمارە 86. وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها إن الله على كل شيء حسيبا. واتا هەر کاتێک سڵاو و چاک و چۆنیەکتان لەگەڵدا کرا ئەو بە جوانتر لە سڵاوەکەی ئەو یاخود هیچ نەبێت و خۆی وەڵام بدەنەوە. بێگومان خوددا لە هەموو شتێک دەپرسێتەوە. کەواتە کەسێک بە من دەڵێت سەلام عەلەیکم ورحمة الله ئەوە پێویستە من وەڵامی بدەمەوە بە وعەلەیکم السەلام ورحمة الله وبركاته. پێویستە من لەو باشتر وەڵامی بدەمەوە. و ئەگەر کەسێک بە منی وت سەلام عەلەیکم ورحمة الله وبركاته ئەوە پێویستە منیش وەڵامی بدەمەوە وەکو ئەو و دەڵێم وعەلەیکم السەلام ورحمة الله وبركاته. و ئەگەر کەسێک وتی سەلام عەلەیک و منیش وتم وعەلەیکم السەلام هەمان وشە بەڵام دەربچێت لە ناخی دڵمەوە ئەمە زۆر باشە. کەواتە خودای گەورە دەفەرمێت ئەگەر سڵاوتان کرد ئەوە بە باشترین شێوە سڵاو بکەن و وەڵام بدەنەوە.
کاتێک گەشت دەکەم و پێشوازی لە خەڵکی دەکەم چۆن دەزانم کەوا ئەوانە مسلمانن. لێرەدا کارتێکی ناساندن هەیە، ئەویش سڵاوکردنە، بەڵام هۆکارەکانی ڕاگەاندن و هەیە نیشان داوە کە هەر کەسێک ڕیژدار بێدەوا تیرۆرستە. ڕاستە؟ بەڵێ، بەڵام سەیری من بکە بهێڵە وەڵامەکەم تەواوکەم تکایە. ئەگەر سیخیەک ڕیشی هێشتەوە و مندیلەکەی کردە سەر، ئەوە باسی دەکەن بەوەی کە ئەو شوێنکەوتوویەکی 10 ساڵ نەگرە، بەڵام ئەگەر مسلمانێک ڕیشی هێشتەوە ئەوە باسی دەکەن کەوا تیرۆرستە. و ئەگەر ڕاهیبیەکی مەسیحی سەری خۆی داپۆشێت پێی دەڵێن لە خواترسە، و ئەگەر ئافرەتێکی مسلمان حیجاب بکات ئەوە پێی دەڵێن کە دواکەوتووە. ئەمە هۆکارەکانی ڕاگەاندنن. ئەم ڕیشە دەبینیت، ئەم ڕیشە هەتا ناتوانێت کە مێشولەیەکی ئازار بدات، هەتا ئەم کڵاوە کە دەیکەمە سەرم ناتوانێت مێشولەیەکی ئازار بدات. و ئەگەر قورئان بخوێنیتەوە ئەوە پێویست ناکات کە ڕیش بهێڵیتەوە. تەنها یەک ئاەت هەیە لە قورئاندا لە سورەتی تاها، سورەتی ژمارە 20 ئاەتی ژمارە 94، کاتێک کە موسا عەلەیهی سەلام هاڕوونی برای ڕیشی دەگرێت. کاتێک کە موسا عەلەیهی سەلام هاڕوونی برای ڕیشی دەگرێت، هاڕون عەلەیهی سەلام دەڵێت ئەی کوڕی دایکم، ڕیشم مەگرە. ئەم ئاەتە تاکە ئاەتە کە باسی ڕیشی تێدا کراوە. بەڵام پێغەمبەر دەفەرمێت لە سەحیحی بوخاریدا کتابی حەوتەم حەدیسی ژمارە 780 پێچەوانی هاوبەشدانەران بکەن، ڕیشتان بهێڵنەوە، سمێڵتان بتاشن، لەبەر ئەوەی کە ئەوە فەرمانی پێغەمبەرە. خوددا دەفەرمێت لە قورئاندا گوێڕایاڵی خوددا بکەن و گوێڕایاڵی پێغەمبەر بکەن. پێغەمبەرمان فەرمانمان پێ دەکات و ئێمەش گوێڕایاڵی دەکەین. و من وای دەبینم کە ئەمە هۆکارێکی چاکە بۆ ناسینی مرۆڤ. کاتێک دەچمە دەرەوە بۆ شەقامەکان لە وڵاتێکی ویانی و خەڵکی کڵاو و ڕیش دەبینن، ئەوە زۆرێک لەوان دەڵێن سەلام عەلەیکم، منیش وەڵام دەدەمەوە وعەلەیکم السەلام. ئەمە کردارێکی ناسینە، من ئاشتی بڵاو دەکەمەوە، کەواتە بۆمان بەدیار دەکەوێت کە ئەمە کرداری ناسینە. هەر بۆ نمونە، ئەگەر سەر بکەویتە ئۆتۆمبیلی پزیشکێک، دەبینیت کە خاچێکی سووری داناوە. بۆچی؟ بۆ ئەوەی نیشان بدات کە ئەمە ئۆتۆمبیلی پزیشکە. ئەگەر تووشی حاڵەتێکی نەخوازرا بوویت، ئەوە ئۆتۆمبیلەکە ڕابگریت و داوای یارمەتی بکەیت. و کاتێک کەسێکی ڕیژدار و سربەکڵاو دەبینیت، ئەوە دەزانیت کەوا مسلمانە. و ئەگەر بپرسن لە باپیرانتان ئەوانەی مسلمان نەبوون، کاتێک تاکسیەکیان بوەستاندایە بەر لە 50 یان 100 ساڵ پێش ئێستا بە دوای شۆفێرێکی ڕیژدار و سربەکڵاو دەگەڕان، شۆفێرێکی مسلمان، لەبەر ئەوەی کە فێڵ ناکات تاکو هەڵمخەڵەتێنێ. و کاتێک بیان ویستایە میوە بکڕن، دەچون بۆ لای میوە فرۆشێکی ڕیژدار و سربەکڵاوێکی مسلمان، لەبەر ئەوەی فێڵی لێ نەدەکردن. بەڵام لە کاتی ئێستادا ئەگەر ڕیژدار بیت و کڵاو بەسەر بیت، ئەوە تۆ تیرۆرستیت. کەواتە ئەگەر ناوەکە بەم شێوەیە، ئەوە دەبێت شکۆ بۆ ئەم ڕیشە بگەڕێنەوە. ئەوە تاکە نیشانەیە بۆ ناسینەوەی سونەتی پێغەمبەر. ئەو فەرمانی ئەوەی پێکردوین ئێمەش جێبەجێی دەکەین. ئەمە تاوەکو ناتوانێت کە مێشولەیەکیش ئازار بدات، بەڵام ناسینێکە بۆ ئەوانی تر کە ئێمە مسلمانین، بۆ ئەوەی بتوانین سڵاو لە یەکتر بکەین. ئەگەر تووشی کێشەیەک هاتی و پێویستت بە یارمەتی بوو، ئەوە ئەرکە لەسەر مسلمانان کە یارمەتی هاوسێکەی بدات. پیاوێکی ڕیژدار کڵاوێکی بەسەرەوە بێت، ڕای بگرە یارمەتی دەدات ئینشاءالله. هیوادارم وەڵامێکی تاو بوو بێت. سپاس بە ڕێزەکەم. ئایا پرسیاری داهاتوو دەکەیت خوشکەکەم؟ سەلام عەلەیکم دکتۆر نایک. ناوم مۆنیتایە و من کار لە ڕاگەیاندن دەکەم. دەمویست بزانم ئایا قبوڵکردنی براسات حرامە سەبارەت بە مسلمانانیان نا؟ ئەم خوشکە پرسیاری کرد ئایا قبوڵکردنی براسات حرامە سەبارەت بە مسلمانان یاخود نا. براسات ئەو خواردنەیە کە پێشکەشی خوددا دەکرێت، چپەی کەروە بت و یا هیتر لە هیندۆسیدا. قورئان دەڵێت لە 4 بابەتدا بە جیاوازی لە سورەتی بەقەرە، سورەتی ژمارە 2 ئاەتی ژمارە 173. إنما حرم عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل به لغير الله فمن اضطر غير باغ ولا عاد فلا إثم عليه إن الله غفور رحيم. واتە خدای پەروەردگار تەنها مردارەوە بوو خوێن و گۆشتی بەراز و ئەو ماڵاتانی کە ناوی غێری خودایان لە کاتی سەربڕیندا لەسەر هێنراوە حەرامی کردووە لێتان. جا ئەگەر کەسێک پێویستی ناچاری کرد بە خواردنیان بێ زیادە ڕەوی و لە سنوور دەرچوون، ئەوە هیچ گوناحێکی لەسەر نییە. بەڕاستی خوا زۆر لێ خۆش بوو بە بەزەیی و دلۆڤانە. ولا سورة المائدة سورة جمارة 5 آيات جمارة 3 لسورة أنعام سورة جمارة 6 آيات جمارة 145 لسورة نحل سورة جمارة 16 آيات جمارة 115 حرام كراوە لەسەرتان کە گۆشتی مردارە بووەوە و خوێن و گۆشتی بەراز و ئەوەی کەوا بۆ غەیری خوددا بەخشراوە کەواتە هەموو خواردنێک ناوی خودای لێ دەهێنرێت وەجگە لە ناوی خوددا ئەوە حرامە هەر بۆیە ئیسلام حرامی کردووە قبولکردنی براساد و خواردنیشی و ئەگەر کتێبی ڤیداشت خوێندە بێتەوە ئەوە دەبینیت کەوا بە ئاشکرا دەڵێت خوددا هیچ وێنەیەکی نییە نەوێنە نەپەیکەر نەبت بۆ خوددا نییە
و نەوێنە و نەشێوە هەتاکو پێشکەشکردنی خواردن بۆ خوددا حرامە لە ڤیدادا کەواتە ڤیدا حرامی کردووە لەبەرەوەی هەڵەیەکی گەورەیە کە خواردن پێشکەشی پەیکەر بکرێت و بۆ نمونە لە قورئانیش حرامی کردووە لەسەرمان وەک مسلمانان کە قبولی براساد و خواردنی ئەوانی کە بۆ غەیری خوددا پێشکەش کراون لەبەر ئەوەی کە ئەمە هەڵەیە خوشکەکەم هیوادار وەڵامێکی تاوا بێت. بەڕێزم شتێکی تر هەیە من لە سیندمەوە دەچم بۆ گورودوارە کە هیچ پەیکەرێکیان نییە لەوێ هیچ نییە جگە لە گرانس و هێشتا براساد پێشکەش دەکەین لە گورودوارە پێی دەڵێن کانە براساد و تۆ لەگەڵ ئەمەشدا هێشتا قبولی ناکەیت و کاری ئەمە چییە؟ ئەم خوشکە پرسیارێکی باشی کرد. قبولی ناکەین کەوا بۆ پەیکەریش نەبەخشراوە ئەمە دروستە هەتاوەکو گوروگرانی شم خوێندۆتەوە و تاوەکو کتێبی پیرۆزی سیخیەکان وەکو ئەدیگرانس و گوروگرانس قسە دەکات دەربارەی تاکپەرستی خوددا و نەبوونی وێنە و پەیکەر بۆ خوددا ناوی زۆر هەن بۆ خوددا وەکو ئەڕەحیم و ئەلکەریم و ئەوانی تریش. ئێمە تاوەکو ئەم خاڵە هاوبەشین بەڵام بەداخەوە کە تۆ دەچیتە گورودواراش تا ئەوەی سیخیش باوەڕی بە دروستکردنی وێنە نییە بۆ خوددا تەنها ئەوان گرانس دەپەرستن وەکو ڕێنیشاندەرێک و کاتێکە خواردن پێشکەشی ئەو دەکەن وەکو ئەوە وایە کە پێشکەشی پەیکەرێکی بکەن بە ناڕاستە و خۆیی جا لەوەی کە کتێبەکان ڕێگری دەکات لە پەرستنی پەیکەر و ئەوان خواردن پێشکەشی ئەو دەکەن بە ناڕاستە و خۆیی و تاوەکو گوروگرانیش دەڵێن کە خوددا پێویستی بە خواردن نییە ئەی کەواتە بۆچی خواردن پێشکەشی خوددا دەکەن؟ قورئان دەڵێت لە سورەتی ئەنعام سورەتی ژمارە 5 ئاەتی ژمارە 14 ومن الذين قالوا إنا نصارى أخذنا ميثاقكم فنسوا حظا مما ذكروا به فأغرينا بينهم العداوة والبغضاء إلى يوم القيامة وسوف ينبئهم الله بما كانوا يصنعون. واتا هەروەها پەیمانمان لەوانەش وەرگرتووە کە دەیانوت ئێمە گاورین کەچی بەشێک لەو شتانیان فەرامۆش کرد کە پێی یاداوەری کرابوون بە تایبەتی دەربارەی پێغەمبەرایەتی محەممەد صلى الله عليه وسلم. ئێمەش هەتا ڕۆژی قیامەت دوژمنایەتی و ڕوک و کینەمان پێوە لکاندن لە ئایندەشدا خوددا هەموو ئەو کار و کرداوانیان دەخاتەوە بەرچاو پێیان ڕادەگەیەنێت. کەواتە بۆچی خواردن پێشکەشی خوددا دەکەن؟ کەواتە خوشکەکەم تۆ شوێنی ئەدیگرانس ناکەویت لەبەر ئەوەی ئەدیگرانس دەڵێت خوددا پێویستی بە خواردن نییە پێویستی بە خواردن نییە تاوکو بە زیندوی بیهێڵێتەوە بەڵکو ئەوە کە خواردنی هەمووان دەدات هیوادار وەڵامێکی تاوا بوو بێت و دوایین داواکاریمان سوپاس گوزاریە بە خودای گەورە. ئەم کتێبە کۆتایی هات. بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی دەنگی ڕۆشنایی. ڕۆشنایی لە بەرزی لووتکەکانەوە جاڕی عیلم و معریفەت و ڕۆشنبیری دەدا و دەنگ لەسەر ئاپۆڕای نەفامی و جەهالەتدا بەرز دەکاتەوە. ڕۆشنایی دەستێکە سەدان دەستی لە خۆ گرتووە تاوەکو لە کونجی تاریکیەکان بەرەو ڕۆشنی ڕۆشنایی ڕزگاریان بکە. ڕۆشنایی ئاوازێکە بە دەنگ و دەستی کۆمەڵێک ژەنیاری هەزناسک و بیڕۆشنەوە ژێنراوە. ڕۆشنایی هۆنینەوەیەکە بە خەیاڵی جوانی و فراوانی هۆنیارانێک هۆنراوەتەوە کە دڵی هەمووانی پڕ لە جۆش و خرۆش کردووە. لەگەڵ کتێبخانەی دەنگی ڕۆشنایی بیسەری ئاوازانێک دەبن کە بولبولی سەرچڵەکان بۆی دەخوێنن، بیسەری شتانێک دەبن کە جگە لە ڕۆشنایی ئەستەمە لە شوێنی تر بیسەری بن. لە ڕۆشنایی خوێنەری پەرتوکانێک دەبن کە ڕێبەر و ڕێنوێیە بۆ ژیانێکی ئاسوودە و هەوڵێکە بۆ ژیانێکی هەمیشەیی. لەگەڵ کتێبخانەی دەنگی ڕۆشنایی هەمیشە زانین و هەمیشە زانست و هەمیشە پاکی. بۆ ناردنی ڕەخنەوە پێشنیار و سەرنج و تێبینیەکانتان بۆ دەستکەوتنی کتێبات و مارکراوەکانی کتێبخانەی دەنگی ڕۆشنایی پەیوەندی بکەن بە یەکێک بەم ژمارانە 0750 442 08 72
0750 746 2007 0750 462 81 88 کتێبخانەی دەنگی ڕۆشنایی